ڕەوشی پەروەردەی منداڵ لە خێزاندا. ئەگەر منداڵی نۆسکە کچ بێت، هەستی دایکانە لە ئەودا زۆر بەهێز دەبێت و ئەم هەستە دەگوازرێتەوە بۆ خوشک و برا بچووکەکەی خۆی لە کاتی ئامادەنەبوونی دایک. ئەو خۆی بە دایک دەزانێت و هەموو ئەرکەکانی ماڵەوە لەوانە جل شۆردن، چێشت لێنان و ئاگداری منداڵە لە خۆی بچووکترەکان بەباشی لە ئەستۆ دەگرێت. بەڵام کاتێک سەیری ئازادی لە ڕادەبەدەر و بەهرەمەندبوون لە توانای دارایی ڕۆلە زیادی منداڵی دووەم دەکات، تووشی سەرسامی دەبێت و بە تێپەڕبوونی کات هەست بە تەنیایی دەکات و هەڵهاتن لە ماڵەوە وەک شوکردن لە ئەودا تاو دەسێنێت، چونکە لەگەڵ برایان خوشکەکەیدا بە شێوەیەکی بەردەوام دووچەری گرژی و کێشمەکێش دەبێت. ڕۆڵی دایک لەم کاتەدا ئەگەر دایکێکی ژیر و دانا بێت، یەکسەر دەست بەکار دەبێت و بە قسەکردن و خۆنزیکردنەوەی لە منداڵە نۆبەرەکەی خۆشەویستی ئەو بەدەستێنێت و لە کار و کردەوەی خۆیدا سەبارەت بە ئەوان پێداچوونەوە دەکات و داد و یەکسانی لە نێوانیاندا بەرقەرار دەکات و لەم حاڵەتەدا گرژیەکی نەهێشتووە و پەیوەندیەکانی هەردوو منداڵەکە ئاسایی و نۆرماڵ دەبێتەوە. کچی یەکەم لە ماڵی مێردا. بەهۆی وەرگرتنی ئەرکەکانی کچی یەکەمەوە لە ئامادەنەبوونی دایکدا، منداڵەتیەکانی بە کەم و کورتی ماوەتەوە و لە ئاکامدا وای پێباشترە کە مێردەکەی لە ڕەفتارە منداڵەکانی ئەو منداڵانەکانی ئەو تێبگات و دەرکی بکات. ئەو بە بچووکترین بیان و قین دەکات و لەم ڕێەوە ببێتە سنتەرێکی گرنگی پێدان و خۆشەویستی هاوسەرەکەی. ئەگەر منداڵی یەکەم کوڕ بێت، یەکەمین منداڵی کوڕ لە خێزاندا خاوەن هەزگەلێکی بەهێزە لە ئاراستە و ڕێبەریکردن و سەپاندنی دەسەڵات و سربەخۆیی و پشت بەخۆبەستنی هەیە. هەر بۆیە هەستکردن بە بەرپرسیارەتی و قبولکردنی بەرپرسیارەتی لە ئەودا زۆرە. لە ڕەچاوکردنی ڕێسە و بنەما کۆمەڵایەتیەکاندا زۆر وردە و کەمتر بە دوای لادان و تاوانکاریە تایبەتیەکاندا دەڕوات، چونکە بەهۆی نۆبەرەبوونیەوە بە شێوەیەکی سەرەمڕ لەژێر چاودێری باوکودایکدا دەبێت. لەم کاتەدا باوکودایک بە شێوەیەکی سەرەمڕ ئاگاداری دەکەنەوە کە بووە بە پیا و گەورە بووە و پێویستە بەرپرسیارەتی قبول بکات. هەر بۆیە لەبەر ئەوەی هەر لە منداڵیەوە ئەم هەستەی پێدرێت، ئەو منداڵەتێکی تەواوی نابێت. کوڕی یەکەم لە ژیانی ژن و مێردایەتیدا. لەبەر ئەو هۆکارانەی کە باسکران و گەشەنەکردنی سۆزداری ئەو لە قۆناغی منداڵیدا، کوڕی یەکەم دوای هاوسەرگیری پێویستی بەوە هەیە کە هاوسەرەکەی ڕۆڵی دایک بگێڕێت وەکو منداڵێک بخاتە بەر خۆشەویستی و چاودێری خۆی. خاڵێکی گرنگەیە، دەرووناسان بڕوایان وایە کوڕە نۆسکەکان لەبەر ئەو هۆکارانەی باسکران لە بنەڕەتدا هەست بە تەنیایەکی تون دەکەن. کوڕان لەم حاڵاتەدا بە شێوەیەکی ڕێسپەرانە خەریکی کاروباری ئاینی یان هونەری دەبن. کچان هەڵاتن لە ماڵەوەیان لە چوارچەوەی هاوسەرگیریدا پێباشترە. ئەگەر منداڵان بەڕێز کوڕ بن. لە خێزانی خۆشگوزەراندا پەروەردە و کەسەتی منداڵ پەیوەستە بە کولتوری زار بەسەر خێزاندا. ئەگەر خێزانەکە مادی بێت، دوو کوڕەکەش ڕوو لە مادیات دەکەن. لەم خێزانەدا کوڕی گەورەتر لە ئەعتیبار و دەسەڵاتی زیاتر بەهرەمەندە و بەرپرسیارەتی وەرگر و کۆشاترە. کوڕی بچووک تا ڕادەیەک تەمبەڵ و لە دەسەڵاتێکی کەمتر بەهرەمەندە، بەڵام بەهۆی بوونی ئیمکانیاتەوە هەر لە بنەڕەتدا لەگەڵ یەک هیچ گرژیەکیان نییە. لە خێزانێکی هەژار یان مامناوەندیدا، کوڕی یەکەم بە شێوەیەکی بەردەوام لەژێر چاودێری باوکودایکدا دەبێت و کارەکانی تاوتوێ دەکەن و بەتوندی مامەڵی لەگەڵ دەکەن و بەردەوام پێی دەڵێن کە دەبێت گەورە ببێت و ببێتە نمونە بۆ برا بچووکەکەی، خۆی لەلایەکی دیکەوە لە ئەنجامدانی هەر جۆرە کارێکی منداڵانە هۆشداری پێدەدەن. لەم خێزانەدا کوڕی یەکەم هەستی فەرمانڕەوایەتی و فەرمانکردنی هەیە و کوڕی دووەم هەستی هەڵچوون و دەستەپاچەیی. ئەگەر باوکودایک زۆرتر بایەخ بە کوڕی یەکەم بدەن تا کوڕی دووەم ئارام و بێدەنگ و جاروبار تووشی خەمۆکیش دەبێت. ئەگەر باوکودایک زۆرتر بایەخ بە کوڕی دووەم بدەن تا کوڕی دووەم شەڕاشۆ، هێرشبەر، نازونوکەر و نابەرپرسیار دەبێت. ئەگەر منداڵەکان بەڕیز کچ و کوڕ بن، پەیوەندی زاڵ بەسەر خوشک و برادا لەسەر بەستێنی ئینکاری دەبێت، چونکە هەروەک پێشتر باسکرا منداڵی کوڕ لە خێزاندا لە پێگەیەکی تایبەت بەهرەمەند دەبێت. لەلایەکی تریش کچ ناچار دەبێت دەرکەکانی ماڵەوە جێبەجێ بکات، بەڵام وەرگری پاداشتی دارایی و معنەوی فرەتر کوڕ دەبێت و ئەم شێوازەی باوکودایک دەبێتە هۆی بەهێزبوونی پەیوەندی ئینکاری و نکۆلی لە نێوان ئەواندا و بەردەوامبوونی لە ساڵانی دواتری تەمەنیاندا. ئەگەر منداڵەکان بەڕیز کوڕ و کچ بن، کوڕ حاڵەتی فەرمانڕەوایی و دەسەڵاتخوازی و پەلاماردەری هەیە، کچ حاڵەتی دایکانە وەرەگرێت و هەست بە بێنرخی دەکات. ئەلبەتە بەو مەرجەی باوکودایک هەم ئاگایانە و لۆژیکی مامەڵەیان لەگەڵدا بکەن.
ئەگەر منداڵەکان بەڕیز کچ و کچ بن ڕکابەری لە نێوانیاندا تون دەبێت چونکە هەردووکیان هەوڵدەدەن حاڵەتی دایکانەیان هەبێت. لە خێزانە خۆش گوزەرانەکاندا کچی دووەم لە ڕووی سۆزداریەوە زۆرتر هۆگرە بە باوک و دایکەوە، هەر بۆیە هەست بە ئاسایشێکی زۆرتر دەکات. کچی یەکەم وە هەست دەکات کە دایک و باوکی زیاتر گرنگی بە کچی دووەمەدەن، هەر بۆیە زۆربەی کات گۆشەگیر بووە و لە حاڵەتی توندبوونەوەی ئەم جۆرە هەستەدا بە تەواوەتی دوورەپەرێز بووە و دووچاری خەمۆکی دەبێت. لە خێزانە هەژار یان ئاساییەکاندا کچی یەکەم هەوڵەدات ڕۆڵی دایک بۆ خوشکی بچووکتر بگەڕێت، لە ئاکامدا هەوڵەدات زاڵ بێت بەسەریدا و فەرمانی بەسەردا بکات و لە ئەنجامدا کچی دووەم بەدەست لاوازی ئیرادە و متمانە بەخۆبوونەوە دەناڵێنێت. ئێستا ئاوبڕێک دەدەینەوە لەو خێزانانەی یەک منداڵیان هەیە. منداڵانێک کە تاقانەی خێزانن لەو ڕۆوە کە هەموو سەرنج و نیگایەکی باوکودایەک لەسەر ئەوە تاوکو ئەگەر پێویستی کرد هەموو داخوازیەکانی دەستەبەر بکرێت و هیچ جۆرە کەم و کورتێکی نەبێت، ئەم جۆرە منداڵانە لە ماڵەوە ناوبانگخواز، غەڕا و زیادەخواز دەبن. ئەگەر کوڕ بێت لوسکەڵە و تەمبەڵ و ئەگەری شلگیری ئەخلاقی لە ئەودا هەیە و لە ژیانی داهاتووشدا دڵناسک دەبێت. ئەگەر کچ بێت لە هەلومەرجی ئەخلاقی باشتر بەهرەمەند دەبێت، بەڵام ناتوانرێت چاوەڕوانی شایستەیی ژنێکی ماڵداری لێ بکرێت لە ژیانی ژن و مێردایەتیدا. بەڵام هەستکردن بە تەنهایی یەکێکە لە تایبەتمەندیەکانی منداڵە تەقانەکان، چ کچ بێت چ کوڕ. تاقانەکان فرەتر لە خوێندندا سەرکەوت و درەوشاون، هەرچەند ئەگەر ئەم خێزانە خاوەنی دوو منداڵ بووە ڕەنگە تاقانەکەم سەرکەوتنی لە واری خوێندندا نەبووە. زۆربەی دەروونزانان لەبەر ئەو هۆکارانە یەک منداڵی ڕێگە پێنادەن و پەسەندی ناکەن، چونکە توانەکانی منداڵ منداڵە تاقانەکان بەو جۆرەی کە پێویستە و شایانە دەرناکەوێت. باش ئێستا دەمانەوێت بابەتێکی گرنگتان بۆ باس بکەین، باش گوێی بگرن. دەفتەری بیرەوەری. پرسیارێک کە زۆر جار باوکان و دایکان دەیکەن، ئایا بوونی دەفتەری بیرەوەری بۆ منداڵەکەمان گرنگە؟ لە وەڵامدا دەڵێن بەڵێ. بێگومان دەپرسن دەبێت لە کەیەوە دەست پێ بکەین، دەڵێن لە ساڵانی کۆتایی قۆناغی بنەڕەتیەوە. دەپرسن چ سوودێکی بۆ منداڵەکەمان هەیە، ئێمەش پێڕست ئاسا دەڵێن یەکەم توانای هونەری نووسین لە منداڵەکەتاندا بەهێز دەکات، دووەم شیکردنەوە بۆ ڕەفتارەکانی خۆی و ئەوانی تر دەکات و لە ئاکامدا توانای دەرکردن و دەستنیشانکردنی ئەو فراوان دەبێت. سێم پێی بە کێماسی تواناستەکانی کەسێتی خۆی دەبات. چوارەم ئامانجدار دەبێت و توانای خەیاڵکردنی زۆرە بێت، چونکە لە مەرخەون و ئامانجەکانی دەنووسێت. پێنجەم متمانە بەخۆبوون لە ئەودا بەهێز دەبێت. خاڵێکی گرنگ یەکێک لە ڕێکارەکانی بەهێزکردنی متمانە بەخۆبوون نووسینە. شەشەم دەبێتە مای ئەوەی منداڵەکەتان هەمیشە ڕوانینێکی قوڵ و ناسکی بۆ کارکردنی خۆی و دەوروبەرەکەی هەبێت. حەوتەم دەبێتە مایی خاڵیکردنەوەی وزە جیاوازەکانی وەکو وزە پۆزەتیڤەکان، وەک خۆشی و شادی و وزە نەرێنیەکانی وەکو تۆڕەی و خەم. لە ئەنجامدا زۆرێک لە هەستەکانی لە وجودی ئەودا کەپت ناکرێن و دوجار تووشی زۆرێک لە کێماسیەکان و لاوازەکانی کەسێتی نابێت. بێگومان پرسیار دەکەن خاڵیکردنەوەی وزە چۆن ئەنجامەدرێت. ئێمەش دەڵێن پۆزەتیڤ و نێگەتیڤ کە بە دوو شێوە خاڵی دەکرێنەوە. لە ڕێی دەستەکان لە پیدەست و پەنجەکان دەم دەنگ و سەدایە کە لە دەم دەردەچێت. بۆ نمونە کاتێک لە شتێک تووڕین و هەڵدەچین تۆپەڵێکی گردەر لە وجودی خۆماندا هەست پێ دەکەین. دەروونزانان ڕێکاری خاڵیکردنەوە بەم جۆرە باز دەکەن. خاڵیکردنەوە لە ڕێی دەم کاتێک لە مەسەلەیەک تووڕیت هەرگیز تووڕەبوونی خۆت قوتمە دەرەوە، بەڵکو بە هاوارکردن لە جێیەکی خەڵوەتدا خاڵی بکەرەوە. خاڵیکردنەوە لە ڕێی دەستەکانەوە لە کاتی تووڕەبووندا سەرینەکەت بکەرە ئاماند، چەند بۆکسێکی توندی پیا بکێشە و خۆت لە وزەی تووڕەیی ڕزگار بکە. ڕەنگە پرسیار بکەیت خاڵیکردنەوەی وزەی پۆزەتیڤ چۆن ئەنجامەدرێت. لەم حاڵەتانەدا شتێک لە دەروونتایە کە هەستی بازدان و فڕین بە ئێوە دەدات. خاڵیکردنەوە لە ڕێی دەم کاتێک هاواڵێکی خۆش دەبیستیت و خۆشحاڵ و کامەران دەبیت، لە خۆشیانە هاوارێک بکە، وەک دەڵێن قریوە بکە. خاڵیکردنەوە لە ڕێی دەست لەم حاڵەتە ئەگەر دۆستێکت لەلا بێت بە تامەزرویەکی تایبەتەوە تەوقەی لەگەڵ بکەن، یاخود بە شەوق و خۆشیەوە چەند جارێک بکێشە بەسەر پشت و ناوشانیدا بەم پێیە کۆبوونەوەی وزەی ئەرێنی خۆت خاڵی بکەرەوە. خاڵێکی گرنگ یەکێک لە ڕێکارەکانی خاڵیکردنەوەی وزەی ئەرێنی و نەرێنی نووسینە. نمونە کاتێک ئێوە لە دەستی کەسێک تووڕە دەبن، قەڵەم دەگریت بەدەستەوە و لە دەفتەری بیرەوەریەکانتدا بەو شەگەلێکی تاڵ سەرزەنشتی دەکەیت. بە هەمان شێوە کاتێک لە مەسەلێک خۆشحاڵ دەبن، هەستی شادومانی خۆت لە چوارچەوەی پەیڤ و شەگەلێکی ناسکدا دەخەنە سەر سینەی سپی کاغەزێک. ئەنجامێکی گرنگ نووسین دەتوانێت هەمووزەی ئەرێنی هەمووزەی نەرێنی خاڵی بکاتەوە.
بێگومان پرسیار دەکەن ئەگەر منداڵەکەمان نەتوانێت هەستی تووڕێی و شادومانی خۆی خاڵی بکاتەوە چی دەقەومێت؟ وەڵام دەدەینەوە. هەروەک پێشتر وتمان دەروون ناسان بەم حاڵەتە دەڵێن هەستە کەپتکراوەکان، واتە ئەو هەستانەی ڕێگەی چوونە دەرەوەیان نەبووە. خاڵێکی گرنگ بێگومان هەستە کەپتکراوەکان دەبێتە سەرچاوی زۆرێک لە کێماسی و دژەباویەکانی منداڵەکەتان لە ئایندەدا. بۆ باشتر دەرکردنی زاراوەی هەستە کەپتکراوەکان نمونەیەک دێنینەوە، هەرچەند پێشتر دووبارەمان کردوتەوە کەواتە باش گوێ بگرن. ئێوە سۆندەیەک بە بەلەو ئای ئاوەوە ببەستن، پاشان بەلوعەکە بە تەواوەتی بکەنەوە. تێبینی دەکەن کە ئاوەکە بە فشار لە سۆندەکەەوە دێتە دەرەوە. ئێستا سۆندەکە بگرە بەدەستەوە و بە تەواوەتی بینوشتێنەرەوە چی ڕوادات. چەند ساتێک ئاوەکە دەبڕێت، بەڵام بەزووی دەبینیت کە ئاوەکە بە پەستانێکی زۆرەوە لە دەمی بەلوعەکەەوە فیچقە دەکات و لە کۆتاییدا لە ئاکامی فشاری ئاوەکە سۆندەکە لە دەمی بەلوعەکە دەبێتەوە. ئێستا منداڵەکەی ئێوە هەمان بەلوعەیە و هەستەکانیشی هەمان ئەو ئاوەیە کە بە سۆندەکەدا دەڕوات. تا ئەو کاتەی هەستەکانی ئەو ڕێگایکی بۆ خاڵی کردنەوە هەیە، هەروەک ئەو ئاوە لە سۆندەکە دێتە دەرەوە. بەڵام کاتێک نەتوانێت هەستەکانی خۆی خاڵی بکاتەوە، ئەو دەمەی سۆندەکە دەچەمێتەوە، ئەوجا ئەم هەستە کەپتکرا و خاڵی نەکراوەنە بۆ لای منداڵەکەتان دەگەڕێتەوە و لە سپێنەیەکانی داهاتوودا بە وێنەی خەمۆکی، هەڵەشەیی و خۆگرتن بە مادە هۆشبەرەکانەوە و لە کۆتاییشدا خۆکوشتن خۆی دەنوێنێت. هیوادارین بەم نمونە سادەیە لە یەکێک لە گرنگترین دیاردەکانی دەروونزانی کەسێتی تێگەیشتە بن. ئێستا تێدەگەن کە بوونی دەفتەری بیرەوەری تەنانەت بۆ خودی خۆشتان سووری هەیە؟ نووسەر لە پێناسەی دەفتەری بیرەوەریدا دەڵێت دەفتەری بیرەوەری واتە وێنەکێشانی وردەکاریەکانی کەسێتی شاراوی تاک و نووسینی ئەو قسە وتانەی کە تاک ناتوانێت بە شێوەیەکی ڕوبەڕوو زارێکی بە ئەوانی تری بڵێت. کەواتە باوکو دایکی هێژا هەروەک گوتمان لە ساڵەکانی کۆتایی بنەڕەتی بەکڕینی دەفتەرێکی بیرەوەری جوان و قەشەنگ منداڵەکەتان هام بدەن کە بۆ نمونە بیرەوەریەکانی هەفتەیەک یان یەک مانگ بنووسێت، مەسەلەگەلێک کە بۆتە مایی شادی و یان ناشادی ئەو یاخود پێی خۆشە لە ئایندەدا چ کارێکی هەبێت و هاوشێوەی ئەم مەسەلانە. باوکو دایکی هێژا ڕێز لە هەرێمی تایبەتی منداڵەکەتان بگرن و هەرگیز دەفتەری بیرەوەریەکانی بەتایبەت لە تەمەنی باڵغبوون و دوای ئەوە بە شێوەیەکی نهێنی مەخوێننەوە. خاڵێکی گرنگ منداڵەکەتان فێر بکەن کە دوای تەواوبوونی دەفتەری بیرەوەریەکانی هەڵی بگرێت و بیپارێزێت، چونکە دوای چەند ساڵێک هەم بیرەوەریکی خۆشە و هەموانێکی بەسوود بۆ سبەینەکانی. بەڵام ڕەنگە پرسیار بکەن چۆن منداڵەکەمان لە دەفتەری بیرەوەریەکانی پند وەربگرێت. پێتان دەڵێن منداڵەکەتان کاتێک دەفتەری بیرەوەری ساڵێکی خۆی دەخوێنێتەوە و پێداچوونەوەی دەکات بەم ئەنجامانە دەگات. لەمەڕ کەسەکانی دەوروبەری زوو داوەری نەکات، هیچ کێشەیەک هەمیشەیی نییە. زۆرێک لەو دۆستانی لافی دۆستایەتی لێدەن خراپترین دوژمنی مرۆڤن. خۆشیەکانیش هەروەک خەمەکان زوو تەواو دەبن. زۆرێک لەو کەسانی ڕۆژێک لە ڕیزی دوژمنەکانی مرۆڤدان، ڕۆژێکی تر لە ڕیزی دۆستەکانی ئێمەدا ڕاوەستاون. ژیان هەر ئەمەیە، ڕۆژێک پێکەنین، ڕۆژێک فرمێست، ڕۆژێک تووڕەیی، ڕۆژێک شەرمەزاری. گرنگ ئەوەیە کە لە ترۆپچی هەموو ئەو هەست و سۆزانەدا دەبێت بە چ شێوەیەک ئیدارە و کۆنتڕۆڵیان بکات. کەواتە دەبێت لە شادیەکان چێش وەربگریت، لە خەمەکانیدا خۆڕاگر بێت و لە تووڕەبوونەکانیشدا بە حەوسەڵەوە دوایان بخات. لە کۆتاییدا ڕۆژانی ژیان بە خێرایی دەگوزەرێن و ئەوەی بۆ مرۆڤ دەمێنێتەوە بەرهەم و ئەنجامی کردەوەکانێتی. بنووسین لە خودا و ئەوانی تریژ نزیک دەبنەوە. ئەگەر دەتەوێت دەرکردنێکی باشترت هەبێت بۆ پێگەی خۆت لە جیهاندا بنووسە. نووسین یارمەتی ئێمادات کە هەزرەکانمان دەوڵەمەند بکەین و ئەوەی کە بە چواردەورماندایە بەڕوونیەکی زۆرترەوە ببینین. هەوڵ بدە هۆگری نووسین بیت، تەنانەت ئەگەر هیچ کەسێک وشەکانت نەخوێنێتەوە. پێنووس و کاغەز پەرجوو دەخڵقێنێت، ئازارەکان کەم دەکاتەوە و خەونەکان بەرجەستە دەکات و هیوا لە دەستچۆکان دەبوژێنێتەوە، چونکە وشەکان هێزیان هەیە. باشە، بەم قسانەوە دەزانم ئێوەش تاسەمەند بوون کە ئەگەر دەفتەری بیرەوەریتان هەیە لە بەبەدواوە بە وردێکی زۆرترەوە بابەتەکانی بنووسنەوە و ئەگەر نیتانە هەر ئەمڕۆ دانەیەک بۆ خۆتان و یەکێکیش بۆ ڕۆڵەکەتان بکڕن. لەبیرتان نەچێت هەمیشە بە دوو شێوە ژیاوین، یەکێک بۆ جۆرەی کە ژیاوین و ئەویتر ئەو کاتەی کە ئەومان نووسیوەتەوە. بێگومان ئەو ساتی کە دەمان نووسی باشتر ژیانمان دۆزیوەتەوە. باشە، لە بەشی دواتردا دەچینە سەروەختی فریشتە زەمینیەکان، بەڵام بەر لەوەی چاوێک بە کورتەی بابەتەکانی ئەم بەشەدا دەگێڕینەوە. پوختەی بابەتەکان.
یارمەتی منداڵەکەتان بدەن تا لە کۆبوونەوەی دیکەدا جگە لە خێزان چالاکی هەبێت. وانە خوێندنی منداڵەکەتان ڕۆژ لە دوای ڕۆژ جددیتر دەبێت کایە بە دەربڕینی ئەو وتانەی وزەی پۆزتیڤیان لێدا ئاخێزێت گەیشتن بە سەرکەوتن بۆ ئەو هەموار بکەن. تەنها نمرەی 100% بەس و ژیانی نییە. منداڵەکەتان فێری دەرککردنی دروست لەوانەکانی بکە. منداڵەکەتان فێر بکەن کە دۆستایەتی لە ڕکابەری باشترە. بەسپاردنی بەرپرسیارەتی بچووک و دەربڕین و باسکردنی شایستەیەکانی ئەو یارمەتی باوەڕ بەخۆبوونی ئەرێنی ئەو دەدەیت کە باشترین شێوازە بۆ گەیشتن بە سەرکەوتن. دروست خەرجکردن یان عەقڵی بژێوی هەر لە تەمەنی منداڵیەوە لە ناخی منداڵەکەتاندا بەدامەزراوەیی بکەن. منداڵەکەتان فێر بکەن کە هەبوونی پارە ناکرێت بیانوێکی بڕاوە بێت بۆ خەرجکردن. منداڵەکەتان فێر بکەن کە بێگومان پاشەکەوتکردنی جزدانی هەبێت. باوکو دایکی هێژە فێرکردنی خوونەری تەباشەکان هەر لەم ڕۆژانەوە دەست پێ دەکات. تکایە هەندێک کات تەرخان بکەن بۆ منداڵەکەتان لەسەر داوای ئەو جاروبار کتێبی بۆ بکڕن تاوەکو خۆی باشی خوێندنەوە لە ناخیدا بچەسپێت. لەیادتان بێت مێرولە تەنها گیان لەبەرێکە کە بەبێ قسە مۆچیاری دەکات. باوکو دایکی هێژە بیر لە کار و کردەوەکانتان بکەنەوە چونکە منداڵەکەتان درێژە پێدەری ڕەفتارەکانی ئێوە دەبن. لەبیرتان نەچێت باوکان و دایکان یەکەمین و کاریگەرترین سەرمەشقی ڕەفتارەکانی منداڵانن. باوکو دایکی هێژە منداڵەکەتان بە نمونەی کۆپیکردن و دووبارەکردنەوەی ڕەفتارەکانی ئێوە دەبێت بەو شتەی کە ئێستا ئێوەن. دووبارەی دەکەینەوە بە لە بەرچاوگرتنی جیاوازی پێکاتە و کارکردی جیاوازی مێشکی نێرومێ شێواز و جۆری پەروەردەشیان لە یەک جیاوازە بێت. وزەی ڕوولە زیادی هزری منداڵ بە خوێندنەوە و وزەی گەشەکردووی جەستەیی ئەو بەیاریە بە کۆمەڵەکان لە پێناو بۆنیادێکی دروست و شایستە ڕێنوێنی بکەن. منداڵەکەتان ڕابێنن بە گوێرەی ڕەگەزی خۆی لە ئیشوکاری ناوماڵدا بەشداری بکات. جیاوازی نێوان سێکس و خۆشەویستی سەرەتا خۆتان دەرکی بکەن پاشان چەمکەکانی بۆ منداڵەکەتان بگوازنەوە. سێکس یان پەروەردەی جنسی منداڵ لە مەسەلە زۆر گرنگەکانە کە لە ژیانی داهاتوی منداڵەکەتاندا ڕۆڵێکی کاریگەر و چارەنووسسازی هەیە. باوکو دایکی هێژە ئاگاداری هەرگیزا و هەرگیز لە پێش چاوی ڕۆڵەکەتان خۆتان ڕوت مەکەنەوە. باشتر وایە لە 2 ساڵی بەدواوە جێخەوی ڕۆڵەکەتان جیا بکەنەوە و گرنگە حتمەن دوای 7 ساڵی ئەم کارە هەر بکەن. ژووری نووسنی خۆتان بێگومان لە ژووری خەوی منداڵەکەتان بە تەواوەتی جیا بکەنەوە و ئەگەری ئەوە دابنێن کە ڕۆڵەکەتان دەنگی ئێوە دەبیستێت. جیاکردنەوەی جێخەوی منداڵ دوای 7 ساڵان تەنانەت لە خوشک و برای خۆی گرنگ و پێویستە. باوکو دایکی هێژە ڕێشەی زۆرێک لە تاوانکاریەکان کە لە گەورەیدا ڕوادەن بەرەنجامی گرنگی نەدانی باوکو دایکە بە پەروەردەی سێکسی منداڵ. هەرگیز ئەوانە زانن ڕۆڵەکەی ئێوە تێناگات ڕەنگە بەڕواڵە دوابێت بەڵام دڵنیابن کە ئەو لەم ساڵانەدا دەبینێت و ساڵانێک دواتر تێدەگات. هەرگیز باوەڕ بە جیاوازی نێوان ڕووتی کچ و ڕووتی کوڕ مەکەن. باوکی هێژە تکایە بە توندی خۆت بپارێزە لە دەستدان لە ئەندامی زاوزەی کوڕەکەت دوای تەمەنی 2 ساڵی چونکە ئەم کارە دەبێتە هۆی بێداری و ڕوژاندنی سێکسی ئەو. باوکو دایکی هێژە بیکەن لە ڕێی خوددا ڕووتی بە نیشانەی ڕۆشنبیری مەزانن. عەشق واتە میهرەبانیکی ناسک و بەردەوام. باوکی هێژە تکایە بەکردار و ڕەفتارەکانی خۆت میهرەبان بوون لەگەڵ هاوژینەکەت لە نیگا و ڕۆحی ڕۆڵەکەتدا بچەسپێنە. باوەڕ بکەن کە ئەگەر ئێوە خۆشەویستی کردن و میهرەبان بوون لەگەڵ هاوژینەکەتاندا لە ڕێی ڕەفتارەوە فێری منداڵەکەتان بکەن بێگومان لە ئایندەدا مرۆڤێکی هاوسەنگ و شایستە و میهرەبان دەبینن. باوکی هێژە تکایە خۆت بپارێزە لە ئەنجامدانی هەر جۆرە شۆخی و گاڵتەیەکی فیزیکی ناشرین کە بە لە شولاری هاوسەرەکەت لە پێشچاوی منداڵەکەت دەکەیت. باوکو دایکی هێژە مردنێکێکە لە وەرزەکانی ژیان تکایە هەر لەم سەرەتاوە ڕۆڵەکەتان فێر بکەن تێگەیشتنێکی دروستی بۆ مەرگە بێت. منداڵەکەتان فێر بکەن کە مردن کۆتایی ڕێگە نییە. لەبیرتان نەچێت کوڕان لە بەرامبەر خەمباربووندا لە کچان زۆرتر زیانیان پێدەگات. ڕۆڵەکانتان فێر بکەن بە نزاکردن بۆ ئازیزی کۆچ کردو دەتوانێت ئارامی بە خود و بە ئەویش ببەخشێت. منداڵەکەتان فێر بکەن کە مردنێکێکە لە وەرزەکانی ژیان هەروەک چواروەرزی سروشت کە یەکێک لە دوای ئەوی تر دێت و لە بنەڕەتدا ڕەهەندی تەمێکردنی نییە لەلایەن خوداوەندەوە.
بهێڵن منداڵە خەمبارەکەتان حاڵەتی تووڕەیی نائومێدی و گریانی خۆیتان بۆ هەڵبڕێژێت چونکە بەم کارە یارمەتی دەدەیت کە خاڵی ببێتەوە. باوکو دایکی هێژە، هەرگیز بۆ منداڵەکەتان مردنی ئازیزان مەچوێنن بە سەفەرێکی قابلی گەڕانەوە یان نەخۆشیەکی درێژخایەن. باوکو دایکی هێژە، مردن ئاڕاستەیەکە تا کۆتایی لەگەڵ منداڵەکەتان دەمێنێتەوە، کەواتە تکایە بە فێرکردن و ناساندنی بە منداڵ ئەو پەڕی وردی و کۆششی پێویست بە خەرج بدەن. منداڵانێک کە دەسەڵات خواز و ترسنۆک و تەمبەڵ و بێئۆقرەن فرەتر ڕوو لە درۆکردن دەکەن. بە دەربڕینی خۆشەویستی و پەنابردن بۆ تەمێکردن و سوکسیرکردن و سەرزەنشت و پرسیار پێچ نەکردنی منداڵ و بەراورد نەکردنی لەگەڵ یەکێکی تر و بنیادنانی پەیوەندێکی گیانی بەگیانی لەناو خێزاندا و تێگەیاندنی خۆپارێزی لە درۆکردن دەتوانێت منداڵ لە درۆکردن بگێڕێتەوە. منداڵانی لاسار منداڵگەلێکن کە متمانەیان بە باوکودایکی خۆیان نییە، قسە زل و ناسازن و پسپۆڕن لە شکاندنی کەرەستەکانی ناوماڵ و لە بنەڕەتدا گۆشەگیرن. بە دەربڕینی خۆشەویستی و نەهێشتنی گرژی لە خێزاندا هێنانەکانی نزم و دیسپلینێکی شایان لە ماڵەوە دەتوانرێت لاسارەکانی منداڵ نەهێڵرێت و چاک بکرێت. منداڵانی فرەخۆر ئەو منداڵانن کە بە خواردن هەست بە ئارامی دەکەن و چاوەڕوانی زۆریان لە کەسانی تر هەیە. بەگۆڕینی ڕەفتار و هەڵبژاردننی شێوازە پەروەردەیە کاریگەر و زانستیەکان و بەکارهێنانی دا و دەرمان دەتوانرێت ئەم گرفتە نەهێڵرێت. منداڵانی کینەباز منداڵانێکن کە لە گرژی و دڵڕاوکێ و نیگەرانیدا ژیان بەسەر دەبن و خێراز و جویر دەبن. خراپ تۆڕە و بێبەزەیی و پاسیڤ و ئینکار و بێحەوسەڵەن لە بیستنی ڕەخنەی ئەوانی تر هەمیشە بە مەراق و پەژارەوە ژیان بەسەرەبن. بە دەربڕینی خۆشەویستی و نەرمونیانی لەلایەن باوک و دایک و دەستەبەرکردنی ئاتاجیە دەرونی و دارایەکانی منداڵ و خۆپارێزی باوک و دایک لە جیاکاری لە نێوان منداڵەکاندا و نەهێشتنی سەرزەنشت و بەکەم سیرکردن و بەهێزکردنی خۆباوەڕی پۆزتیڤ کینەبازی ئەو ناهێڵرێت. منداڵانی شەراشۆ ئەوانن کە بە بێگوێ و بوێر و دەسەڵاتخواز و ملهوڕ و بێویژدان و ڕیسپەر و نیگەران و دڵناسک و کە لە ڕەقن و بەردەوام بەدەسترسێکی دەرونیەوە ئازار دەچێژن. بە دەربڕینی خۆشەویستی لەلایەن باوک و دایکەوە دابینکردنی ئاتاجی ڕۆحی و ڕەوانی و داراییەکانی منداڵ و ڕێزگرتن لە کەسێتی و سەربەخۆخوازی ئەو و بەهێزکردنی هەستی ئاسایش و دوورکەوتنەوە لە سەختگیری و توندوتیژی و تێگەیاندنی ڕەفتاری جوان و گونجاو بۆ منداڵ و ڕێزگرتن لە قسەکانی شەڕەنگێزی ئەو ناهێڵرێت. منداڵانی گۆشەگیر ئەوانن کە حەزێکی زۆریان بۆ تەنیایی و ترس لە ئامادەبوون لەناو کۆڕ و کۆمەڵیان هەیە و لە ژیانی خۆیان ناڕازین و زۆر جار پەنا دەبەنە بەر خەیاڵ پەروەری و بەدەست کەم خەوی و شەکەتی زۆرەوە دەناڵێنن. بە دەربڕینی خۆشەویستی و ئامێزکردنەوە بۆ منداڵ پێدانی بەرپرسیارەتی جۆراوجۆری کۆمەڵایەتی و ڕەخساندنی دەرفەت بۆ خۆ دەرخستن و بەرزکردنەوەی ئاستی متمانە بەخۆبوون و دروستکردنی باوەڕی ئەرێنی لە منداڵدا و دروستکردنی کەشێکی ئارام شاد و بێدەنگ بۆ گەشەکردنی منداڵ و ڕێگەدان بە منداڵ و هاندانی بۆ قسەکردن لەناو کۆمەڵدا دروستکردنی سەرگەرمی خۆش و پۆزتیڤ و بنیادنەر بۆ منداڵ لە پێناو نەهێشتنی گۆشەگیری خوازی ئەودا زۆر کاریگەز و کاریگەر و سازەندەیە. منداڵانێک کە هەست بە بێنرخی دەکەن خاوەن تایبەتمەندیەکانی دڵڕاوکێ و پەرێشانی نیگەرانین و گاڵتەجاڕی بە ئەوانی تر دەکەن و بەردەوام هەڵە و تاوانی ئەوانی تر ئاشکرا و باز دەکەن و زۆربەی جار خۆیان دەلکێنن بە کەسێکی سەرکەوتووە و هەست بە ناکامی و ئێرەی دەکەن. ناسینی هۆکار و ڕیشەی هەست بە بێنرخیکردن لە منداڵدا و پەیڕەوکردنی شێوازی دروستی زانستی و پەروەردەیی لە خێزان و ناسین و بەهێزکردنی بەها ڕاستەقینەکانی منداڵ و خۆپارێزی توندی باوکودایک لە لۆمەکردن و گاڵتەجاڕی و بەسوک سیرکردن و سەرزەنشتی منداڵ و ڕێزگرتن لە کەسێتی ئەو دەبێتە مای نەمانی هەستکردن بە بێنرخی لای منداڵ. منداڵانێک کە هەست بە ئێرەی دەکەن خاوەنی خەسڵەتی لاساری پێکدادان زمان پیسن لەگەڵ ئەوانی تر و زۆربەی جار حاڵەتی دڵتێکەڵاتنیان هەیە و پەنجەی خۆیان دەمژن و فرەتر شەوانە خۆیان تەڕەکەن و حەزێکی زۆریان بۆ پیاهەڵدان و ستایشکردنی ئەوانی تر هەیە و هەمیشە لە ترس و دڵڕاوکێ و سترێس و تووڕەییدا ژیان بەسەرەبن و مەیلێکی زۆریان بۆ بیستن و پیاهەڵدانی ئەوانی تر هەیە.
پەیڕەوکردنی شێوازێکی پەروەردەی دروست و زانستی بۆ منداڵ و جیاکاری نەکردن لە نێوان منداڵان و دەربڕینی سۆز و خۆشەویستی بۆ منداڵ و نەبوونی چاوەڕوانی نابەجێ و نالۆژیکی لە منداڵ و خۆپارێزی لە بەڕێزیکردن و تەمێکردنی منداڵ و هێنانەکایی گەشەکردن و باوەڕ بەخۆبوونی ئەرێنی لە منداڵدا دەتوانێت هەستی ئێرەیی تێدا لاواز کات یان نەیهێڵێت. منداڵانێک کە لە ڕقن و خاوەن تایبەتمەندیەکانی گەیشتن بە ئامانج بە هەر شێوەیەک بێت، تەنانەت بە فرمێسک و خەموزاری چێشوەرگرتن لە فەلاقەکردنی ئەوانی تر، ئینکاریکردن لە خواردن و خەوتن، بێڕێزیکردن بەرامبەر بە باوکو دایک و ئەوانی تر، ناسین و دۆزینەوەی ڕیشەی هۆکاری قیرسیچمەیی منداڵ و ڕێزگرتن لە کەسێتی منداڵ و هاوسۆزی و هاودەمی لەگەڵ منداڵدا و پەیڕەوکردنی هاندان و تەمێکردنی گونجاو بۆ منداڵ دەتوانێت لە پێناو نەهێشتنی ئەم گرفتە مۆڕاڵیەدا زۆر کاریگەر بێت. ئەو منداڵانەی کە خاوەن هەستی شەرمنین ئەم خەسڵەتانەیان هەیە: قسەکردن بە دەنگێکی نزم، پاشەکشەکردن لە بەرامبەر کێشەکاندا، سنوورداری هاوڕێیان و خۆتزیینەوە لە کاری دژوار و ئارەقەکردنی زۆری جەستە و مکۆڕنەبوون بۆ سەلماندنی بیرروباوەڕ و خۆدەرخستن. شایستە ئەوەیە کە منداڵ بایەخی پێ بدرێت و هام بدرێت و ڕەفتارە گونجاوەکانی دەستخۆشی لێ بکرێت و لێهاتوویەکانی گەشەی پێ بدرێت و ئاسایش و ئارامی لەناو خێزاندا بۆ دەستەبەر بکرێت و هەوڵ بدرێت لە پێناو ئاسایش و بەدەستهێنانی شایستەکانیدا. منداڵانێک کە دزی و ساختەکاری دەکەن، خەسڵەتەکانی ڕێزنەگرتن لە مافەکانی ئەوانی تر، هەڵگرتن و شاردنەوەی شتومەک و کەلوپەلی ئەوانی تر و کۆپیکردن لە تاقیکردنەوەکان و کارەکانی و هەوڵدان بۆ نیشاندانی زرنگی و لێوەشایی خۆیان هەیە. بەهێنانەکایی شێوازێکی پەروەردەیی ڕاست و زانستی لە خێزاندا و ئافرینکردن لە کار و ڕەفتارە گونجاوەکانی منداڵ و سەرقاڵکردنی منداڵ بەو کارانەی حەزی لێتی و خۆپارێزی لە دەربڕینی وشە و پەیوگەلێکی وەک دزی و درۆزنی لە کاتی قسەکردن لەگەڵ ئەودا و باسنەکردنی کێشەی منداڵەکە لای کەسانی تر و نەپچڕاندنی پەیوەندی خود لەگەڵ منداڵ بەهۆی هەڵەکانیەوە و تێگەیاندنی لە کارە هەڵەکەی و دیاریکردنی سزا و دەستخۆشیە کە قابلی دەرەکردن بێت بۆ ئەم گرفتە چارەسەر دەبێت. منداڵانێک کە تەمبەڵن ئەم تایبەتمەندیانەیان هەیە: هەوڵ نەدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆت، چاوەڕوانی کۆمەکی ئەوانی تر، لامسەر و لاو بێباک ژیان بەسەربردن لە دنیای خەیاڵدا، حەزنەکردن لە جوڵەی جەستەیی و نەبوونی تەرکیزی هزری و هەڵهاتن لە بەرپرسیارەتی. هێنانەکەی استراتیژێکی پەروەردەیی دروست و زانستی لە پێناو هاندانی منداڵ لەسەر زەمینەی ئاگایی، سۆز و میهرەبانی باوکودایک، نەبوونی گوشاری زۆر بۆ چوست و چالاکردنی منداڵ، سپاردنی کاروبار بە منداڵ لە ئاستی توانای خۆیدا، دروستکردنی ژینگەیەکی لێوان لە شادی و ئارامی و خۆپارێزی لە پێکدادان لە خێزاندا دەتوانێت یارمەتی دەرێکی باش بێت بۆ نەهێشتنی کێشەی ئەم منداڵە. منداڵانێک کە بەردەوام هەست بە ترس دەکەن ئەم خەسڵەتانەیان هەیە: ناجێگیری لە ئەنجامدانی کارەکان، ڕیسک نەکردن، پابەندبوون بە مەسەلە ئەخلاقیەکانەوە، بەردەوام ترسان لە مرگ و زیانی باوکودایک و ئەوانی تر، بەخۆڵقاندنی ژینگەیەکی خاڵی لە پێکدادان و سەرشار لە ئاسوودەیی و ئارامی لە ناو خێزان و دەربڕینی خۆشەویستی و سۆزی خێزان و خۆپارێزی لە گاڵتەکردن بە منداڵ و دروستکردنی ئامادەیی پێویست بۆ منداڵ بەر لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەسەلە ترسناکەکان و پێدانی کارانێک کە منداڵ دڵی پێوەیە و ئاشناکردن و ڕوبەڕووکردنەوەی منداڵ لەگەڵ فاکتەرە ترسێنەرەکاندا و ئافرین و دەستخۆشی لە کارکردی ئازایانەی منداڵ و پشتگیریکردن لە منداڵ کاتێک کە دەترسێت و ڕخنەگرتن لە کەسانی ترسنۆک لە پێشچاوی منداڵ و قسەنەکردن لەبارەی ڕووداوەتاڵەکان بە ئامادەی منداڵ، وریاکردنەوەی منداڵ سەبارەت بە بینینی فیلمە ترسناکەکان و ناچارکردنی منداڵ بۆ باسکردنی ترسی خۆی و دانانی سەرمەشق و نمونەیەکی گونجاو بۆ منداڵ دەتوانرێت ئەم گرفتەی کەسێتی ئەو نەهێڵرێت. باوکودایکی هێژە وشەکان هێزیان هەیە کە خۆتان بپارێزن لەوتنی قسەی سووک بە منداڵ. لەیادت بێت لە گوناه بێزار بە، نەک لە گوناهکار. هەر قسە و خەسڵەتێکی ناشرین کە بە ڕۆڵەکەی خۆتی دەڵێیت، دوای ماوەیەک ڕۆڵەکەتان دەبێتە خاوەنی ئەم جۆرە خەسڵەتانە. هەرگیز 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 لەگەڵ منداڵەکەتدا بە توانج و سووککردن مەدوێ. لەیادتان بێت باشترین شێواز بۆ لە ناوبردنی کەسێتی منداڵ قسە لەگەڵکردنیەتی بە تەشەر و سوکایەتیەوە. ئامادە بن تاوەکو کۆمەکی بکەن بۆ کۆمەڵایەتی بوون، بە نەختێک کۆشش و دووربینی، گرژی و هەڵاوسانی تەقیکردنەوە بگۆڕن بۆ ئارامی و دڵنیابن کە ئەم شێوازەی ئێوە تاکۆتایی تەمەنی لەگەڵی دەمێنێتەوە.
ئەگەر سەرنج بدەن هەندێک کەس تەنانەت لە تەمەنی ئێوەدا کاتێک دەیانەوێت تەقیکردنەوە ئەنجام بدەن دووچاری دڵەڕاوکێ و شڵەژان دەبن. ئەم کاردانەوەیە کاری دایک و باوکی ئەوان بووە لە قۆناغی منداڵیدا. سەبارەت بە کۆششکردنی ڕۆڵەکەتان سەرکەوتنی بە هەر نرخێک فێر مەکەن. وتنی وشەی ئەرێنی و وزەهێنەر بە منداڵان وەکو دەرمانی وزەبەخشن بۆ ڕۆحی ئەو. لەبیرتان نەچێت ڕۆڵەکەتان هەروەک خواردن ئاتاجی ئافرین و دەستخۆشیەکانی ئێوەیە، تکایە درەغی مەکەن. پەروەردەکردنی شکۆی دەرونی بۆ سەرکەوتنی ئەو لە ژیاندا زۆر کاریگەرە و ئەگەر دەتەوێت ڕوونکردنەوەیکی تەواو دەربارەی شکۆی دەرونی و هۆکارەکانی دروستبوونی بزانیت، خوێندنەوەی کتێبی تکایە باوەڕ بە سەرکەوتن بکەن پێویستە. تکایە هێزی وشەکان لەبیر مەکەن و لە بەکارهێنانی وشەکاندا زۆر وردی بە خەرج بدەن. لە یادتان بێت بەوتنی هەر قسەیەکی سوکایەتی ئامێز یا گاڵتەجاڕی بە ڕۆڵەکەتان بڕێک لە کەسێتی ئەوتان فۆرمەڵە کردووە. پێدانی پارەی گیرفان ڕۆژانە پێویستە بە گوێرەی سیستم و ڕێسایەکی دیاریکراو بێت. ئێوەش دەتوانن بە شێوازێکی ئاگایانەی هاوسەنگی و میانڕەوی هەر لە ئێستاوە ڕۆڵەکەتان فێری عەقڵی بژێوی بکەن. پێدانی پارەی بەرباخەڵ بەبێ حساب و کتاب و زیاد لە پێویست نیشانەی دوو هۆکاری دەرونی گرنگن. باوک هەست بە گوناه دەکات لەوەی کاتێکی گونجاوی بۆ ڕۆڵەکەی تەرخان نەکرد و لەم ڕێیەوە قەرەبووی دەکاتەوە. باوک یان دایک گرێگوشاری دەکات، واتە بە پێدانی پارەی زۆر بە ڕۆڵەکەیان ناخود ئاگا حەقی ڕۆژانەی هەژاری منداڵی خۆی قەرەبوو دەکاتەوە. دڵنیابن بە پێدانی بێ بەرنامەی پارە بە ڕۆڵەکەتان لە داهاتوودا کەسێکی بێبەندوبار و تاوانکاری لێ دروست دەکەن. لەبیرتان نەچێت پێنەدانی پارەژ هەمان بەڵای بەسەردێنێت. ڕۆڵەکەی ئێوە لە ئێستادا واتە لە تەمەنی 7 تا 14 ساڵی ئامادە و تینووی زانینە و ئەمەش دەرفەتێکی باشە بەکڕینی کتێبە گونجاوەکان لەگەڵ تەمەنەکەیدا ئەم تاسەمەندیە لە ناخی ئەودا بەدامەزراوەی بکەن. بەڵام لە بیرتان نەچێت لەو ڕووەوە کە منداڵ زۆر بەتوندی سەرمەشق وەرگرا یەکێک لە ڕێگاکانی هاندانی بۆ خوێندنەوە متاڵاکردنی خودی خۆتانە لە ماڵەوە. لەیادتان بێت کە کامێرای ڕۆڵەکەتان بە شێوەیەکی بەردەوام و لە پەسا سات بە سات تەسویری ئێوە و ڕەفتار و هەڵسوکەوتەکاندان دەکات، کەواتە ئەگەر دەتانەوێت ڕۆڵەکەتان باش و شیاو بێت سەرەتا دەبێت خۆتان ڕەفتارێکی باش و شایستەتان هەبێت. لەبیرتان نەچێت هیچ مرۆڤێک لە هیچ قۆناغێکی تەمەنیدا مۆچیاریکردنی ڕاستەوخۆی پێخۆش نییە و قبول ناکات، کەواتە تکایە بە کردەوەکانی خۆت مۆچیاری بکە نەک بە زمانت. تکایە دەفتەری بیرەوەری بە جددی وەربگرن. منداڵەکەی ئێوە لەم قۆناغی تەمەنیدا لە 8 تا 14 ساڵی خاوەن وزەیەکی ڕوو لە زیادیە بە تایبەت لە کۆتایی قۆناغی تەمەنی ئاماژە بۆ کراودا، کەواتە هەوڵ بدەن وزەی هەزری ئەو بە خوێندنەوە و فیزیکی ئەو بە وەرزش و یاریە جۆرا و جۆرەکان خاڵی بکەیتەوە. جیاوازێکی ئاشکرا لە نێوان پێکاتەی مێشکی کوڕ و کچوو لە ئەنجامدا کارکردی هەریەکەیاندا هەیە، کەواتە بە خوێندنەوەی ئەم جیاوازیانە لە پێناو پەروەردەکردنی هەریەکەیان شێوازێکی تایبەت پەیڕۆ بکە. باوکوداکی هێژا لەم خۆناغی تەمەندا هەر کام لە ئێوە پێویستە هێدی ڕۆڵەکەتان لە ڕاپەڕاندنی کارەکانی ماڵەوە بەشداری پێ بکەن. لەم قۆناغی تەمەندا گوێگرتن لە میوزیک لە ئەودا پەرە دەستێنێت. چەند باشە کە جاروبار لەگەڵ خۆشیەکانی ئەودا گوێ لە میوزیک بگریت، هەم ئەو چێژی زیاتر دەبات و هەم تۆش لەم خۆشیەدا بەشدار دەبیت. باوکوداکی هێژا ڕۆڵەکەی ئێوە گەیشتوزە قۆناغی جیاکردنەوە و دەستنیشانکردنی تەواو. ئەگەر دەتەوێت ساڵانێک دواتر ئەو نەبینیت کە تووشی نەخۆشی ئایدز بۆ و لە نەخۆشخانەیە یا وەک تاوانبارێک کە کارێکی ناڕەوای جنسی لەگەڵ یەکێکی تر کردووە لە پشت میلەکانی بەندیرخانەوە نەبینیت، بە توندی خۆت بپارێزە لە خۆڕوودکردنەوە لە پێشچاوی ئەو چ هاوڕەگەزی تۆ بێت یان نا. تکایە ئەم مەسەلەیە زۆر بەجددی وەربگرن. کاتێک بە منداڵی دەقیڕێنیت بەسەر منداڵەکەتاندا چاوەڕوان بن کە ئەو لە لاوێتیدا بە بڵندگۆ بەسەری ئێوەدا بقیڕێنێت. تامی ناکامی و دۆڕان لەگەڵ ئەودا بچژن و بەشداری خەمەکانی بکەن، بەڵام فێری بکەن کە ناکامی بەڵگەیەک نییە بۆ ناکارایی و شکست نییە و دواکەوتنی سەرکەوتنە. ئامادە بن ڕۆڵەکەی ئێوە لە 2-3 ساڵی داهاتوودا توندخوو دەبێت. لەبیرتان بێت کچان خۆشەویستی خۆیان بە ماچ نیشانەدەن و کوڕانیش بە زۆرانبازی، گوشار و زەبروەشاندن. لەبیرتان نەچێت هاندان متمانە بەخۆبوون بەهێز دەکات. کاتێک ڕێگەی پێدەیت خۆی هەندێشتی بچووک بکرێت هەست بە ئازادی و متمانە بەخۆبوون دەکات.
ڕەچاوکردنی یاسا و ڕێساکانی بە شادیەوە فێر بکەن. کاتێک گاڵتە و مەسخەرەی پێدەکەیت تەنها گرەی خۆ بە کەمزانینی تێدا دێنیتەکایە. ئەم گرنگەش بزانە جاروبار حەز ناکەت پێی بڵێیت نەخێر، بەڵام ئەم کارە بکە. باوکی هێژە کچ عاشقی باوکێتی، چونکە باوکی یەکەمین عەشقا، یەکەمین پاڵەوان و یەکەمین پیاوی ژیانی ئەو دەبێت. کاتێک بە قسێکی منداڵانە لەگەڵ تۆ دەدوێت هەمیشە بە وشەگەلێکی ئەرێنی وەک بەڵێ ئەلبەتە وەڵامی ئەو بدەرەوە، چونکە بە زوویی بە ئەندازەی پێویست نەخێری پێدەڵێیت. باوکی هێژە باوکێکی پشتیوان، کچێکی خاوەن متمانەی باڵا پەروەردە دەکات. باوکو دایکی هێژە بە ڕۆڵەکەتان دەریایەک بن لە خۆشەویستی، نەک زەریایەک لە پند و مۆچیاری. دەرکی ئەوە بکەن هەندێک جار خەجاڵەتی و شەرمەزاری بۆ تەمێکردنی ئەو بەسە. باوکو دایکی هێژە منداڵەکەتان فێر بکەن کە هیچ شتێک لەم جیهانەدا بەهای درۆکردنی نییە. کاتێک ڕۆژی دوو جار ئەو بە گوڵدانێکی بچووک دەدەیت چی ڕوادات، هەمان شت بە ڕۆحی منداڵەکەتان ڕواتات کاتێک لە ڕادەبە دەرستایش و دەستخۆشی لێ دەکەیت. باوکو دایکی هێژە جاروبار لەگەڵ ئەودا جپس و چەرەس بخۆن. باوکو دایکی هێژە دەزانن گەورەترین ستەمێک کە دەتوانن لە منداڵەکەتانی خۆتانی بکەن چییە؟ پێتان دەڵێم جیاوازیکردنە لە نێوانیاندا. باوکی هێژە ئەم تێڕوانین و بۆچوونەی کە منداڵی کوڕ لە منداڵی کچ لە بانترا لە بیرۆکەیەکی قەڵب و چەپەڵەوە سەرچاوی گرتووە کە چەندین سەدە لەوە پێش لەناو عەرەبە دەشتێکیەکان داباو بووە. لە کاتێکدا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت نەفرەت دەکات لەو باوکانەی بایەخ و خۆشەویستی زیاتر بە کوڕەکانیان دەدەن تا کچەکان، کەواتە وریابن تا نەکەونە بەرخەشم و تووڕەیی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. تکایە سەرێک لە بەندین خانەکان بدەن. گەنجانێک دەبینن کاتێک لە دایک بوون باوک و دایکیان هەفتەیەک ئاهەنگیان بۆ گێڕاون و چەند مانگێکیش بە دوای ناوێکی خۆشدا گەڕاون بووی. ئێستا بەهۆی نەئاگایی باوک و دایک یاگەمەی ڕۆشنبیرانەی گەمژانەی ڕوودگەرایی دەبێت ڕۆڵەکەیان ساڵە بەنرخەکانی تەمەنی خۆی لە بەندین خانە بەسەر ببات. تکایە ئێوە بەم جۆرە مەبن. کرۆکی باسەکە دەروونناسان دەڵێن ئەگەر دەتەوێت بزانیت لە ڕابردوودا چیت کردووە، سەیری ئێستای خۆت بکە و ئەگەر دەخوازیت بزانیت لە ئایندەدا چی دەکەیت، لە ئێستای خۆت بڕوانە کە بە چیەوە خەریکیت. ئێستا ئێوە بەم شێوەیان. باوکو دایکی هێژە پرۆسەی پەروەردەیی کە لە 2 ساڵیەوە دەستی پێکردووە و تۆوێک کە ئەو دەمە چاندوتە ئێستا دروێنەی دەکەیت و کۆششێک کە ئێستا دەیکەیت لە ساڵانی داهاتوودا دەیبینیتەوە. ئێستا بۆ دەردەکەوێت کە هەلومەرجی هەنووکەی ئێوە چەند هەستیار و گرنگە. هەرگیز مەڵێن مەگەر باوک و دایکی ئێمە هێندە زەحمەتیان چەشتووە کە ئێمە دەیچێژین، دوجار ئێمە گەورە بووین و ژیانێکی ئاساییشمان هەیە و قسە گەلێکی لەم جۆرە. لە وەڵامی ئێوەدا پێویستە بڵێم ئێوە دەبوایە زۆر شتی تر بوونایە کە نەبوون، کەواتە لە بری هەڵهاتن لە بەرپرسیارەتێک گرانەکانی باوکیان دایک بوون هەوڵێکی فراوان بە ئەنجام بگەێنن. پەیامەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەبیرتان بێت کە دەفەرمێت پەروەردەکردنی منداڵێک واتە پەروەردەی نەوەیەکی بێشوماری مرۆڤایەتی. تکایە نەختێک بیر لەم پەیامە بکەنەوە. ئێوە بە ڕەفتار و کردەوەکانی خۆتان بەردی بناغەی داهاتووی منداڵەکەتان دادەنێن. لە کۆتاییدا گوێدەگرین لە دان پێدانانەکانی پیاوێکی بکوژ کە 16 ژنی لە پارێزگای خۆزستان لە ماوەی ساڵانی نێوان 2007 تا 2009 کوشتە بوو. ئەو دەڵێت لێدان و قسەوتن بە ژنان پێش ئەمەش لە خێزانەکەی مندا پێشینەی هەبووە. باوکو باپیرەم ئەوانیش پێشینەیەکی فرەیان لە لێدان و قسەوتن بە ژناندا هەبووە. من چەندین جار ئەوانم لە کاتی فەلاقە و سوکایەتیکردن بە ژناندا بینیوە. ڕەنگە هەر لەبەر ئەمەش بێت کە منیش ڕوون لەم کارە کرد و 16 ژنم کوشت چونکە چێژ لەم کارە وەردەگرم. باوکو دایکی هێژە وا دەزانم ئەمەندە بەس بێت، کەواتە لەبیرتان بێت منداڵەکەی ئێوە لە ڕەفتارتان فێر دەبێت نەک لە گفتارتان، کەواتە ئێوە باشترین سەرمەشق و نمونەی ڕەفتارین بۆ منداڵەکەتان و لەبیرتان نەچێت هەر سەرنجامێکی باش
پەیوەستە بە سەرەتایەکی باشەوە. لەو باوکانەی بایەخ و خۆشەویستی زیاتر بە کوڕەکانیان دەدەن تا کچەکان کەواتە وەریابن تا نەکەونە بەرخەشم و تووڕەیی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت. تکایە سەرێک لە بەندینخانەکان بدەن. گەنجانێک دەبینن کاتێک لەدایک بوون باوک و دایکیان هەفتەیەک ئاهەنگیان بۆ گێڕاون و چەند مانگێکیش بە دوای ناوێکی خۆشدا گەڕاون بووی. ئێستا بەهۆی نائاگایی باوک و دایک یان گەمەی ڕۆشنبیرانەی گەمژانەی ڕوودگەرایی دەبێت ڕۆڵەکەیان ساڵە بە نرخەکانی تەمەنی خۆی لە بەندینخانە بەسەر ببات. تکایە ئێوە بەم جۆرە مەبن. کرۆکی باز دەروونناسان دەڵێن ئەگەر دەتەوێت بزانیت لە ڕابردوودا چیت کردووە سەیری ئێستای خۆت بکە و ئەگەر دەخوازیت بزانیت لە ئایندەدا چی دەکەیت لە ئێستای خۆت بڕوانە کە بە چیەوە خەریکیت. ئێستا ئێوە بەم شێوەیان. باوک و دایکی هێژا پرۆسەی پەروەردەیی کە لە 2 ساڵیەوە دەستی پێکردووە و تۆوێک کە ئەو دەمە چاندوتە ئێستا درێنەی دەکەیت و کۆششێک کە ئێستا دەیکەیت لە ساڵانی داهاتوودا دەیبینیتەوە. ئێستا بۆ دەردەکەوێت کە هەلومەرجی هەنووکەی ئێوە چەند هەستیار و گرنگە. هەرگیز مەڵێن مەگەر باوک و دایکی ئێمە هێندە زەحمەتیان چەشتووە کە ئێمە دەیچێژین دوجار ئێمە گەورە بووین و ژیانێکی ئاساییشمان هەیە و قسەگەلێکی لەم جۆرە. لە وەڵامی ئێوەدا پێویستە بڵێم ئێوە دەبوایە زۆر شتی تربوونایە کە نەبوون. کەواتە لە بری هەڵهاتن لە بەرپرسیارەتە گرانەکانی باوک یا دایک بوون هەوڵێکی فراوان بە ئەنجام بگەێنن. پەیامەکەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت لە بیرتان بێت کە دەفەرمێت پەروەردەکردنی منداڵێک واتە پەروەردەی نەوەیەکی بێشوماری مرۆڤایەتی. ئێوە بە ڕەفتار و کردەوەکانی خۆتان بەردی بناغەی داهاتوی و منداڵەکەتان دادەنێن. لە کۆتاییدا گوێدەگرین لە دان پێدانانەکانی پیاوێکی بکوژ کە 16 ژنی لە پارێزگای خۆزستان لە ماوەی ساڵانی نێوان 2007 تا 2009دا کوشت بوو. ئەو دەڵێت لێدان و قسەوەتن بە ژنان پێش ئەمەش لە خێزانەکەی مندا پێشینەی هەبووە. باوکو باپیرەم ئەوانیش پێشینێکی فریان لە لێدان و قسەوەتن بە ژناندا هەبووە. من چەندین جار ئەوانم لە کاتی فەلاقە و سوکایەتی کردن بە ژناندا بینیوە. ڕەنگە هەر لەبەر ئەمەش بێت کە منیش ڕووم لەم کارە کردووە و 16 ژنم کوشت چونکە چێژ لەو کارە وەردەگرم. باوک و دایکی هێژاوە دەزانم ئەمان دەبەز بێت کەواتە لەبیرتان بێت منداڵەکەی ئێوە لە ڕەفتارتان فێر دەبێت نەک لە گفتارتان. کەواتە ئێوە باشترین سەرمەشق و نمونەی ڕەفتارین بۆ منداڵەکەتان و لەبیرتان نەچێت هەر سەرنجامێکی باش پەیوەستە بە سەرەتایەکی باشەوە. دەچینە سەرپاری پێنجەم منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. لەبەر کەمی ئەندامەکانم سوپاسی خوا دەکەم چونکە بەهۆی ئەوانەوە خۆم و کارەکەم و پەروەردگارەکەم دۆزیەوە. ئەمە وتەی هێلن کلەرە کە براوەی خەڵەتی نۆبڵە کەڕوڵاڵ و نابیناش بووە. ئەم بەشە پێشکەش دەکەین بۆ باوک و دایکانەی کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. خۆی پەروەردگار لە سوورەتی ئەنعام ئایەتی 59 دەفەرمێت هیچ گەڵایەک لە هیچ شوێنێ بێزانینی ئەو ناوەرێت. گۆ ئەنتۆنی ڕابیز دەڵێت هیچ ڕووداوێک بەڕێکەوت لە دنیا ڕوونادات. ئایا تا هەنووکە لە خۆت پرسیوە بۆچی هەندێک لە باوکان و دایکان منداڵی کەم ئەندام خاوەن پێداویستی تایبەتیان هەیە؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارە لە زەوی جیا دەبینەوە و سواری بۆڕەقی خەیاڵ دەبین و دەڕوێنە ناو جەرگەی کائینات و لە نزیکترین مەودا لە خوداوەندەوە بارگەی لێ دەخەین. خداوەند خەریکی ئەنجامدانی پرۆسەی لەدایکبوونی منداڵانە و ڕوو لە فریشتەکان دەکات و دەفەرمێت ئەم کوڕە بەو خێزانە بدەن چونکە ساڵانێکە داخوازی کوڕێک دەکەن. ڕوو لە فریشتێکی تر دەکات و دەڵێت ئێوە پارێزەری ئەو دەبن. دواتر ئەم کچە بەو خێزانە بدەن تاوەکو چەمکی ئەوین و میهرەبانی لە نێوان ئەواندا بڕۆبسێنێت. پایان بۆ یەکێک لە فریشتەکان دەنێرێت تۆ پشتیوانی ئەو دەبیت. کەسی دواتر زەردەخەنێکی ناسک لەسەر لێوەکانی خوددا دەنیشێت و دەڵێت بەو دایکە ئاماژە بە زەوی دەکات منداڵێکی کوڕی بدەرێ. فریشتە بە پەیجۆری دەپرسێت خوایە گیان بۆچی ئەمە ئەو زۆر شادومانە؟ خداوەند دەڵێت ڕێک ئەوە ئایا من ئامادەم منداڵێکی کە مندام بدەم بە دایکێک کە زەردەخەنە ناناسێت؟ ئەمە زۆر ستەمکارانەیە. فریشتە پرسیار دەکات بەڵام ئایا ئەو سەبر و حەوسەڵەی پێویستی هەیە؟ خداوەند دەڵێت من نامەوێت ئەو سەبری لە ڕادەبەدەری هەبێت. ئەگەر وانە بێت ئەو لە دەریایەک لە نائومێدی و خود ئازاریدا نەخڕۆ دەبێت. ئەو دەمەی کە ئاسەواری زەبر و ناڕەزایەتیەکە نەمێنێت ئەو توانای بەرگەگرتنی دەبێت. فریشتەکەش دەڵێت بەڵام خوایە گیان من تەنانەت وا نازانم ئەو بڕواشی بە تۆ هەبێت. خدا زەردەخەنێک دەکات و دەفەرمێت گرنگ نییە من دەتوانم چاکی بکەم.
ئەمە یەک لە ئاستەکانی کەماڵی تەواودایە و خۆبینی لە ئەودا بە ئەندازەی پێویستە. فریشتە ئاهەیکەڵ دەکێشێت و دەڵێت خودبینی ئایا ئەمە خەسڵەتێکی باشە؟ خوداوەند دەڵێت ئەگەر ئەو نەتوانێت جاروبار خۆی لە منداڵ جیا بکاتەوە هەرگیز توانای درێژەدان بە ژیانی نابێت. منداڵ بە ئەو دەبەخشم، منداڵێک کە لە کامەڵبوون نەختێکی کەمە. ئەو هێشتا ئاگای لێ نییە، بەڵام دەبێت ئیرەیی بە ئەو ببرێت. ئەو هەرگیز هیچ قسەیەک بە بێهودە هەژمار ناکات. ئەو هەرگیز هیچ هەنگاوێک بە مەسەلەیەکی ئاسایی نازانێت. کاتێک ڕۆڵەکەی بۆ یەکەم جار بەدایە بانگی بکات، ئەو ئەمە بە پەرجوویەک هەژمار دەکات و بڕوای پێی دەبێت. کاتێک درەخت و زەردەپەڕ بۆ منداڵ لە نابینەکەی بەرجەستە دەکات، ئەو ئەوانە بە جۆرێک دەبینێت کە کەسانێکی کەم لە مەخلوقاتەکانم دەیبینن. من ڕێگە بە ئەوە دەم شتانێکی وەک نەزانی، ستەم، دەمارگیری و هاوشێوەکانیان ئەوانە بە هەمان ڕوونی کە من دەزانم ببینێت و ڕێگەی پێدەم لە هەموو ئەمانە بانتر بڕوات. ئەو هەرگیز تەنیا نابێت. من هەمیشە لە گشت کەساتەکانی ژیانی ڕۆژانەیدا لە تەک ئەودا ئابم، چونکە ئەو کارێک لە شەئنی مندا ئەنجامەدات وەک ئەوەی لێرە لە پاڵ مندا بێت. فریشتە بە حیرەتەوە پرسیاری دەکرد، فریشتەی پشتیوان و ڕێبەری ئەو کێیە؟ خوداوەند زەردەخەنە دەکات و دەڵێت ئاوێنەیەک بەس دەبێت. نیگەی منداڵی کەمەندام خاوەن پێداویستی تایبەت. کەمەندامی گوناه نییە، نەخۆشی نییە، نیگەی تایبەتی خوداوەندە بۆ حکمەتێکی تایبەت کە ئەمە قسەی مەحموودی نامە نییە. خاوەن فرۆشگایەک لەسەر تابلۆ هەڵواسراوەکەی سەردەرێ گۆگاکەی نووسی بووی تووتکە سەگی فرۆشی. منداڵێکی گچکە خۆی کرد بە فرۆشگاکەدا و پرسیاری کرد تۆ تەڵەسەگەکان بە چەند دەفرۆشیت؟ خاوەن فرۆشگاکە وتی لە 30 تا 50 دۆلار. کۆرەچکۆلانەکە دەستی کرد بە گیرفانیدا و هەموو پارەکانی دەرهێناوتی من 2 دۆلار و 37 سنتم پێیە، دەکرێت بیان بینم؟ خاوەنی فرۆشگا زەردەخەنێکی کرد و فیکەیەکی کرد و لە کولانەیەک یەکێک لە سەگەکان و 5 توو لە سەگ هاتنە دەرەوە. یەکێک لە تووتەڵە سەگەکان لەوانی تر زۆر دواکەوت بوو. کوڕچکۆلەکە پرسیاری کرد ئەو سەگە بچووکە کە دەشەلێت چ گرفتێکی هەیە؟ خاوەن فرۆشگاکە وتی ئێسکیڕانی کێشەی هەیە و هەمیشە دەلەنگێت. کوڕچکۆلانەکە بە خۆشیە وتی من ئەم تووتەڵە سەگە دەکڕم. خاوەن فرۆشگاکە وتی نەخێر، پێویست ناکات ئەو سەگە بچووکە بکڕیت، ئەگەر بتەوێت من بە خۆڕایی دەیدەم بە تۆ. کوڕەکە بە سەرسامیە وتی نامەوێت تۆ بە خۆڕایی پێم بدەیت، من ئەو بە نرخی تووتەڵە سەگێکی تەواو دەکڕم. خاوەنی فرۆشگاوتی بەڕاستی پێویست ناکات تۆ بیکڕیت، ئەو هەرگیز ناتوانێت وەک تووتەڵە سەگەکانی تر بڕوات بەڕێوە و لەگەڵ تۆ یاری بکات. لەو کاتەدا کوڕچکۆلانەکە چەمیەوە و دەرقاچەی پێیچەپی هەڵکێشا و قاچە نوقسانەکەی کە دەستکرد بوو نیشاندا وتی منیش خۆم ناتوانم باش بڕۆم. سەگە چکۆلەکە کەسێکی پێویستە لە حاڵی ئەو تێبگات. خاوەنی فرۆشگا بێدەنگ بوو لە شەرمانە سەری داخست. ئێستا گوێدەگرین لە قسەکانی منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت. بۆ کەمەندامی من مەگری، تۆ لەوێدا ڕاوەستاوی من دەبینی کە زاق دەڕوانی و بیر دەکەیتەوە. ئەم داماوە نازدارم محکومە بەمانەوە لەسەر ئەو کورسی خوددا. بۆ من مەگری، خەمبار مەبە، چونکە من خەمبار نیم، من زۆر خۆشحاڵم، چونکە لە بیرم نەکردووە لەسەر کورسیمانەوە چۆن دەتوانیت قەشەنگ بیت. تۆ دەڵێیت حەز دەکەیت بڕۆین بۆ بەخچەی ئاژەڵان، گەڕان لەناو پارکدا بۆت باشە. من دوێنێ وام دەزانی سبەینێ تێک دەشکێم لە تاو ئازاری پێیەکانم و ئازارێک کە گەیشتۆتە بینە قاخەم. دڵت پێوەیە بۆ کڕین سەر لە هەموو شار بدەیت؟ وەلێ من بیرم دەکردەوە کە شوێنێک بۆ دانیشتن نابێت. بۆ تۆ چوون بۆ فرۆشگا وەک چاوتروکاندنە، بەڵام بۆ من ئەم تاقیکردنەوەیە لە هەر کارێک بەسوێترە. بۆ من مەگری، خەمبار مەبە. ئێستا دەتوانم بۆ هەر جێیەک کە دەمەوێت بڕۆم بە ئاسانی. تازە دەتوانم لە فرۆشگا شت بکڕم، دەتوانم هەموو ئەو کارانی کە پێویستە ئەنجامی بدەم. تەنانەت دەتوانم بڕۆمە دەرەوە و سەیران بکەم. بۆ من مەگری، خەمبار مەبە. حەز دەکەیت بزانیت بەڕاستی هەستی من چۆنە؟ دانیشتن لێرە لە نێوان ئەم تایانەدا. ئایا دەتوانی ئەو ڕۆژانە بەبیر بێنیتەوە کە یەکەم جار بووی بە خاوەنی ئۆتۆمبیل؟ باشە ئەم تایە تازانش هەمان هەستم پێیە بەخشن. ئەوان من لە شوێنی خۆمدا یەخسیر ناکەن، من بەرەو ئازادیە بن. من لە نێوان ئەم تایانەدا نمایش دەکەم، نمایشێکی سەوز و ناسک لە خودایەک ڕادەمێنم کە منی زۆر خۆش دەوێت. من لە نێوان ئەم تایانەدا بەڕوونی خودایەک لەمس دەکەم، خودایەک کە هەر لەم نزیکانەدایە، خودایەک کە دەیویست بابەتێک بە من بڵێت بە دانیشتن لەسەر ئەم کورسیە و هەنووکە لە نێوان ئەم تایانەدا گوێ لە پەیامەکەی ئەو دەگرم و ئەو دەبینم کە بە زەردەخەنەیەکەوە لە من دەڕوانێت. کەواتە بۆ من مەگری، خەمبار مەبە.
هێندە بیر لەم شتە خەفەت هێنەرانە مەکەرەوە. ئەمانە تایەکانی من نین، خواست و ئیرادی خوداوەندن و هەروەها باڵەکانی من. ئێستا پێکەوە تەماشای یاری منداڵێک و پیرەژنێکی خاوەن پێداویستی تایبەت دەکەین. 1 2 3 خاتوونێکی پیر و کوڕێکی تەمەن 4 ساڵان بەو جۆرەی کە پێکەوە یاریان کرد تەماشاکردنیان سیر بوو. 1 2 3 ژنە دەتوانی ڕابکات و باز بدات و کوڕا ئەویش دەتوانی ئەم کارە بکات، چونکە ئەویش مەخلوقێکی لاوازی بچووک بوو کە دوو ئەژنۆی لەڕ و لاواز و لێک ئاڵاوی هەبوو. ئەوان لە زەردە پەڕێکدا دادەنیشتن لە دەرەوە لەژێر سایی شۆرەویەکدا. وریایەکەی ئەوانتان بۆ دەگەڕمەوە. بەم جۆرەی کە من بینیم ئەوان پێکەوە یاری چاوشارکیان دەکرد، هەرچەند هیچ کاتێک نەتدەزانی ئەم یاریە چۆن ئەنجامەدرێت. خاتوونێکی پیر و کوڕەوردیرێک کە هەردوو ئەژنۆی لێک ئاڵا بوون. 1 2 3 کوڕەکە سەری نەوی دەکرد، دەیخستە سەر ئەژنۆ لاروێرەکانی و پێشبینی دەکرد کە ژنەکە لەکوێ خۆی قایم کردووە بە چەندین پێشبینی بێشومار. 1 2 3 تۆ لە کەوانتەری حاجەتەکان دایت. ئەو هاواری دەکرد و لە خۆشیانە پێدەکەنی. لە کەوانتەری حاجەتەکاندا نەبوو، بەڵام کوڕە هێشتا دەرفەتی دووەم و سێمی هەبوو. 1 2 3 تۆ لەسەرەوە لە ژووری نووسنەکەی باوکم دایت لە ناو کانتۆری جلە کۆنەکاندا. و ژنەکە دەیوت تۆ نزیک بوویتەوە و نزیکتر وەلە هێشتا تەواو پێشبینیت نەکردووە. 1 2 3 وا نەزانم لەو سندوقە بچووکەدا بیت. ئەو جێی کەلوپەلەکانی دایکمی تێدایە کەواتە بێگومان داپیرە لە گەنجینەکەدا خۆی قایم کردووە. بە ژمارە 3 ئەوی دەدۆزیەوە. 1 2 3 و پاشان پیرەژن دەموچاوی بەدەستەکانیدا دەپۆشی و پەنجەکانی کە خەپۆڵە و سپی و چرچ بوون ئەو پێشبینی دەکرد کوڕە لەکوێدا خۆی شاردوتەوە. 1 2 3 بەڵێ ئەوان هیچ کاتێک لە جێ خۆیان نەبزوا بوون، ڕێک لە ژێر شۆڕەبیەکەدا بوون. ئەم خاتونە پیرە کە نەیدەتوانی بڕوات بەڕێوە و کوڕی لێک بە دوو ئەژنۆی گچکە و ئیفلیجەوە کە دەنگی پێکەنینیان لەو زەردەپەڕە ناسکەدا بە گوێی خوداوەند دەگەیشت و خوداوەند بە زەردەخەنێکی ناسکەوە سەیری ئەوانی دەکرد. ئەو خانمە پیرە نازی نازدارە کە نەیدەتوانی ڕێبکات و کوڕی لێک کە ئیفلیج بوو دڵتەنگ بوون. باشە لە نیگەی تەرتان دیارە. ئێستا پێکەوە تەماشای لێدایکبوونی منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت دەکەین، منداڵێکی کەم ئەندامی بەهەشتی. کۆبوونەوەیەک زۆر دوور لە زەوی بەسترا. دیسان وادەی لەدایکبوونی منداڵێکی تر هاتووە. فریشتەکان بە خودایەک کە لە ئاسمانی باڵایە وتیان ئەم منداڵە کەم ئەندامە پێویستی بە خۆشەویستێکی زۆر هەیە، ڕەنگە پێشکەوتنی زۆر سست بێت، ڕەنگە کارکردی خۆی نیشان نەدات و ئەو پێویستی بە ئاوردانەوەیەکە زیاتر لەوانەی کە لە زەوی چاوی پێیان دەکەوێت. ڕەنگە نەتوانێت ڕابکات و یا پێ بکەنێت یان یاری بکات، ڕەنگە هەزرەکانی لە جێیکی زۆر دوورە دەست بێت. ئەو لەگەڵ زۆرێک لە نەریتەکان ڕانایەت، ئەو بە کەسێکی کەمەندام دەناسن، کەواتە بهێڵن وردبین کە بۆ کوێ ڕەوانە دەکرێت. حەز دەکەین ژیانی مای ڕەزامەندی بێت. خودایە تکایە باوکوداکێک بدۆزەرەوە کە کەوشێکی تایبەت بۆ ئەنجام بدەن. ئەوان ئێستا دەرک ناکەن کە چڕۆڵێکی هەستیار خراوەتە ئەستۆیان، بەڵام بە منداڵی کە لەسەرەوە ڕەوانە کراوە ئیمانێکی بەهێزتر و خۆشەویستێکی قوڵتر دروست دەبێت و زۆر ناخایەنێت کە تێدەگەن چی ئیمتیازێکیان پێدراوە کە چاودێری ئەم خەڵاتە ئاسمانیە بکەن. ئەرکە گرانەکەی ئەوان بەم چەشنە خاکەڕا و ئارام هەمان منداڵی کەمەندامی بەهەشتیە. بەڵێ هەمان منداڵی بەهەشتیە. ئێستا لە ئێوە باوکودایکێک کە خاوەنی منداڵێکی تەندروستن دەپرسین سێرێکی منداڵەکەتان بکەن چه هەستێکتان هەیە. ئێستا لە ئێوە باوکودایکێک کە منداڵێکی کەمەندامتان هەیە دەپرسین سێرێکی منداڵەکەی خۆتان بکەن چه هەستێکتان هەیە. ئایا خوێندنەوەی ئەم بەشانە گۆڕانکاریکی لە بیرۆهەستی ئێوەدا دەکات؟ باشە، بە چاوێکی تەڕ و گەروێکی تاساوە لە منداڵەکەم ئەندامەکانی سەرزەوی ئەم بەشە بە کۆتا دەگەیەنین. ئێستا ڕوو لە دیاری 14 ساڵی دەکەین، بەڵام بەر لەوەی ئاوڕێک لە پوختەی بابەتەکانی ئەم بەشە دەدەینەوە. هەرگیز وا نەزانن کە هەبوونی منداڵێکی کەمەندام کەفارەتی گوناهەکانی ئێوەیە. باوەڕ بکەن کە ئەگەر لەلای خوددا ئازیز نەدەبوون ئەم جۆرە تەقیکردنەوانە نەدەکران. هەرگیز وا نەزانن کە کەم ئەندامی دەبێتە لەمپەری بەردەم سەرکەوتنی منداڵەکەتان. دەزانید ناوێکی دیکەی منداڵانی کەمەندام چییە؟ منداڵانی بەهەشتی، کەواتە حەوسەڵەتان هەبێت ئاشقانە پێشوازی لەم منداڵە بەهەشتیە بکەن.
خدا لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ساڵی 2 جار تاقی دەکرێنەوە. ئایا بڕواتان وایە کە هەموو کاروبارێکی ئێمە لە دەستە بەتوانەکانی حەزرەتی دۆزدایە و هیچ کارێکی ئەو بێحکمەت و بێهۆنیە؟ کەواتە خۆڕاگرانە بەرگە بگرن. باش دەزانین کە زەحمەتێکی گەورەیە، بەڵام قبولی بکەن کە هەرکەس بە جۆرێک تاقی دەکرێتەوە و تاقیکردنەوە گەورەکان تایبەتە بە مرۆڤە گەورەکان کە لەسەر زەوی دەژین، بەڵام ئاسۆی نیگەیان لە دڵی ئاسمانەکاندایە. دووبارەی دەکەمەوە، هەرگیز وا مەزانن کە ڕۆڵەکەم ئەندامەکەی ئێوە ناتوانێت لە ژیانیدا سەرکەوتوو بێت. سێرێکی ژیانی هلنکلێر بکەن، ئەو کەڕوڵاڵ و نابینا بوو بەڵام خەڵاتی نۆبڵی بردەوە. سێرێکی ژیانی بێتۆڤن بکەن، ئەو لە کاتێکدا تەواو کەڕبوو جاویدانەترین سەمفۆنیای دنیای میوزیکی بەرەمهێنا. کەواتە لەبیرتان بێت ئەگەر مرۆڤ هەمووی ئەندێشەیە، کەم ئەندامی ڕاستەقینەی ئەو کەسەیە کە عەقڵێکی نوقسانی هەیە. کەواتە بەڕوویەکی گەشەوە یا ئەڵڵایەک بکە و ماچێکی سەرگۆنەی منداڵە بەهەشتێکی خۆت بکە و سبەینەی سەوزی خۆت دەست پێ بکە. دەچینە سەرپاری شەشەم لە 14 تا 21 ساڵی. ئەلامە محەممەد تەقی جعفەری دەڵێت بوون بە باوک یا دایک گرنگ نییە، باوکایەتی و دایکایەتی کردن گرنگە. هەمدی زووتەکەی میری باوەڕداران ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێت پێکەوە دەخوێنینەوە کە دەڵێت ڕۆڵەکەی ئێوە لە 7 ساڵی یەکەمدا گوڵی بۆنخۆشی قەدی دارەکەی ئێوەیە، لە 7 ساڵی دووەمدا خزمەتکار و گوێڕایەڵ و فەرمانبەرداری ئێوەیە، لە 7 ساڵی سێەمدا دوژمنی بەدکار یان خێرخوازی ئێوەیە. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت وەک کۆمەڵناسێکی نیگان ناسک دەربارەی نەوجەوان و لاوان دەفەرمێت سەبارەت بە نەوجەوانان و لاوان مۆچیاریتان دەکەم کە چاک بن لەگەڵیاندا، ئەوان دڵێکی ناسک و قسەوەرگریان هەیە. گریکی دەڵێت ڕۆحی نەوجەوان یەکجار ناسکە، کەواتە لە ڕەفتار و گفتارەکانتاندا زۆر وریابن. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێت وەک دەروونزانێکی بەتوانە دەڵێت دڵی نەوجەوان وەک زەویەکی پاک وایە کە هەر شتێکی تێدا بڕوێنیت بە زووی سەوزبوونی دەبینیت. دکتۆر ئەیسا جەلالی لە بەرگی کۆمەڵەوشێکی استراتیژی و زانستیدا شێوازی ڕەفتارکردن لەگەڵ نەوجەوان بەم جۆرە باس دەکات. قۆناغی نەوجەوانی قۆناغێکی بەرزەخیە، نەوجەوان نە منداڵە نە گەورە، نە لە نێوان منداڵاندا ئاسوودەیە و پێشوازی لێکراوە، نە لە نێوان گەورەکاندا. نووسەر لە نمونەیەکدا کە قابلی دەرەکردنە دەڵێت مامەڵەکردن لەگەڵ نەوجەوانان وەک شۆفێریکردنە لە جادەیەکی پێچاوپێچدا کە تەنها چەند ساتێک غافڵ بوون دەبێتەوەی ئەوەی ئێمە پەنجەی پەشیمانی بگەزین و لە بەرزایی شیوەکەوە لە نەوجەوانی خۆمان بڕوانین کە حەیف ئەگەر نەختێک گورد بووینایە ئەگەر و هەزاران ئەگەری بێسوود. ئیمام جعفەری سادق دەربارەی پەروەردەی نەوجەوانان دەڵێت باشتر وایە کە نەوجەوانان لە هەمان سەرەتاوە بە کێشە و گرفتە حەتمیەکانی ژیان ئاشنا بکەین تاوەکو لە گەورەیدا خۆڕاگر و بە حوسەڵە بن. دکتۆر بنیامین ئیسپاک وتەکەی جعفەری سادق بەسەند دەکات و دەڵێت کاتێک باوک و دایک نەوجەوانەکەی خۆیان لە خۆشگوزەرانێکی زۆردا بەباردێنن نابێت چاوەڕوانی ئەوەی لێ بکەن کە لە گەورەیدا مرۆڤێکی باڵا بێت. بەڵام پرسیارێک ئەگەر ڕۆڵە نەوجەوانەکەمان هەڵەی کرد چی بکەین؟ نووسەری بەتوانە عەباسی فەرخی وەڵامێکی بەپێزی هەیە. دەڵێت بۆ تێگەیشتن لە لێبوردنی خوددا لێبوردەی دایک و باوک سەبارەت بە منداڵەکانیان نمونەیەکی جوانە. دووبارە ئیمام جعفەری سادق دەڵێت پێم خۆشە نەوجەوانان لە 2 حاڵەتدا ببینم، زانستخواز یاخۆد زانابن. ئێستا سەیری نووسینەکانی لانگستۆن هیوز دەکەین کە لە دووتوێی نامەیەکدا بۆ کوڕەکەی بەم چەشنە دەنووسێت: باشە کوڕم، بە تۆ دەڵێم ژیان بۆ من ڕێگایەکی هەموار نەبووە، تاسەشی تێدا بووە، هەوراز و نشێو، پارچە تەختەی تێک و پێکشکاو و شوێنگرێکی ڕوت و ڕەجاڵ بە بێفەرش. بەڵام بە درێژایی ئەو ماوەیە هاتمە پێشەوە، پلە بە پلە سەرکەوتم وەگەیشتمە سەحنەکان، لە سوچەکاندا پێچم کردەوە، جاروبار لە تاریکیدا بۆ پێشەوە ڕۆیشتم، جەیەک کە تروسکایی لێوە نەدەهات. کەواتە کوڕم، پاشەکشەم مەکە، لەسەر پلیکانەکاندا مەنیشە، چونکە تێدەگەیت کە چەقبەستن دژوارترە. وریابە نەکەویت، چونکە من هێشتا خەریکم سەر دەکەوم، هێشتا هەورازێک هەیە. ئازیزم، ژیان بۆ من جادەیەکی هەموار نەبووە.
ئێستا ئاوڕێک لەوتەکانی ئیمامی عەلی دەدەینەوە کە لە دووتوی نامەیەکدا بۆ حەسەنی کوڕی نووسیوە و دەڵێت لەو باوکەی کە تێدا چووە دانی ناوە بە قورسی زەمانەدا تەمەن پشتی هەڵکردووە لێی خۆی داوەتە دەستی چرخی ئەمڕۆ نەیارە لەگەڵ ئەم دنیا لە شوێن مردووان جێنشینە سبەی نیازی کۆچی هەیە بۆ ئەو کوڕی دڵی بەندە بەکارێک کە پێی ناگا ڕێبوارێکی ڕێگەی ئەوانەیە کە فەوتان نیشانەی تیری دەرد و نەخۆشیە لەناو لەپی دەستی ڕۆژگارە بەرکەوتووی کۆیلەی دنیایە دیلی مەرگە و هاوپەیمانی داخۆ و خەم و خەفەتە و هاوشانی داماوی و نەخۆشیە کوڕی خۆم دڵت بە زیندویی ڕابگرە هەمیشە بە ئامۆژگاری و بیمرێنە بەواسهێنان لە دنیا و بەهێزکردنی بەیەقین و ڕووناکی بکەرەوە بە جوامێری و حکمت هەواڵی چاخەکانی پێشینی بۆ باس بکە بەیادی بهێنە ئەوانەی پێش تۆ چی هەن بەسەر هات کوڕی شیرینم ئومێدەوارم خوداوەند تۆفیقت بدات بۆ ڕێی ڕاست و لەسەر جادەی تەخت بیت کوڕی من دەبێت خۆت بکەیتە تەرازوو بۆ کێشانەی نێوان خۆت و غەیری خۆت هەرچی بۆ خۆت پێ باشە و خۆشە بۆ غەیریشت پێ خۆش بێت هەرچی پێت ناخۆشە بۆ خۆت بۆ غەیری خۆشت پێت ناخۆش بێت هەرگیز زۆرداری و ستەم مەکە کە پێت ناخۆشە خەڵک ستەمت لێ بکە چاکە بکە وەک حەزت لێیە چاکەت لەگەڵ بکرێ لەبەر چاوت قێزەون بێ ئەوەی بۆ خەڵک بە قێزەونی دەزانی کوڕی شیرینم دڵنیا بە کە بە هەموو ئاواتەکانت ناگەیت ناشتوانی خۆت لە ئەجەل کەنار بکەی تۆش هەمان ڕێبواری ڕێگەی پێشینی خۆتی کەمێ داواکاری کەم بکەرەوە و پەیداکردنت با جوان بێت زۆر کاسپی و بازرگانی تووشی تاڵانی دەبێ ئەوە نییە کە هەموو کاسبکارێک ڕسکی زۆری هەبێ ئەوەی بەنەرمی و هێواشی کاسبی بکات بێبەش بێ دەبێت زۆر بە وردی خۆت بپارێزی لە سوچی بەدناوی با زۆر دەستڕابکێشی بۆ دەستکەوتی زۆر چونکە هەرگیز قەرەبووی ئابڕوچونت بۆ ناکاتەوە نەکەی خۆت بکەی بە کۆیلەی کەسی تر کە خوددا بە ئازادی دروستی کردویت ئەگەر لەسەر ئەوەی لە دەستت داوە بێتاقەتی دەکەیت کەواتە لەسەر هەموو ئەوەی بەدەستی شت نەهێناوە بێتاقەتی بکە کوڕی خۆم زۆر کەسی دوور هەیە زۆر لە نزیک نزیکترە زۆر نزیک هەیە لە دوور دوورترە کوڕم حرام خۆراکێکە زۆر زۆر خراپە بە توندی خۆتی لێلادا باشە دەزانن بۆچی نامەی جۆرا و جۆری گەورەکانی هزر کە بۆ ڕۆڵەکانیان نووسیوە بۆمان هێنانەوە پێتان دەڵێن یەکەم بۆی ئێوە بابەتگەلێکی گرنگ لە نامەکانیان دەربێنن دووەم بۆی ئێوەش نامەیەک بۆ ڕۆڵەکەتان بنووسن بەڕاست پرسیارێک ئەگەر ئێوە بتانەوێت نامەیەک بۆ ڕۆڵەکەتان بنووسن چی دەنووسن تکایە بە خۆتان بینووسن ئێستا بابزانین دانا کۆپەر چۆن پەیوەندی بە کوڕەکەیەوە دەکات ئەو لە نامەیەکدا دەنووسێت و دەڵێت کاتێک ساوا بوویت تۆم بەسەر چەفێکدا دەپۆشی و لەسەر مای شەوانە دەمپاراستی بەڵام ئێستا کە بەهێز بوویت و دەستم پێت ناگات دەستەکانم هەڵدەبڕم و بە نزاکانمدا دەپۆشم خاتوکۆپەر زۆر ناسک و ناوازە پەیوەندی بە کوڕەکەیەوە دەکات بەڵام سەغیری ئەسفەهانی پەندی ڕاست و کردداری دروست بە کوڕە و جوانەکەی دەدات و دەڵێت باوکێکی دانا لە ڕووی ئاگاییەوە بە کوڕەکەی وت ئەوەت چنگ دەکەوێت کە بۆ کەسانی تر دەیخوازی ڕووڕاست بە وەک ماسی کە ئاوی زوڵاڵ بنۆشی نەک وەک قارژنگ قوڕاو بخۆیت لە ڕێیچەوتدا بەڵام ڕالف والد ئێمەرسۆن لەبارەی سەرکەوتنەوە بە کوڕەکەی دەڵێت کوڕم دەزانیت سەرکەوتن چییە؟ کەواتە گوێ بگرە سەرکەوتن چییە؟ زۆر پێکەنین بەدەستهێنانی ڕێزی کەسانی دانا خۆشویستنی منداڵان سوپاس لە ڕخنەی ڕازگۆیانە بەرگەگرتن لە ئاست ناپاکی دۆستە درۆینەکان چێشوەرگرتن لە جوانی تێگەیشتن لە چاکی ئەوانی تر باشترکردنی دنیا چ بە باش پەروەردەکردنی منداڵێک چ بە باشکردنی دۆخی کۆمەڵایەتی زانینی ئەوەی کە تەنانەت یەک کەس بە کۆمەکی تۆ ژیانێکی باشتری دۆزیوەتەوە کوڕم سەرکەوتن ئەمەیە خاڵێکی گرنگ هەیە ئێمە لەم بەشەدا هەوڵمانداوە لەگەڵ باسکردنی هۆنراوە و گوتە و هزری گەورەکان بۆ ئەوەی ئێوە شەکەت نەبن مەسەلە پەروەردەیەکان لە قاڵبی چیرۆک و هۆنراوەدا بەیان بکەین بەڵامێکێکی تر لە مەسەلە پەروەردەیە زۆر گرنگەکانی نەوجەوانان مەسەلەی نەخێرکردنە ڕەنگەتە سەرتان سۆر بمێنێت بەڵام باوەڕ بکەن هۆنەری نەخێروتن لە گەورەترین و پراکتیکی ترین هونەرەکانە کە پێشنیاز دەکەین بە مەبەستی بەرگەگرتن لە درێژ دادڕی بابەتەکە لە کتێبی تکایە باوەڕ بە سەرکەوتن بکەن ئەو بابەتە بخوێننەوە لەبیرتان بێت هۆنەری نەخێروتن یەکێکە لە میکانیزمە بنەڕەتیەکانی گەیشتن بە سەرکەوتن
ئێستا بابزانین باربارا باست لەبارەی دەرەنجامەکانی فێرنەبوونی هونەری نەخێروتن بیرەوەریەکی هەیە. گوێ بگرن. بریا سارا جارێک دەیوت نەخێر. کاتێک سارا زۆر گچکە بوو، 2 ساڵە یان 3 ساڵە یا لەو دەوروبەرەدا، باوکودایکی فێریان کرد کە هەرگیز نەڵێت نەخێر. فێریان کرد کە قسەی ئەوانە و هەرچی دەڵێن دەبێت قبوڵی بکات. هەمیشە دەبێت گوێڕایاڵ بێت، ئەگینا لە ژوورەکەیدا حەبس دەکرێت. ئیدی سارا بەو چەشنە گەشەی کرد و گەورە بوو، منداڵێکی گونجاو و ڕازی و سەرکەز، هیچ کاتێک تووڕە نەدەبوو، هەمیشە ئارام و قسە وەرگەر. لەگەڵ هەمووان لە هەموو شتێکدا پشکدار دەبوو، خۆشەویستی خۆی لە کەس نەدەگرتەوە، لەگەڵ هیچ کەسێکدا خەیاڵی چەنگی نەبوو. هەر قسەیەک هەرچی بووایە کاتێک لە زاری باوکودایک دەردەهات بەڕاستی دەزانی. سارا سەرپێچیکردن لە یاسا لە بەرنامەیدا نەبوو، لەوانەکانیدا هەردەم چاک بوو. مامۆستەکانی دەیانوت زۆر باش پەروەردەکراوە، هەمیشە ئارامە، هەمیشە باشە و زۆر مەحبوبە. بەڵام هیچ کەس نەیدەزانی لە دڵی سارادا چی دەگوزەرێ. سارا هاوڕێی زۆر بوو، چونکە هەرچیەک ئەوان دەیانوت ئەو دەستەبەری دەکرد. تەنانەت کاتێکیش نەخۆش بوو بەو نەخۆشیەوە دەیکرد. هەر کەسێک داوای کۆمەکی لێ بکردایە وەڵامی ئەو حتمەن بەڵێ بوو. سارا لە خۆبردووی و خۆکوژی تێکەڵ کرده بوو. سارا هاوسەرگیری کرد و بوو بە خاوەنی 2 منداڵ. هەر کاتێک کەسێک هەواڵی دەپرسی دەیوت زۆر باشە، وەک دەریا ئارام و ڕووخۆش. سارا لەناو خێزاندا لە خزمەت هەموواندا بوو جگە لە خۆی، چونکە هیچ خواستێکی نەبوو، بەڵام کەس ئاگەی لە دڵی سارا نەبوو. شەوێک لە شەوە ساردەکانی زستان خەو نەچوە چاوی، نەیدەزانی چۆن ئەم بیرە هات بە مێشکیدا، تەنها دەیزانی نایەوێت چیتر زیندوو بێت، وەک کەسە نەخۆش و بەهیواکانی لێ هاتە بوو. کەواتە لەو کەسەی کە ئەوی هێنابوویە دنیا داوای کرد بیگەڕێتەوە بۆ دنیای پەسڵان. سروشێکی نرم و ئارام لە قوڵایی دەرونیەوە چپەی دەکرد، بڵێن نەخێر و بەهێز و پڕئومێد بە. لە بەیانی ئەو ڕۆژەوە سارا ئیدی دەیزانی کە بە دیاریکراوی پێویستە چی بکات. درێژەدان بە ژیانی تەنها بەو یەکوشەوە بەستە بوو. بەم جۆرە خۆشەویستەکانی بەو پەڕی حیرەتەوە لە سارایان دەبیست کە دەیوت نەخێر، نامەوێت ئەمە لەگەڵ دڵی من ناگونجێت، نەخێر قبوڵی ناکەم، ئەمە هەموو داخوازی من نییە، نەخێر ئەمە پەیوەندی بە تۆوەیە، گرفتی من نییە، نەخێر ئەم کاری تۆ ئازارم دەدات، ئازار چەشتن ئیتر شێوازی من نییە، نەخێر هیلاکەم دەمەوێت پشوو بدەم، نەخێر. باشە. ئەلبەت خێزانەکەی سارا یەکجار واقعیان وەرما بوو، هاوڕێکانی هەمویان سەراسیمە بوون، بەڵام سارا چیتر گۆڕا بوو و ئەو گۆڕانش لە چاوەکانیدا جیلوەی دەکرد. ئەو چیتر بەڕەهایی تەسلیمی کەس نەبوو، بەڵکو خۆی خاوەنی ئیرادە و بەتوانا بوو. ئەمڕۆ ئێستا سارا سەرەتا یەک مرۆڤە، پاشان هاوسەر و دایکێکی بەسۆز، چونکە ژیانی بەخۆیەوە پەیوەستە و بەس. ئەو توانای هەیە دەسەڵات خواز، ئامانجی هەیە، داخوازی هەیە و سەلیقەی تایبەتی خۆی، تەنانەت لە بانکیش پاشەکەوتی هەیە و لە کاتی دەنگداندا ئامادە سارا بە منداڵەکانی دەڵێت ئازیزانم ئەمە باشە پێکەوە تەبابن، بەڵام ئەگەر نەتوانن بڵێن نەخێر، هەرگیز گەشە ناکەن و هیچ کاتێک ناگەن بەوەی بیری لێ دەکەنەوە. من باش دەزانم جاروبار هەڵم، کەواتە تەنانەت ئەگەر بە من بڵێن نەخێر هێشتا خۆشم دەوێن. لە یاد مەکە ئێوە فریشتە خنجیلانەکانی منن، بەڵام دەبێت هونەری نەخێروتن فێر ببن. باشە، وابزانم ئەم بەسەرهاتە بەس بێت بۆ ئەوەی ئێوە بە شێوەیەکی زانستی و بەرجەستە لەمانەی ئەم هونەرە تێبگەن. ئێستا دوای بیستنی قسەکانی باربارە باز گوێ لەوتەیەکی زین العابدین دەگرین، ئەوان ڕاستپەردێکی تایبەتیان بۆ ئێمە هەیە سەبارەت بە ڕۆڵە نەوجەوانەکەمان. دەڵێت مەهێڵەن ڕۆڵە نەوجەوانەکەتان لەگەڵ 5 گروپدا هەمووشە و دۆستایەتی هەبێت. یەکەم لە درۆزن دوور بکەوێتەوە، چونکە ئەو وەک تراویلکەیەکە کە دوور بەنزین و نزیکت بە دوور ببورن، کە دوور بە نزیک و نزیکت بە دوور نیشان دەدات. دووەم لە گوناهکار و بێپەروا، چونکە ڕەنگە بە نرخی کەمتر لە پارویەک تۆ بفرۆشێت. سێەم لە ڕژد و چروک دوور بکەوێتەوە، چونکە ئەو تۆ لە پێویستیترین کاتەکانی ئاتاجیدا کۆمەکیت ناکات. چوارەم لە گەوج و گەمژە دوور بکەوێتەوە، چونکە لەو کاتەدا کە چاکەی تۆی دەوێت لە نەزانیدا زیانت پێدەگەێنێت. لە بێخزم و خوێش دوور بکەوێتەوە، چونکە کەسێک کە سیرەی ڕەحمی پچڕاندووە دەکەوێتە بەر نەفرەت و هەڕەشەی خوددا.
جوانە لوقمانی حەکیمیش ڕاستپەردەیەکیان هەیە و دەڵێن مەهێڵن ڕۆڵەکەتان هاونشینی و دۆستایەتی 5 گرۆپ بکات لەگەڵ گوناهکار چونکە ناپاکی لێ فێر دەبێت زمان پیس چونکە جنێ و فرۆشی لێ فێر دەبێت لەگەڵ بەدناو چونکە بەزووی ئەویش تۆمەتبار دەکرێت لەگەڵ بەدڕەوەش چونکە لە ڕەوشت خراپی ئەو پارێزراو نابێت لەگەڵ هەرزەگۆ چونکە لە برینی زمانی ئەو پارێزراو نابێت. پزیشکی دەرونی بەناوبانگی فەڕەنسی ژان پیاژە بڕوای وایە باشترین هاوڵی منداڵانە و جوانەکەی ئێوە خودی خۆتانن کەواتە بەردەوام هەوڵ بدەن پەیوەندیەکی قوڵ و گیانی بەگیانیتان لەگەڵ ڕۆڵەکەی خۆتان هەبێت. ئێستا گۆڕا دێرن بە وتەکانی نەوجوانێک کە بە تەواوی ڕوونە کە بەدەست تەنهاییەوە دەناڵێنێت. گوێ بگرن. هاوڕێ دڵسۆزەکەی من ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیەکی نوێ و کەموێنە ئاشنا بووم کە یەکسەر منی ناسی زۆر سیر بوو کە ئەو هەرچیەکم دەوت تێدەگەیشت گوێی بە کێشەکانم شل دەکرد گوێی لە خەونەکانم دەگرت پێکەوە لەبارەی ئەشک و ژیانەوە قسەمان کرد وا دیار بوو ئەویش ئەزمونێکی لەم چەشنەی هەبووە تەنانەت جارێکیش هەستم نەکرد دەربارەم داوەری بکات ئەو بە تەواوی دەیزانی چه هەستێکم هەیە وات هەز دەکرد بە تەواوەتی منی بەدڵە و هەروە هەموو ئەو کێشانەی کە دەست و پەنجەم لەگەڵ نەرم دەکردن ئەو بەبێ دەنگی لە قسەکانم دەگەیشت ئاتاجی بە قسەکردن نەبوو تەنها زۆر بە حوسەڵەوە گوێی دەگرت و لێم دوور نەدەکەوتەوە من دەمویست ئەو تێبگات کە ئەمە بەلای منەوە زۆر بەنرخە بەڵام کاتێک ویستم لە ئامێزی بگرم شتێک منی لەجێی خۆم دەرپەڕاند دەستەکانم درێژ کردەوە و ئەو لە خۆم نزیکتر بکەمەوە بۆم دەرکەوت هاوڕێ دڵسۆزەکەی من کەسێک نەبوو جگە لە ئاوێنەیەک دەزانی دێکێک لە هۆکارە گرنگەکانی هەستکردن بە تەنیایی ڕۆڵە نەوجوانەکەی ئێوە چییە؟ تکایە لە دێڕێکدا لە دەفتەری یادەوەریەکەتاندا کە پێشتر باسمان کرد دەفتەری یادەوەری دابنێن بینووسن. پێتان دەڵێن چییە؟ لاوازکردن و سووککردنی کەسێتی ئەوە. دەپرسیت مانای چییە؟ ئیمامی عەلی بەم جۆرە وەڵام دەداتەوە مۆچێریکردنی ڕۆڵەی نەوجەوان لە پێش چاوی خەڵک شتێک نییە جگەل لە سەرکۆنە و سەرزەنشتکردنی کە هیچ سوودێکی نییە جگە لە لاوازکردنی کەسێتی ئەو. پرسیارێکی گرنگ دێتە پێشەوە یەکێک لە یادەوەریە شیرینەکانی ئێوە لەگەڵ باوکو دایکتان چییە؟ میڵێن ئێمە دەیڵێن ئەو ساتانەی بە میهرەبانیەوە نەرمەدەستێکیان هێنا بە سەر و سیمای ئێوەدا وەڕێک هەر لەبەر ئەمەیە کە هارولد بلومفیلد دەڵێت بەرکەوتنێکی سادە بەهای هەزاران وشەی هەیە. بەڵام وەک هەمیشە ئیمامی عەلی دووپاتی دەکاتەوە کە منداڵەکانتان فێر بکەن هەندێک لە شتەکان کەمەکەشیان هەر زۆرە 6 شت هەن کە کەمەکەشی هەر زۆرە ئاگر هەژاری نەخۆشی دوژمن خەو گوناه و چەند باشە کە ئێمەش ئەم پەیامەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بە منداڵەکانمان بگەێنین نرخی 4 شت پێش لە دەستدانیان بزانن تەندروستی بەر لە نەخۆشی گەنجەتی بەر لە پیری سامان بەر لە هەژاری ژیان بەر لە مردن. باشە وەک ئەوەی کە زانینی ئەم بابەتانە بۆ خودی خۆشمان خراپ نییە بەڵام جوانە کە بزانین جری کارتەر ئێسکات 10 فەرمان بە کوڕەکەی ڕادەگەێنێت و دەڵێت فەرمانی یەکەم تۆ دەبیتە خاوەنی جەستەیەک ڕاوەکەی بەم شێوەیە ڕەنگە ئەوت خۆش بێت یان ڕقت لێی بێت بەڵام لە هەموو ئەو ماوەی کە زیندگی دەکەیت هی تۆ دەبێت. فەرمانی دووەم تۆ چەند وانەیەک فێر دەبیت ڕاوەکەی ئەمەیە تۆ لە قوتابخانەیەکی نافەرمی 24 سەعاتە بە ناوی ژیان ناونووسیت کردووە و هەموو ڕۆژێک لەم قوتابخانەیەدا دەرفەتت هەیە وانە گەلێک بخوێنیت ئەگەری هەیە تۆ ئەوانە فێر بیت و یاخود وای دابنیت هەموو ئەو وانانە ناپەیوەندیدار و گەمژانن. فەرمانی سێم هەڵە لە گۆڕێدا نییە تەنها وانە گەلێکن و بەس ڕاوەکەی بەم شێوەیە گەشە و پێگەیشتن پرۆسێسی ئەزمون و هەڵەیە جرباندنی ئەزمونە بەشکست کۆتایی هاتووەکان بە ئەندازەی ئەزمونە بە سوود و ئەرێنیەکان بەشێکن لەم پرۆسەیە. فەرمانی چوارەم هەروانەیەک هێندە دووبارە دەکرێتەوە تا فێر دەبیت. ڕاوەکەی بە درێژایی قوتابخانە نافەرمیەکە کە ژیانە هەروانەیەک بە شێوازی جۆراوجۆر بە ئێوە دەوترێتەوە تاوەکو فێری ببن کاتێک فێری بوون دەتوانیت بچیتە سەروەختی وانە نوێیەکانەوە. فەرمانی پێنجەم فێربوونی وانەکان کۆتایی نییە هیچ بەشێک لە ژیان بوونی نییە کە نەتوانی دوانەیەکی لێ فێر ببیت ئەگەر زیندوو بیت وانە بۆ فێربوون هەمیشە بوونی هەیە. فەرمانی شەشەم ئەوێ لە ئێرە باشتر نییە
کاتێک ئەوەی ئێوە ببێتە ئێرە هەمدیز ئەوەیەکی تر بوونی دەبێت کە بەڕای ئێوە لە ئێرە باشتر بێت. فەرمانی حەوتەم: ئەوانی تر تەنها ئاوێنەی تۆن. ئێوە ناتوانن شتێک لەبارەی کەسێکی ترەوە خۆشتان بوێت یان لی بێزار بن مەگەر ئەمەی ئەو شتە ڕەنگدانەوەی ئەوە بێت کە لەمەڕ خۆتان خۆشتان دەوێت یان لی بێزار بن. فەرمانی هەشتەم: ئەمەی کە لە ژیانی خۆت چ بەهرەیەک دەبیت بە خۆتانەوە پەیوەستە. ئێوە هەموو سەرچاوەکان و کەرەستە پەیوەستەکانتان لەبەردەستایە، چی بەوانە دەکەیت پەیوەندی بە خۆتانەوە هەیە، هەڵبژاردن بۆ ئێوەیە. فەرمانی نۆهەم: وەڵامەکانی ئێوە لە دەروونتاندایە. وەڵامی پرسیارەکانی ژیانی ئێوە لە دەرونی خۆتاندایە، ئەوەی دەبێت ئەنجامی بدەن نیگاکردن و گوێگرتن و متمانەکردنە و بەس. فەرمانی دەیەم: تۆ هەموو ئەمانە لەبیر دەکەیت. ئیمامی عەلی وێڕای ئەوەی بڕوای وایە کە دەبێت دان بە خۆداگرتن فێری منداڵەکانمان بکەین، لە پێناسەی سەبر و خۆڕاگریدا دەڵێت سەبرکردن دوو جۆرە: سەبر لەسەر شتێک کە خۆشت دەوێت، سەبر لەسەر شتێک کە خۆشت ناوێت. بەڵام جوانە کە لوقمانی حەکیم بە کوڕەکەی دەڵێت دوو دڵت هەبێت. گوێ بگرن: کوڕی خۆم، دوو دڵت لە سینەدا هەبێت، یەکێک لێوڕێژ لە خۆشەویستی خوددا کە هیچ کەم تەرخەمیەک نەنوێنێ، یەکێک لێوان لێو لە هیوا تاوەکو بەهۆی شکستەوە جێنەمێنێت و دەستبەرداری هەوڵدان نەبیت. بەڵام دەیڤد ئال وودرفۆرد ڕامان دەستپێرێت بەم جۆرە ڕۆڵەکەی خۆمان فێر بکەین. ڕۆڵەکانتان فێر بکەن کە ناتوانن بەسەر دنیای دەوروبەری خۆیاندا زاڵ بن، بەڵکو ئەوان تەنها خاوەنی ڕۆحی خۆیانن. ڕۆڵەکانتان فێر بکەن لە کەسێک کە باشترە بێزار مەبە، بەڵکو لە خودی بێزاری بێزار بە. ڕۆڵەکانتان فێر بکەن چێژ لە کۆمەکیکردنی ئەوانی تردا شاراوەیە و نەکبەتیش لە سەرکوتکردنی ئەوانی تردا. ڕۆڵەکانتان فێر بکەن بەهای ژیان بەو ساڵانە نییە کە بە پاشەکەوتکردنی سەروەت و سامان تێپەڕیوە، بەڵکو بەو ساتانەیە کە تاگ خۆی وەقفی عەقڵ، عەشق، سڕینی ئەسرینەکان و لە مسکردنی دڵەکان دەکات. ڕۆڵەکانتان فێر بکەن جوانی مرۆڤەکان نەک بە چاوەکان بە دڵەکان دەبینرێن. لە پشت هەر دەردێکەوە وانێکی شاراوەیە کە دەبێت فێری ببیت. کاتێک ڕۆڵەکەی ئێوە بەم ئامانجانە ئاشنا دەبن و شارەزا دەبن لە هونەری بەکارهێنانیان لە ژیاندا، ئیدی ئەوان منداڵ نین. ئەوان بە بەهرەگەلێک هەژمار دەکرێن بۆ کەسانێک کە بیان ناسن و سمبولگەلێکی بەهادارن بۆ من و ئێوە و هەموو جیهان. زین العابدین دەڵێت مافی ڕۆڵەکەت ئەمەیە کە ئەو بەشێک دەبێت لە وجودی تۆ و بە پارچێک لە درەختی بوونی تۆ هەژمار دەکرێت لەم جیهانەدا. چاکە و خراپەی ئەو بە تۆ پەیوەست دەبێت و تۆش سەبارەت بەوەی دەرهەق بە ئەو بەرپرسیارەتیت قبول کردووە لە پرسینەوەت لەگەڵدا دەکرێت. خانمی پامێلا و ئەوال ئێستار بە کوڕە نەوجەوانەکەی خۆی دەڵێت کوڕم بگە بەلووتکەی بێسنووری، چونکە ئەستێرەکان لە ڕۆحی تۆدا شاراون. لە ناخی دڵەوە بخوازە، چونکە هەر ئارەزوویەک تەنها هەنگاوێک لە پێش ئامانجەوە قەراری گرتووە. دیسان دەچینەوە خزمەت وتەکانی لوقمانی حەکیم بۆ کوڕەکەی کە دەڵێت کوڕی شیرینم، مرۆڤ سێ بەشە: ماڵی خوددا کە گیانە و بۆ لای حەق دەگەڕێتەوە، ماڵی خۆی کە زانستە و بەهرەی لێوەردەگرێت، ماڵی کرم کە لاشەیە و کرم لێی بەهرەمەند دەبێت. ئێستا گوێ لە وتەکانی ئەبراهام لینکۆڵن سەرکۆماری پێشووی ئەمریکا دەگرین کە بە کوڕەکەی دەڵێت لەم دنیا خەمهێنەرەی ئێمەدا خەمڕوو لە هەموو کەسێک دەکات و زۆربەی کاتەکان بە ئازارێکی زۆرەوە دێت. ئاسایشی تەواو مەحاڵە مەگەر بە تێپەڕبوونی کات. هەنووکە ناتوانیت باوەڕ بکەیت کە زەمانێکی تر هەستێکی باشترت دەبێت. بەڵام ئەم باوەڕ نەکردنە حەقیقەتی نییە. بێگومان دیسان شادومان دەبیتەوە. زانینی ئەم ڕازە و باوەڕهێنان بە حەقیقەتەکەی بێگومان لە ئازاری تۆ کەم دەکاتەوە. من هێندە ئەزمونم هەبووە کە ئەم قسانە بکەم. بەبێ هیچ قسەیەک گوێ لەم بابەتە بگرن. کوڕی شیرینم، لە خۆتەوە گۆڕانکاری دەست پێ بکە. وتەکانی خوارەوە لەسەر کێلی مەزاری قەشەیەکی بەریتانیا لە کڵێسەی وێست مینستی نووسراوە. کاتێک لاو و ئازاد دەبووم بۆ چوونەکانم سنوورێکیان نەبوو، خەونی گۆڕینی جیهان کەڵکەڵەی سرم بوو.
کاتێک گەورەتر و ئاقڵتر بووم تێگەیشتم کە جیهان ناگۆڕدرێت لەم ڕووەوە بۆ چوونم سنووردار کرد و بڕیارمدا تەنها وڵاتەکەی خۆم بگۆڕم. بەڵام ئەویش وا دەهاتە بەرچاو کە گۆڕان قبوڵی ناکات. ئەو دەمەی گەیشتمە کۆتایی میان ساڵی لە دوایین هەوڵی ناومێدانمدا هاتمە سەر ئەوەی کە تەنها خێزانەکەم کەسانێک کە لە منەوە نزیکترن بگۆڕم. بەڵام بەداخەوە هەوڵەکەم سەبارەت بە ئەوانیش کاریگەریەکی ئەو تۆی نەبوو. وەلی ئێستا کە لەسەر جێگەی مرگ گیرساومەتەوە لەپڕ بووم دەرکەوتووە، ئەگەر سەرەتا گۆڕانکاریم لە خۆمدا بکردایە پێدەچوو سەرکەوتنم بەدەست بهێنایە لە گۆڕینی خێزانەکەمدا و دوای ئەو ڕەنگ بوو وڵاتەکەم بگۆڕایە و کێ دەزانێت ڕەنگە بمتوانیە جیهانیش بگۆڕم. ئێستا دەمانەوێت لە تاقانە ڕێگای باشژیانکردنەوە بۆتان بدوین. بەڕێوەبردننی هەست تاکە ڕێگای باشژیانە. باوکو دایکی هێژە، ئایا ئێوە دەزانن بەڕێوەبردننی هەست واتای چییە؟ تکایە بە خۆتان لە دێڕێکدا بینووسن. پێتان دەڵێن بەڕێوەبردننی هەست یەکێکە لە گرنگترین مەسەلەکان کە دەروونناسانی جیهان بەم دواییانە باسییان لێوە کرد. ئێمەش دیسان نامانەوێت دووبارە کراوەکان دووبارە بکەینەوە، بەڵام تکامان ئەوەیە کە بابەتی بەڕێوەبردننی هەست لە کتێبی تکایە مەبنەمەڕدا بخوێننەوە، چونکە تەنها بە ئاگاداربوون لەم مەسەلەیە کە ئێوە دەتوانن ئەم بابەتە گرنگە بەڕۆڵەکانتان بگەێنن. دووبارەی دەکەینەوە. بەڕێوەبردننی هەست باسێکی یەکجار گرنگە لە پێناو کەسێتی مرۆڤدا. دوای خوێندنەوەی ئێوە و شارەزابوونتان لە بەڕێوەبردننی هەست تەنها ئەم مەسەلە گرنگە بەبیرجێنینەوە. هەرگیز هەستی منداڵەکانتان سەرکوت مەکەن. هەستگەلێکی وەک تووڕەیی، خۆشی و شادی و منداڵەکەتان فێر بکەن کە خۆی کارگێڕی هەستەکانی خۆی بکات و دووبارەی دەکەینەوە دەفتەری بیرەوەری باشترین شێوازە. هەر جۆرە کەپتکردنێکی هەستەکان لە نەوجەوانیدا دەبێتە مایی دژەباویەکی مەزن لە گەورەی ئەودا. باوکو دایکی هێژە، ئێستا دەمانەوێت ئێوە ببین بۆ زیندان و گوێ لە قسەکانی گەنجێکی 20 ساڵان بگرین کە بەهۆی بێئاگایی باوکو دایکەوە دەبێت ساڵهای ساڵ لە زینداندا بمێنێتەوە. دەقێک کە ئێوە بە ناونیشانی بابە دایە ئێوە تاوانبارن دەخوێنینەوە کورتی دۆسی ئەم نەوجەوانەیە کە بەم جۆرە بۆمان نووسیوەتەوە. ئەنجامی ژیانێکی بابردوو کەواتە بە وردێکی قوڵەوە گوێ بگرن. باوکە دایکە ئێوە تاوانبارن. ئەو ڕۆژە من سەیری تۆم کرد بەڵام تۆ نەبوویت. ئەو ڕۆژە من زەردەخەنەم بۆ تۆ کرد بەڵام تۆ نەتبینی. ئەو ڕۆژە دەمویست دان بە گوناهی بێئاگایی خۆمدا بنێم لە بەردەمی تۆدا بەڵام تۆ دەدوێت کە نمرەی باش تەنها 100%. ئەو ڕۆژە کتێبێکت بۆ کڕیم بەڵام من پێم خۆش بوو تۆ بۆم بخوێنیتەوە بەڵام تۆ نەبوویت نەتخوێندەوە. ئەو ڕۆژە کە بەرکەوتنی میهرەبانی تێگەیشتم پێم خۆش بوو لە پاڵ تۆدا خەو بمباتەوە بەڵام تۆ وتت کە من گەورە بووم. ئەو ڕۆژە دەمویست لەبەری قوتابخانە نوێیەکەم قسە بکەم، تۆ دەمت پڕ کردم لە خواردن و نەتدەزانی کە ڕۆحی من چەند تینوی حەزوری تۆیە. ساڵانێک تێپەڕین ئەو شەوە دەمویست لە مەڕ یەکەمین نیگایە کە دڵمی هەژاند بۆت بدوێم بەڵام تۆ چاوە دەبڕی بۆ تەلەڤیزیۆن و وتت شەرم ناکەیت بەم ناوەختە دەیتەوە وا دەزانیت بوویت بە پیاو. ئەو شەوە دەمویست کە لەمەڕ ئەشق و شەو و ئەشک و شکست بۆت بدوێم بەڵام تۆ لە کاتێکدا بە تەلەفۆن قسەت دەکرد وتت خواردنەکەتم لەسەر تەباخەکە داناوە. ئەو شەوە تۆ تێن نەگەیشتیت کە کوڕەکەت گەورە بووە، ڕۆحی ئەو برسی و تینووە بەڵام تۆ نەبوویت نەتبینی تێنەگەیشتی. و ئەو شەوەی کە ڕەنگی پڕیوی من هەواڵێکی ترسناکی بە تۆدا تۆ هەراسان و بەدەم گریانە وتت من کە درێغیم نەکردبوو لە نان و پۆشاک و خۆراکی تۆ. دایکە باوکە ئێوە هەرگیز دەرکتان بەوە نەکرد کە ڕۆحی من بە درێژایی ساڵانی منداڵیم هەر وەک لاشەم بەڵکو زیاتر لەوە پێویستی بە خۆراکی حەزوری ئێوە هەبوو. بەڵام ئێوە نەبوون نەتان بینی تێن نەگەیشتن و ئێستا کە شەو ڕەشماڵی ڕەشی خۆی بەسەر ژیانمدا کێشاوە ئەم وردە بێ ئاوەزەی ئێوە گەورە بووە باڵای کردووە بەڵام هێشتا ئاتاجی بیستن و بوون و بینین و حزوری ئێوەیە. و هەنووکە بە شەرمەوە لە بەرامبەر مێزی دادوەردا وەک تاوانبار ڕاوەستاوم و منداڵێک لەناو دڵمدا هاوار دەکات. باوکە دایکە ئێوە تاوانبارن. باشە هیوادارم کە ئێوە لە ڕیزی تاوانبارەکاندا نەبن. ئێستا گوێ لە وتەکانی میکس ئارمان دەگرین کە لە چوارچەوەی پەندەکانی ژیان بەڕۆڵەکەی دەڵێت. کوڕی خۆم بە نەرمیەوە بڕۆ ناو قەرەباڵغی و پەلەکردنەکان و لێیادت بێت کە لە بێدەنگیدا چه ئارامیەک شاراوەیە تا ئەوجەی کە دەتوانی بەبێ خۆ بەدەستەوەدان و پەیوەندێکی باشت لەگەڵ خەڵکان هەبێت حەقیقەت بە ئارامی و لەسەر خۆ بەڕوونی بەیان بکە.
گوێ لە کەسانی تر بگرە، تەنانەت ئەگەر نەزان و کاڵفام بن، ئەوانیش بەسەرهاتی خۆیان هەیە. ئەگەر خۆت بە ئەوانی تر بەراورد بکەیت ڕەنگە خەمباریان مەغرور بیت. گوێ لە کردەوەی ئەوانی تر بگرە، نەک قسەکانیان. خۆت لە کەسانی جڵف و شەڕاشۆ بپارێزە، ئەوان هۆکاری ئازاردانی ڕۆحی تۆن. چێژ لە پیشەکەت وەربگرە هەر چەندە کەسا دەبێت. لە مامەڵی داراییدا یەدەگ و وریایی بەخەرج بدە، چونکە دنیا پڕ لە فڕوفێڵە، بەڵام مەهێڵە ئەم مەسەلەیە چاوت لە ئاست شەرەفمەندیدا بخات. خۆت بە، هەرگیز تەزاهور بە خۆشەویستی مەکە، سەبارەت بە عەشق بەدبین مەبە. بەڕووخۆشی پەندی ئەو ساڵانی کە شکۆمەندانە لە بەرامبەر تۆدا سەریان نەوی کردووە قبول بکە، وزەی ڕۆحت گەشە پێ بدە تاوەکو لە بەرامبەر نەهامەتیە کتوپڕەکاندا بتپارێزێت. تۆ کوڕی وجودی، تەنیانیت و هەمیشە خوددا لەگەڵ تۆدایە. تۆ لە درەخت و ئەستێرەکان کەمتر نیت، هەر بۆیە لەگەڵ خوددا لە ئاشتیدا بە. بە هەموو کەڵکەڵەکانی ڕۆژانەوە هەوڵ بدە چەند ساتێک بە گفتوگۆوە لەگەڵ ئەودا بنیشیت. دنیا بەبوونی هەموو فریوەکانی، زەحمت و خۆنە بە بارچووەکانی دنیایەکی قەشەنگە. شادومان بە و چێژ وەربگرە. وە لە یادت بێت کە دروستکردنی مرۆڤ سێ ئامان زیاتری نییە: بەختەوەری، عەقلانیەت، ئەفراندن. پرسیارێکی جوان دێتە پێشەوە: چۆن نیگاکردن فێری منداڵەکەمان بکەین؟ بەبێ هیچ پێشەکیەک گوێ لەم بەسەرهاتە بگرن. بەسەرهاتی دایکێکی دانا. دایکێک لەگەڵ منداڵەکانیدا لە کەنار دەروازەی شار دەژیا. ڕۆژێک ڕێبوارێک لە دەروازەی شار نزیک بوویەوە و لە دایکی منداڵەکانی پرسی: خەڵکی ئەم شارە بە چ شێوەیەکەن؟ دایکی منداڵەکان لە وەڵام داوتی: خەڵکی ئەو شاری کە توی لێوە دەیت بە چ شێوەیەک بوون؟ ڕێبوارەکەوتی: ترسناک، قەڵب، متمانە پێنەکرا و نەفرەت ئەنگێز. دایکەکەوتی: کەواتە ئەگەر وابێت خەڵکی ئێرەشت بە هەمان شێوە دێتە بەرچاو. چەند ڕۆژێک دواتر ڕێبوارێکی تر گەیشتە ئەوێ و هەمان پرسیاری لە دایکی منداڵەکان کرد. ڕێبوار وتی ئەوان خەڵکانێکی باش، پاک و ڕازگۆ دڵسۆز بوون. دایکی منداڵەکان وتی: کەواتە خەڵکی ئەم شارەش لە پێش چاوت بە هەمان شێوە دەبن. ئەکێک لە منداڵەکانی ژنەکە مرد منداڵێکی 16 ساڵان بوو، بە سەرسامیەوە لە هۆکاری وەڵامەکەی دایکی پرسی. دایکی وتی: کوڕم، مرۆڤ هەمیشە لە ناخی خۆیەوە سەیری ئەوانی تر دەکات. کەواتە ئەگەر دەتەوێت ئەوانی تر بە چاک ببینی، سەرەتا خۆت بە چاک ببینە. ئەگەر دەتەوێت ئەوانی ترت خۆش بوێت، سەرەتا خۆت خۆش بوێت. بەڵام پاتی هانسن بڕوای وایە کە دەبێت ئازایەتی و ڕیسکردن فێری ڕۆڵە نەوجەوانەکانی خۆمان بکەین و لە فۆرمی داستانێکدا بۆمان دەگەڕێتەوە. بەسەرهاتی دوو تۆ لە تەنیشتێکدا لە زەویەکی بە پیتی بەهاریدا جێی خۆیان گرت. یەکێک لەو دوو دەنکەتەوە وتی: من دەمەوێت گەشە بکەم، من دەمەوێت ڕەگۆڕیشی خۆم بۆ قوڵایی خاکی ژێری خۆم بنێرم و چرۆکانم لە خاک بهێنمە دەرەوە و بەڕاستەری خۆمەوە دەیان بنێم. من دەمەوێت غونچە ناسکەکانم وەک بەیداخەکان واڵا بکەم و مزگەنی هاتنی بەهار ڕابگەێنم. من دەمەوێت گەرمی هەتاو لەسەر ڕوخسارم و بەخششی شەونمی بەیان لەسەر پەڕەی گوڵەکانم هەست پێ بکەم. وەم شێوەیە ئەو گەشەی کرد. تۆوەکەی تروتی: من دەترسم ئەگەر ڕەگۆڕیشم ڕەوانەی زەوی ژێر خۆم بکەم، ئەو دەمە لە تاریکیدا ڕوبەڕووی چی دەبمەوە؟ ئەگەر ڕێگەی خۆم بەناو خاکی دژواری بانسەرمدا بکەمەوە، ڕەنگە چرۆناسکەکانم زایە ببن. چ سوودێکی هەیە ئەگەر بهێڵم غونچەکانم بکرێنەوە و مێرولەیەک بیان خوات و ئەگەر لەسەر ئەو بمشکۆفەکانم بکەمەوە؟ ئەگەری هەیە منداڵێک لە زەوی هەڵم بکەنێت؟ نەخێر، بۆ من وا زۆر باشترەکەدان بە خۆمدا بگرم تا ئەو دەمەی لە ئاسایشی تەواو بەهرەمان دەبم. بۆ بەم شێوەیە ئەو لە چاوەڕوانیدا مایەوە. مامرێک کە لە سپێدێکی بەهاریدا چینەی دەکرد، دەنکەتەوە چاوەڕوانەکەی دۆزیەوە و خواردی. ئەنجامەکەی بەم شێوەیە: کەسانێک کە لە قبولکردنی مەترسی و گەشەکردنی خۆیان دەبێرن لە گەروی ژیاندا قوتە درێن. باشە، ئێمە تا ئێرە هەمووی خۆمان قسەمان کرد تا ڕۆڵەکەمان بیبیستێت. ئێستا خراپنی ئێمەش نەختە گوێ لە قسەی ڕۆڵەکەمان بگرین، تکایە بە بێدەنگی تەواو سەرنجی وردەوە گوێ بگرن. باوکە، دایکە، تکایە گوێ بگرن. کاتێک لە ئێوە دەخوازم گوێ لە قسەکانم بگرن، مۆچیاریکردن دەست پێ دەکەن کە ئەوەی ئێمە ویستمان ئەنجامت نەداوە. کاتێک لە ئێوە دەخوازم گوێ لە قسەکانم بگرن، ئێوە دەست دەکەن بەهێنانەوەی 1001 بەڵگە کە من نەبێت هەستێکی لەم چەشنم هەبێت و هەستەکانی من ژێر پێ دەخەن. کاتێک لە ئێوە دەخوازم گوێ لە قسەکانم بگرن، ئێوە وا دەزانن بۆ چارەسەری کێشەکەی من دەبێت دەست بەجێ کارێک بکەن.
باوکە دایکە تکایە گوێ بگرن تەنها شتێک کە من دەمەوێت ئەوەیە کە گوێ بگرن شتێک مەڵێن کارێک مەکەن تەنها گوێ شلکەن کاتێک دەمەوێت لەمەڕ هاروهاجیەکانم لەگەڵ ئێوە گفتوگۆ بکەم یەکسەر منداڵەکانی تر لەگەڵ من بەراورد مەکەن منداڵانێک کە وەک مەڕ خەڵەفا و بێدەنگن کاتێک دەمەوێت لەبارەی یەکەم پێکدادانم لە پۆلدا بۆ ئێوە بدوێم یەکسەر هەڕەشەی ئەوەم لێ دەکەن بەیانی دێن بۆ قوتابخانە مەگەر منداڵی ئێمە شەڕ دەکات کاتێک دەمەوێت لەبارەی یەکەمین نیگایە کە دڵمی لەرزاندووە بۆتان بدوێم ڕەنگە لە ڕووتان دەبڕێت و دەدەن بەسەر دەستی خۆتاندا لەبارەی زیانەکانی ئایدزەوە وتارەدەن کاتێک دەمەوێت بڵێم کە چ چێژێکی هەیە ماوەیە گوێ لە میوزیک بگرم یەکسەر دەڵێن ئەم جۆرە میوزیکە عاقیبەتەکەی شێتیە کاتێک حەز دەکەم قژم بە هەر شەیەک لەوانی تر جیاواز بێش دەست بەجێ دەڵێن ئێمە لە تەمەنی تۆدا بووین ستایلی قژمان هەروەک ئێستامان بوو نازانن کە من ئەلبومی وێنەکانتانم چەندین جار بینیوە کە هەروەک ئەکتەر و هونەرپیشەکان قشتان ئارایش کردووە کاتێک دەمەوێت بڵم ستایلی جلپۆشینی من تەواو لە ئێوە جیاوازە هەم دیس ئەفسانەم بۆ دەگەڕنەوە کە ئێمە لە تەمەنی تۆدا بووین هەروەک ئێستا جلمان دەپۆشی و هێشتا نازانم کە هەموو وێنەکانی ئێوە لە زەینمدایە و بەخۆم دەڵێم درۆزن ڕوڕەشی بارەگەی خودایە کاتێک دەمەوێت لەبارەی هۆکاری خۆگرتن بە جگەرە و ئەوانی ترەوە پرسیار بکەم بە دەستە پاچەی دەڵێن ئەسڵەن هەر قسەی لێ مەکە مەگەر تۆ گەڕاڵیت هەر ناهێڵن قسە بکەم کەواتە من ئەزموونی تاڵی یەکەمین پێکدادان یەکەمین قۆپی لە تاقیکردنەوە یەکەمین نەفەسی جگەرە و ئەزموونی ناسک و لە یاد نەچوونەوە یەکەمین عاشق بوونم بە کێ بڵێم بیکەن لە ڕێی خوددا لاپەڕی ڕووداوەکانی ڕۆژناوە بەڕووی مندا مەدەن تەنها چەند ساتێک بێدەنگ بن مۆچیاری دەکرێت لە ڕاوێژکارانی دەروونزانیش وەربگیرێت و تەنانەت خۆشم دەتوانم مۆچیاری خۆم بکەم باوەڕ بکەن بێتوانە نیم ڕەنگە ناومێد و ڕاڕابم بەڵام بێتوانە نیم کاتێک کارێکم بۆ دەکەن کە خۆم دەتوانم و بەنیازم کە خۆم ئەنجامی بدەم کۆمەکی ترس و ناکارەی منتان کردووە بەڵام ئەگەر ئەم حەقیقەتە سادە قبول بکەن کە هەستەکانی من هەستەکانی منن هەر ئەمە هەر قەدەرێک کە نالۆژیکیش بن ئەو دەمە دەتوانم دەست لە قایلکردنی ئێوە هەڵبگرم و بکەومە دەرکردنی ئەم گرنگیە کە لە پشت هەستە نالۆژیکیەکانەوە چ شتێک بوونی هەیە و کاتێک ئەم مەسەلەیە ڕوون بوویەوە وەڵامەکان دەردەکەون و من پێویستم بە مۆچیاری نابێت هەستە نالۆژیکیەکان وەختێک ماناوەردەگرن کە دەرک بەوە دەکەین کە لە پشت ئەوانەوە چ شتێک بوونی هەیە هەر لەبەر ئەمەیە کە نزاکان جاروبار بۆ هەندێک لە کەسەکان کاریگەریان دەبێت چونکە خوددا بێدەنگە هەڵەشە نییە مۆچیاری ناکات یان هەوڵ نادات یەکسەر دۆخەکە ئاسایی بکاتەوە خوددا تەنها گوێ دەگرێت و دەهێڵێت خۆت دەرەقەتی کارەکانت بێت و لە کۆتاییدا دەڵێت هەڵەکردن کارێکی مرۆییە بەڵام دووبارەکردنەوەی کارێکی حەیوانیە باوکە دایکە تکایە گوێ بگرن و تەنها ببیستن و ئەگەر ویستت قسە بکەیت چەند خولەکێک خۆت بگرە تا نۆرە دێت ئەو دەمە من گوێ لە تۆ دەگرم باشە ئێستا کە قسەی ڕۆڵەکەمان تەواو بووە ئەمەش بڵێن کە منداڵی ساڵح و باش هەبوون ئەویش بۆ خۆی بەخششێکە چ لەم جیهانەدا و چ لە جیهانەکەی تریشدا بەڕێ دەکەوین بۆ چیرۆکێکی تر چیرۆکی منداڵێکی ساڵح ڕۆژێک ئیسا بە تەنیشت گۆڕێکدا تێدا پەڕی کە هەستی کرد خاوەنی ئەو گۆڕە بەتوندی لە ئازار و مەینەتدا دەکلێتەوە ساڵی دواتر بە تەنیشت هەمان گۆڕدا تێپەڕی بینی خاوەنی گۆڕەکە سزا و ئازارەکەی لە کۆڵ بۆتەوە پرسیاری لە خوددا کرد و لە هۆکارەکەی پرسی وەڵام درایەوە کە ئەی پێغەمبەری خوددا خاوەنی گۆڕەکە کوڕێکی چاکی لە دوای خۆی بەجێ هێشتە بوو کە ئەو لە ماوەیەدا باڵغ بوو و چەندین کاری چاکەی ئەنجامدا و بەم هۆیەوە ئێمە باوکی ئەومان لەبەر ئەو کارە چاکانی کە کوڕەکەی کردێتی بەخشیوە نووسەر بە لە بەرچاوگرتنی بەسەرهاتەکە دەڵێت بێگومان منداڵەکانی ئێمە درێژە پێدەری ئێمن ئیمامی عەلی لە نامەیەکدا بۆ حەسەنی کوڕی دەڵێت دڵی نەوجەوان وەک زەویەکی خاڵی بێدار و درەخت وایە هەر تۆوێکی تێدا بچنرێت قبوڵی دەکات و لە خۆیدا پەروەردەی دەکات و لەبەر ئەمە من لە سەرەتای نەوجەوانێتیەوە دەستم کرد بە پەروەردەی تۆ بەر لەوەی گەورە ببیت و دڵت ڕەق بێت ئێستا لە سۆنگەی وتەکانی ئیمامی عەلیەوە ئاوەڕ لە یەکێک لە ناباویەکانی کەسێتی بە ناوی تەمبەڵی دەدەینەوە نووسەر دەڵێت تەمبەڵ یەکێکە لە تایبەتمەندیەکانی کەسێتی هەر چاکێک کە بەهۆی شلگێری باڵکودایک ئەم کێماسیە ئەخلاقیە لە وجودی منداڵدا ڕەگدا دەکوتێت و بەدامەزراوەیی دەبێت و دواتر نیشانەگەلێکی هاوشەوەی خوپیەوە گرتنی دەبێت ئیمامی عەلی تەمبەڵی بە کێماسێکی گرنگی کەسێتی دەزانێت و دەڵێت تەمبەڵی کلیلی نەهامەتی و بەدبەختیەکانە
خۆخستنە باوەشی تەمبەڵی دوورکەوتنەوەیە لە بەختەوەری و خۆشبەختی. ژان پیاژە وتەکەی ئیمامی عەلی دەسەلمێنێت و دەڵێت بۆ ڕیشەی تەمبەڵی لە گەورەییدا پێویستە لە غەفڵەت و بێئاگایی باوک و دایک لە قۆناغی منداڵیدا بگەڕێیت. محەممەدی باقر بڕوای وایە خراپترین بەندەکانی خوددا ئەو کەسانن کە شەوان هەروەک مردارەوە بوویەک لە پێخەفەکەیاندا خەوتون و ڕۆژانیش بە بەتاڵی و تەمباڵی دەگوزارێنن. ئێستا دەگەینە سەر کۆبوونەوەی خێزانی، تکایە سەرسام مەبن. بێگومان وا دەزانن کە دەستەواژەی کۆبوونەوە تەنها لە فەرمانگەکاندا بەکاردەهێنرێت، بەڵام لە ڕاستیدا بەم جۆرە نییە. بێگومان پرسیار دەکەن کۆبوونەوەی خێزانی چییە؟ ئێمە کارنامەی کۆبوونەوەکەتان بۆ دەڵێین. بەشدارانی کۆبوونەوە هەموو ئەندامانی خێزانن. کاتی کۆبوونەوە دوای نانی ئێوارە یان نیوەڕۆ یان پێش ئەوە. مەرجەکانی کۆبوونەوە کوژاندنەوەی رادیۆ و تەلەڤیزیۆنە. کارنامەی کۆبوونەوەکە قسەکردنی ئازادانەیە بۆ هەریەک لە ئەندامانی خێزان و ڕەخنەگرتن لە تایبەتمەندیەکانی کەسێتی تاکەکانی خێزان لەلایەن یەکترەوە. بەروەری کۆبوونەوەکە 2 مانگ جارێک. ئێستا کۆبوونەوە دەستی پێکردووە تکایە بێدەنگ بن و تەنها گوێ بگرن. باوک زۆربەی جار وەک سەرۆکی کۆبوونەوەکە قسەکردن دەست پێ دەکات. باشە، بە سڵاوکردن کێکێک لە ناوەکانی خوددا کۆبوونەوەکە دەست پێ دەکەین. لەم دانیشتەدا وەک دانیشتەکانی پێشوو بابەتەکە لە یەک بەیەکی ئەندامانی خێزانەوە دەست پێ دەکەین، سەرەتا ڕەخنە لە من. باشە، کچەکەم فەرموون، ئێوە چ ڕەخنەیەکتان لە من هەیە و چ خەسڵەتێکی ئەخلاقی من پەسەند دەکەن و کام تایبەتمەندی من پەسەند ناکەن؟ تەنها تکام ئەوەیە ڕوون و ڕاشکاوانە قسە بکەن، چونکە لەم دانیشتەدا گەورەتر و بچووکترمان نییە و هەموو پێکەوە دۆستین. دەستی بە قسەکردن کردو و دەڵێت باوکە گیان، ئێوە زۆربەی ئەخلاقەکانتان جوانە، بەڵام جاروبار زۆر خێرا تووڕە دەبیت. ئێستا کوڕم ئێوە فەرموون، کوڕیش قسەی خۆی دەکات. ئێستا هاوسەرە باشەکەم، ئێوە فەرموون خەڵە لاوازەکانی من چییە؟ خانمیش باز دەکات و دەڵێت. باوک دیسان دەڵێت باشە، من دەگەمە و ئەنجامەی خاوەن ئەم خەسڵەتە ناباشانم، زوو هەڵدەچم، پرتەوبۆڵە دەکەم و هەتا دوایی. ئێستا نۆرەی کچەکەمە، هەر کەس هەر قسەیەکی هەیە بێڵێت. کوڕم ئێوە فەرموون کە بەڕای ئێوە خوشکەکەتان چ خەسڵەتێکی باژیار نەخوازراوی هەیە؟ ئێستا دایک، پاشان خۆم. باشە، دەگەینەم ئەنجامە کە کچەکەم، ئێوە جگە لەو خەسڵەتە فرەشایستە و باشانەی کاتانە خەسڵەتگەلێکی وەک زۆڕەنجان، قینکردن و هەتا دواییتان هەیە. ئێستا کوڕم نۆرەی تۆیە، بەم پێ دانیشتەکە درێژە پێدەن و کۆتایی پێدەنن. بێگومان دەپرسن ئەم کۆبوونەوانە چ سوودێکیان هەیە؟ پێتان دەڵێن یاداشتی بکەن سوودەکانی ئەم کۆبوونەوانە. هەریکە لە ئەندامانی خێزان بە تایبەت منداڵەکان کە دوای 7 ساڵی دەگەنە قۆناغی جێکردنەوە و دەستنیشانکردن، هەست بە کەسێتی خۆیان و متمانە بەخۆکردن دەکەن و کاتێک دەبینن کە هەمووان خەریکن گوێ لە قسەکانی ئەو دەگرن، لە ڕووی توانای دەربڕین و قسەکردنەوە زۆر پشت بەستوو بە خۆیان دەبن و ئەم مەسەرە لە گەورەییدا بۆ منداڵ زۆر گرنگ دەبێت. هەموو ئەندامانی خێزان تێدەگەن کە بۆ گەیشتن بە ژیانێکی شایستە و خوازرا و دەبێت 4 مەسەلە ڕەچاو بکەن: نەرمۆنیانی، ڕەخنە قبوڵکردن، پۆزش هێنانەوە و سوپاسگوزاری. لە زانستی دەروونزانیدا بەم جۆرەیە کە ئەگەر کەسێک نەرمونیان بێت بێگومان ڕەخنەش قبوڵ دەکات و کەسێکیش کە ڕەخنە قبوڵ دەکات و تێدەکۆشێت لە پێناو باشترکردنی و بەرزکردنەوەی ئاستی کەسێتی خۆی، بێگومان کەسێکی لەم جۆرە لە داهاتوودا لە ئیرادە و توانایەکی ڕۆحی زۆر باڵادا بەهرەدار دەبێت. هۆنەری ناڕەزایی دەربڕینی محتەرەمانە فێری منداڵەکەتان بکەن کە ئەگەر شتێک بە گوێرەی بۆچوونەکانی ئەو نەبوو بە ئیرادێکی تەواوەوە ڕەتی بکاتەوە. لە کۆتایی کۆبوونەوەکەدا منداڵان لەگەڵ یەکتر و لەگەڵ باوک و دایکیان قسە و گفتوگۆ دەکەن و بەرگری لە ڕاو بۆچوونی خۆیان دەکەن، کاتێک لە بۆچوونی ئەندامانی دیکەی خێزان ئاگادار بوون بە لۆژیک و ئارامیەوە تەسلیمی بۆچوونەکانی ئەوان دەبن. بەم کارە ئێوە توانایەکی زۆری باوەڕ بەخۆبوون، بوێری و متمانە بەخۆکردنی تەواو بە منداڵەکەتان دەبەخشن و هەروەک لە کتێبی تکایە باوەڕ بەسەرکەوتن بکەن، خوێندوتانەتەوە خۆباوەڕی پۆزتیڤ کە دەبێتە مایی متمانە بەخۆکردن، یەکێکە لە فاکتەرە بنەڕەتی و گرنگەکانی گەیشتن بەسەرکەوتن. باشە، ئێستا خراپ نییە کە ئێمەش لە سەرەتایی باڵغبوونی ڕۆڵەکەمان قسانێک بە ئەوان بڵین. بەڕاست پرسیارێک، ئەگەر ئێوە بابەتێک بە ڕۆڵە نەوجەوانەکی خۆتان بڵێن چی پێدەڵێن؟ بەرلەوەی وەڵام بدەنەوە پێشنیاز دەکەین کە گوێ لە وتەی دەروونناسان بگرن تا بزانن ئەوان چی دەڵێن. ئێستا لە پەڵ منداڵەکەی خۆت دابنیشە و دوای ئەوەی قسەکانی ئەوت بیست بە سۆز و خۆشەویستیەوە پێی بڵێن: نازدارەکەم، لە یادت بێت هەمووان ناچار نین تۆیان خۆش بێت.
هەمووان ناچەر نین تۆیان خۆش بێت یاخود تەنانەت تۆیان بەدڵ بێت، تۆش ناچەر نیت هەمووانت خۆش بێت. تۆ حەز دەکەیت کە خۆشیان بوویت، بەڵام ئەگەر کەسێک تۆی خۆش نەویست، تۆ هەم دیز بە مرۆڤێکی چاک دەمێنیتەوە و ناتوانیت کەسێک ناچار بکەیت کە تۆی خۆش بێت، بە هەمان شێوە کە کەسێک ناتوانێت تۆ ناچار بکات بە خۆشەویستی خۆی. هەڵەکردن کارێکی مرۆییە، ئێمە هەموومان تووشی هەڵە دەبین. تۆ کاتێک هەڵە دەکەیت مرۆڤێکی باش و بەنرخیت، دلیلێکی نییە کە کاتێک هەڵە دەکەیت تووڕە ببیت. تۆ هەوڵ بدە و ئەگەر هەڵەت کرد درێژە بە هەوڵەکانت بدە. شایستە ئەوەیە کە تۆ هەڵەکانی خۆت و کەسانی تریش قبول بکەیت. هەمووان باشن و تۆش باشیت. کەسانێکن کارانێک ئەنجامەدەن کە تۆ پێت خۆش نییە، بێگومان ئەوانە مرۆڤگەلێکی خراپ نین. ئەوان نەبێت تەمە بکرن کە بۆچی کارانێک دەکەن کە تۆ بەدڵت نییە. هیچ هۆیەکی نییە کە ئەوانی تر بەو جۆرە بن کە تۆ دەتەوێت، و هیچ هۆیەکی نییە کە تۆ بەو جۆرە بیت کە ئەوانی تر دەیانەوێت. ئەوانی تر بەو جۆرن کە خۆیان دایانەوێت و تۆش بەو جۆرەیت کە خۆت دەتەوێت. تۆ ناتوانیت ئەوانی تر بگۆڕیت، تۆ تەنها توانەی گۆڕینی خۆت هەیە و بەس. ئەوانی تر هەر ئەوەن کە هەن. بێگومان ئێمە هەمومان شایستەی ڕێزێکی قوڵین. تۆ ناچار نیت بارودۆخت بەدەستەوە بێت. ئەگەر بارودۆخ جیاواز بێت لەگەڵ ئەو شتێک کە تۆ دەتەوێت، هەم دیز بە زیندوی دەمێنیتەوە. دەتوانیت بارودۆخ بەو جۆرەی کە هەیە، خەڵک بەو جۆرەی کە هەن و خۆت بەو جۆرەی کە هەیت قبول بکەیت. تۆ بەرپرسی هەستی خۆت، ڕۆژی خۆت و ژیانی خۆتیت. لەبیرت نەچێت کە تۆ بەرپرسی خۆتیت و هەرگیز ناتوانیت بارودۆخی جیهان بە یەکجاری و بە دڵخوازی خۆت بگۆڕیت. هەرەمە کاتێک بارودۆخ خراپ پێشڤە دەچێت، دەتوانیت لەگەڵی هەڵبکەیت. پێویست ناکات کە وریابیت بارودۆخ بە خراپی پێشڤە نەچێت. بارودۆخ فرەتر باش پێشڤە دەچێت و کاتێک بۆچوونی تۆ بۆ جۆرە نیە، ناچار نیت هەموو وزەیەکی خۆت لە نیگەرانیدا بەخەرج بدەیت. هەوڵدان گرنگە. تۆ دەتوانیت هەر چەندە ڕەنگە ڕوبەڕووی کارە دژوارەکان ببیتەوە، باشتر وایە کە هەوڵ بدەیت تا ئەوەی خۆتیان لێلا بدەیت. هەڵاتن لە کارەکان دەرفەتی سەرکەوتنیان چێژوەرگرتن بە تۆ نادات، بەڵام هەوڵدان دەرفەتگەلێکی تازەت بۆ دێنێتە کایەوە. تۆ دەتوانیت. پێویست ناکات ئەوانی تر کێشەکانی تۆ حەل بکەن. تۆ دەتوانیت. تۆ دەتوانیت دەرەخەتی خۆت بێیت، دەتوانیت بۆ خۆت بەڕیار بدەیت و هەروە دەتوانیت بۆ خۆت بیر بکەیتەوە. ناچار نیت پشت بە کەسانێکی تر ببەستی تا کێشەکانی تۆ چارەسەر بکەن. ئەوانی تریش دەتوانن کێشەکانیان چارە بکەن. تۆ ناتوانیت کێشەکانی ئەوانی تر چارە بکەیت. ناچار نیت لەگەڵ کێشەکانی ئەوانی تر بە جۆرێک دەست و پەنجە نەرم بکەیت وەک بڵێیت کێشەی تۆن. پێویستت بەوە نییە ئەوانی تر بە شێوێک بگۆڕیت کە ژیانیان دروست بکەن. ئەوان خۆیان بەتوانان و دەتوانن دەرەقەتی کارەکانیان بێن و کێشەکانیان چارە بکەن. تۆ دەتوانیت گرنگی بدەیت و کۆمەکی بکەیت، بەڵام ناتوانیت هەموو کارەکانیان بۆ ئەنجام بدەیت. تۆ دەتوانیت بگۆڕدرێیت. تۆ ناچار نیت بە درێژایی ژیانی خۆت کۆڵە پشتی ڕابردووت بدەیت بە شانی خۆتە. هەموو ڕۆژێک ڕۆژێکی نوێیە. گەمژانەیە گەر وا بزانیت ناتوانیت بە جۆرێکی تر بیت، ئەلبەتە کە دەتوانیت بگۆڕدرێیت. تاقیب کەرەوە. تۆ دەتوانیت نەرم و مەتاتی بیت. بۆ ئەنجامدانی هەر کارێک چەندین ڕێگابوونی هەیە، چەندین کەسن کە بۆچوونی پراکتیکی باشیان هەیە. تەنها یەک ڕێگە و یەک باشترین بوونی نییە. کەواتە تکایە هەموو قسەکان ببیستە و پەیڕەوی لە باشترینەکان بکە. بەڵام پرسیارێکی گرنگ هەیە. باوکو دایکی هێژە، ئێوە چۆن منداڵەکەی خۆتان بۆ یارمەتیدان و هەستی هاوسۆزی لەگەڵ کەسانی هەژاری کۆمەلگە ئامادە دەکەن؟ تکایە بە خۆتان لە گەڕێکدا بینوسن. ئێستا بۆ حەوانەی ڕۆحتان ئەم بەسەرهاتە دەخوێنینەوە. لە خۆر ئاوابوونێکی ساردا، کوڕەچکۆلانێکی 6 ساڵە لە بەردەم جامخانەی مارکێتێکدا وەستا بوو. کوڕەکە پێخاوز بوو، جلێکی کۆنە و شڕوشیواڵی لەبەردا بوو. دایکێکی گەنج لەگەڵ کوڕەکەیدا لە مارکێتەکە هاتنە دەرەوە و چاوی شین و بێکەسی کوڕەکە سەرنجی ڕاکێشان کە بە حەسرەتەوە سەیری کەلوپەلەکانی ناو مارکێتەکەی دەکرد. دایکە گەنجەکە دەستی کوڕەکەی گرت و بردیە ناو مارکێتەکە و پێڵاو و پۆشاکی بۆ کڕی. کاتێک لە فرۆشگاکە هاتنە دەرەوە، دایکە گەنجەکە بە کوڕەچکۆلانەکەی وت: گیانەکەم، ئێستا دەتوانی بگەڕێیتەوە بۆ ماڵەوە. کوڕەکە سێرێکی دایکە گەنجەکەی کرد و وتی: ببوورە خانم، ئێوە خوددان؟ دایکە گەنجەکە بە زەردەخەنێکی گەرمەوتی: نەخێر کوڕم، من تەنها یەکێکم لە بەندەکانی خوددا. کوڕەکە بە خۆشیەوتی: هەروتم دەبێت پەیوەندیەکتان لەگەڵ خوددادا هەبێت. بەڵام چەند جوانەکە ئەم چیرۆکە بۆ منداڵەکەشتان بخوێننەوە. چیرۆکی ڕزگارکردنی ژیانێک. پیاوێک بە مەلەکردن لە نێوان شەپۆلە ترسناک و تۆفانەکانی دەریا ژیانی گەنجێک کە خەریک بوون و خۆم دەبوو ڕزگار کرد. دوای گەیشتنە کەنار، گەنجەکەوتی: لەمەی کە ژیانی منت ڕزگار کرد زۆر سوپاست دەکەم. پیاوەکەوتی: کوڕم، گرنگ نییە، تەنها کارێک بکە بیسەلمێنیت کە ژیانت بەهای ڕزگارکردنی هەبووە.
بەڵام جان کافمان پرسیارێکی جوان بۆ کوڕەکەی دەخاتەڕۆ. لە دنیایەکدا کە دێت لە من ناپرسن بۆچی کوڕەکەی تۆ نەبووە بە ئیسا یان موسا یان محەممەد، بەڵکو پرسیارێکم لێ دەکرێت بۆچی ڕۆڵەکەی تۆ نەبۆتە مرۆڤێکی کامەڵ. شارل بوایە بەیەخی پەروەردە لە قۆناغی منداڵیدا بە گرنگبوون دەزانێت و دەڵێت لە ئێستاوە تا 50 ساڵی تر بایەخی نییە کە ئێوە چجۆرە ئۆتۆمبیلێکتان هەبێت، لە چ ماڵێکدا بژیت، چەند پارە و سپاردەی بانکت هەبێت، بەجل و بەرگەکانت چۆن بکەونە بەرچاو. بەڵام ڕەنگە دنیا نەختێک قەشەنگتر و باشتر بێت ئەگەر تۆ لە قۆناغی منداڵیدا گرنگ دەبوویت. جێنوێستەری ژووتێکی هاوشێوەی بوایی هەیە و دەڵێت منداڵەکانتان لەبەر ئەو شتە مادیانەی بۆتان فەراهەم هێناون ئێوە بەبیر ناهێننەوە، بەڵکو لەبەر هەستێکی باشە کە لە ئەواندا پەروەردەتان کردووە. پرسیارێکی جوان هەیە، ئێوە چی میراتێک بۆ منداڵەکەتان بەجێ دەهێڵن تکایە بە خۆتان لە دێڕێکدا بینووسن؟ هۆدن کارتەر وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. تەنها 2 میرات جاویدانی و نەمرە کە دەتوانین بۆ منداڵەکانی خۆمانی بەجێ بهێڵین. یەکەم هەستکردن بە خۆشەویستی، دووەم پەڕۆباڵێک بۆ فڕین. ئێستا گوێ لە وتەکانی ئۆپێرا وینفری دەگرین کە بۆ کچەکەی بەم جۆرە دەڵێت شاژنێکی بەهێز بە، لە جیاوازبوون مەترسە، پێشنگ بە و ڕێبەری بگرە دەست. ژنێکی وا بکە لە دەمی مەینەتی و نەهامەتیدا ناومێد نابێت، عاشقانە ژیان لە ئامێز دەگرێت و بەبێت ترس دەچێتە جەنگی کێشەکان. بڕۆرە پێشەوە و بە دوای حەق و ڕاستیەوە و بەدڵێکی لێوڕێژ لە ئاخش عەشق حکومڕانی قەڵەمڕەوی خۆت و خێزانەکەت بکە. شاژنێکی دەسەڵاتدار بەڵام دڵسۆز و بەهێز بە، درێژە بە داهێنانی بیری نوێ بدە، بە ژنبوونی خۆت دڵخۆش بە. نزاد بۆ دەکەم هەموو تەمەنت بە کاروباری دنیایی بە فیڕۆ نەدەیت. ئێمە هەمومان جێنشینی خوداین لەسەر زەوی، هاتوونەتە دنیا تاوانەی چۆنیەتی خۆشویستن بڵێینەوە. گرنگ نییە چیت بەسەر هاتووە، گرنگ نییە لە کێوە هاتوویت، گرنگ نییە دایک و باوکت چ کەسانێک بوون، جیاوازی نییە لە چ ئاستێکی کۆمەڵاتیان ئابووری دابیت. هیچ کام لەمانە گرنگ نییە. ئەوەی بایەخی هەیە ئەمەیە کە چۆن خۆشەویستی دەکەیت و ئەوانی ترت خۆش دەوێت، چۆن خۆشەویستیت لە ڕێی کارێکەوە کە ئەنجامی دەدەیت یا لە ڕێی خۆشەویستی عاشقانە لەگەڵ خێزانەکەتدا و هەرچیەک کە دەبێت بەم دنیایی بدەیت دەری دەخەیت. شاژنێکی دەسەڵاتدار بە، توانەکانی خۆت بنەسە و بەسەربەرزی و شانازیەوە بژی. پرسیارێکی گرنگ، باوکو دایکی هێژە، بە بۆچوونی ئێوە خێزان واتای چی دەگەیەنێت؟ تکایە لە دێڕێکدا بۆ خۆتان بینووسن. ئێستا بابزانین بریتی سێگڵ چ پێناسێکی بۆ خێزان هەیە. ئەو دەڵێت خێزان واتە هاوبەشبوون لە تەنگانە، ناڕەحەتی و نەداریەکاندا، بەردەوامی خۆشەویستی و هەستی یەکبوون لەگەڵ یەکتر. بەڵام تەنانەت لەگەڵ بوونی هەستی خۆشەویستیش ڕەنگە نەتوانیت هەمیشە مرۆڤێکی مەحبوب بیت، و کاتێک کە مرۆڤ کامڵ نییە بەخششی خود و دەوروبەر بایەخ پەیدا دەکات. لەم ڕۆوەیە کە مرۆڤ ڕۆژی دواتر لە خەو هەڵدەستێت و دیسان دەست پێ دەکاتەوە. ئەمە پرۆسەیە کە هەروەک پشکوتنی غونچە و شێوازی گوڵکردن، شکۆفەکردن و باڵاکردنە. باوکی هێژە، بێگومان ئێوەش بەهۆی هەبوونی مژۆڵی زۆر و گرفتاریەوە بۆ جۆرەی کە شیاوە ناتوانیت بەدەم ڕۆڵەکەتەوە بیت. چەند جوانە گوێ لەم چیرۆکە بگرن. چیرۆکی گیرۆدەی باوک. من بەهۆی ئەنجامدانی کاری بازرگانی زۆرەوە کە هەم بوو زۆرترین کاتەکانی ڕۆژ و تەنانەت شەوانیشم لە دەرەوەی ماڵ و دوور لە کوڕەتەقانەکەم، کوڕێکە ئێستا تەمەنی 17 ساڵانی ئەزمون دەکرد دەگوزەران. شەوێک کە لە نزیکی ماڵەوە بوون سێم کرد قەرەباڵغەیەک لە بەردەم ماڵی دراوسێکەمانە. چوومە پێشەوە پرسیارم کرد چی قەوماوە. یەکێک لە دراوسەکان وتی لەگەڵ ئەوەی خێزانێکی دەوڵەمەند بوون، بەڵام هیچ کاتێک کوڕ و باوک پەیوەندێکی باشیان پێکەوە نەبوو. کوڕە 17 ساڵانەکەیان ئەم شەو خۆی کوشت و مرد. بەدڵە خوڕپێکی تایبەتەوە بەرەو ماڵی خۆمان چووم. لە ناوڕێدا بیرم دەکردەوە کە من چەند لە کوڕەکەم دوورکەوتومەتەوە، ڕێک هەروەک ئەو پیاوە. بە کورتی بەنیگەرانی و پەرێشانیەکەوە خۆم کرد بە ماڵدا. یەکسەر چوون بۆ ژووری کوڕەکەم، ئەو خەریکی خوێندنەوە بوو، ڕوبەڕووی دانیشتم و وتم کوڕی خۆم، مەڕاستی من ڕۆژانێکی پڕکار و سەرقاڵیم هەیە و کاتێک دێمەوە بۆ ماڵ بایەخی کەوتۆ بە تۆ نادەم. هەندێک جار هاوارت بەسەردا دەکەم کە بۆچی نمرەیەکی باشت نەهێناوە، بەڵام ئەم شەو دەمەوێت لێرە دابنیشم و بڵێم تۆ چەند بەلای منەوە گرنگیت، تۆ ڕۆڵێکی بەنرخی و من تۆم زۆر خۆش دەوێت. کوڕەکەم واقعی وەڕما بوو.
دایە پڕمەی گریان و نەی دەتوانی دەست لە گریان هەڵبگرێت هەموو جەستەی دەلەرزی ئەو بەسەر سامی و نیگایەکی لێوڕێژ لە ئەشک سەیری منی کردووتی باوکە گیان من پلانم هەبوو هەروەک کوڕی دراوسێکەمان کە هاوڕێم بوو سبەینێ خۆم بکوژم چونکە باوەڕم نەدەکرد کە تۆ منەت خۆش بێت بەڵام ئێستا پێویستم بەم کارە نییە. باوکی هێژا تکایە جارێکی تر گوێ لە وتە نەبینراوەکانی ئەم چیرۆکە بگرنەوە. ئێستا جارێکی تر دەچینە خزمەت وتەکەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت 14 سەدە لەمەوە پێش کە دەڵێت 7 ساڵی یەکەم سەروەر و نووری چاوی بابەودایەیە، 7 ساڵی دووەم گوێڕایەڵ و فەرمانبەرداری بابەودایە، 7 ساڵی سێمیش وەزیری خێزان و ڕاوێژکاری بابەودایە. ئێستا دەگەڕینەوە بۆ ئەم سەردەمەی ئێستا دەچینە خزمەت وتەکانی گروپێک لە دەروون ناسان بەسەرپەرشتی دکتۆر ستیوالف تاوەکو لە ساڵانێک توێژینەوەی ئەم گروپە ئاگادار بین. دکتۆر ستیوالف دوای ئەنجامدانی لێکۆڵینەوە و توێژینەوەی فراوان دەڵێت ژیانی پەروەردەی منداڵ 3 قۆناغ لەخۆ دەگرێت. قۆناغی یەکەم لە دایکبوونە تا 7 ساڵی، قۆناغێک کە منداڵ بەکردەوە پەیوەستە بە باوکو دایکەوە. لەم قۆناغەدا ئامانج و دروستکردنی هەستی خۆشەویستی و ئاسایشە لە ئەودا و باوەڕ بەمەی کە سەرەتای ئەزمونێکی شیرین و ناسکە. ئەرکی باوکو دایک منداڵ پێویستی بەوەیە بایەخی زۆری پێ بدرێت کە بتوانێت فێری خۆشەویستی بێت، قسەکردن و ڕاهێنانی فێر بکەن تاوەکو بتوانێت پەیوەندی بە جیهانەوە بکات. قۆناغی دووەم لە 7 ساڵی تا 14 ساڵیە، کاتێک لە دەرەوەی غەریزە دەرونیەکان فێر دەبێت کە بە چ شێوێک بگۆڕدرێت بۆ پیاوێک یان ژنێک و لە چالاکی و سەریقەی حەزەکان کچەکان هاوشێوەی دایکیان دەبن و کوڕان دەبنە هاوشێوەی باوکیان. ئەرکی باوکو دایک لەم قۆناغەدا لەم تەمەنەدا کچان بۆ بوون بە ژن و کوڕان بۆ بوون بە پیا و هۆگرێکی زۆر پەیدا دەکەن، بۆچوونەکانیان لە شێوەی ڕخنەدا بەیان دەکرێت و دایک هێشتا لە ڕووی سۆزداریەوە قسەی یەکەم دەکات و منداڵ مەیلی بەلای هاوڕێیەتی هاوڕەگەزی خۆیەوە هەیە. باوکو دایک لەم قۆناغەدا بە تەواوەتی حاڵەتی سەرمەشق و نمونەییان هەیە بۆ منداڵەکەی خۆیان. قۆناغی سێمیش لە 14 ساڵی تا 20 ساڵیە. لەم تەمەنەدا کچ بزاوتی خۆی بەرەوبوون بە ژنێکی کامڵ دەست پێ دەکات کە پێویستێکی حەتمی بە ڕاوێژکارێکی مێینە هەیە و کوڕ ڕێگایەکی پێچاوپێچ بۆ بوون بە پیاوێکی کامڵ دەست پێ دەکات کە ئەویش پێویستی بە ڕاوێژکارێکی نەرینە هەیە. ئەرکی باوکو دایک لەم تەمەنەدا کچان و کوڕان هەردووکیان نیازمەندی ڕاوێژکارین و دۆستێکی لە ڕەگەزی خۆی کە بایەخ بە کەسێتی ئەو بدات، کچ بەرەو دنیایکی ژنانە و کوڕ بەرەو دنیایکی پیاوانە ڕێنمایی و ئاراستە بکات. باشە، ئێستا پێکەوە سەرێک دەدەین لە سنتەری پەروەردە و پاراستنی نەوجەوانانی تاوانکاری خوار 18 ساڵ و گوێدەگرین لە گفتوگۆیە کە لەگەڵێکێک لە نەوجەوانەکان ئەنجاممان داوە. سەربوردەی ژیانی تاڵی ئارەش شێوە شیرین و لاواز بوو بە جووتێ چاوی ڕەش و تیژەوە، بەرپرسان دەیانوت لەگەڵ هیچ کەس قسە ناکات. هەر لە ڕۆژی یەکەمە و سەرنجی ڕاکێشام وەک کەسێکی مەزلوم لە دڵمدا جێی خۆی خۆش کرد، وەک بڵێیت ئەویش هەمان حاڵەتی بۆ دروست بوو دوای دیداری دووەم قایل بوو لە ژوورێکی چۆڵدا قسەم لەگەڵ بکات. دەیوت من لەم ماوەیەندا قسەم لەگەڵ کەس نەکردووە چونکە دەیانەوێت پیا و ئیستیغلال بکەن و تەنها لاپەڕەی ڕۆژنامەکانی پێپەڕ بکەنەوە، بەڵام ئێستا کە دەزانم تۆ ئیشت لێکۆڵینەوە و نووسینە بەتایبەت کە هەفتەی پێشوو کتێبەکەتم خوێندەوە زۆر گریام، تکایە مەبنەماڕ منی وێران کرد، خراپ کرد، بەڵام دیسان بینای کردمەوە. باوەڕ دەکەی دەگەر 2 ساڵ لەوە پێشم کتێبان بخوێندایەتەوە ئێستا لێرە نەبووم. ئەسڵان ئەگەر تۆش نەدەهاتی خۆم حەزم دەکرد کە لەگەڵ تۆ قسە بکەم و ئەو ڕستەیە کە لە لاپەڕی یەکەمی کتێبەکەتدا بۆت نووسیم. ژیان تابلۆیەکی نیگارکێشانە کە تێیدا خەت کوژێنەوە بوونی نییە. حیف کە ئێستام قسانە دەبیستم. ئیدی فرمێسک بوو کە لە بەڕێی چاوەکانی پێی درێژ کردبوو لە پەسا بەسەر گۆنای لاوە ڕەنگ لە ڕووبڕاوەکەی ئێمە دەستکە. دەستماڵێکم پێدا فرمێسکەکانی سڕی و بە چاوێکی تەڕەوە سەیری منی دەکرد و وتی ئێستا هەر پرسیارێکت هەیە فەرموو، وەڵامی هەمووی دەدەمەوە. وتم دڵنیا بە هەندێک لە زانەریەکان یەکجار مەحرەمانەیە و بەنهێنی دەمێننەوە. وتی پێویست ناکات ڕوون کردەوە بدەیت، متمانم بە تۆ هەیە. پرسیارم کردنا و نازناوی خێزانی وتی ئارەش درێژەیدایە. باوەڕ دەکەی یەکێک بووم لە قوتابیە زیرەکەکان و پۆلیشەشی ئامادەییشم خوێند و ئەگەر بە هەمان شێوە بچوومایەتە پێشەوە تا ئێستا 2 ساڵی زانکۆم بوو. نیگەی بڕیە پەنجەرە و کەتیبەکانی ئاسۆ دوورەکان و ئەو فرمێسکانی بەسەر گۆنایدا داهاتە خوار هێمای ئەوە بوو کەوا دەزانی بەسەر ئەم مەزاری خەونەکانیدا شیوان دەکات.
پەڕیمە ناوتۆڕی خەونەکانی و پرسییم تۆ منداڵی چەندەمی خێزان بوویت؟ وتی من لە بەدبەختیدا کۆتا منداڵ بووم. وتم دۆخی خۆتم بە تەواوەتی بۆ باس بکە. وتی باوکی من خاوەنی کارخانەیەکە و دایکم وا دیارە کابانی ماڵەوەیە، بەڵام هیچ کاتێک لە ماڵەوە نەبوو. کاتێک خۆم ناسی نازانم 4 یان 5 ساڵان بووم کە ئێواران باوکو دایکم دەڕۆیشتن بۆ میوانی و منیان دەدایە دەستی دایانێک. براکەم کە منداڵی نۆسکە و گەورەتر بوو لە من و خوشکەکەم هەمیشە لە ژوورەکەی خۆیدا خەریکی سایکردن بوو یاخود لەگەڵ هاوڵەکانیدا سەرقاڵ بوو. من بە تازەیی باوکو دایک و هاودەم و هاوڕازیەکانی خۆم لەدەستدا بوو کەویش باپیرەم بوو. زۆرم خۆش دەویست کاتێک ئەو مەرز ئینجا زانیم لەم دنیادا چەند تەنهام. هەر کاتێک بیری باپیرەم دەکرد و دەگریام دایکم دەیوت دیسان گێل بوویت. نەمدەزانی ئەو ڕەنج و ژانم چۆن بە دایکم بڵێم. پێم دەوت دایە دەکرێت ڕۆژێک باپیرە بگەڕێتەوە. دایکم بەبێ باکی دەیوت زۆر باشە بەسە قسەی گەمژانە مەکە. و کاتێک چیرۆکی کەروێشک و کیساڵ کە هەمیشە باپیرە بۆی دەخوێنمەوە بە دڵگرانی تووڕەی و پەژارەوە فڕی دەدایە گۆشەیەک و هەندێکی تر لە کتێبەکانم دەدڕان دایکم دەهات و دەیوت هەندی شێت بوویت کوڕە؟ مەخەبن کە دایکم هیچ کاتێک دەستێکی گەرم و نەرمی بەسەرمدا نەهێنا، هیچ کاتێک منی خۆش نەویست، هیچ کاتێک بە چاوی خۆشەویستی و سێری منی نەکرد، هیچ کاتێک بە سۆز و میهرەبانی دایکێک لەگەڵ من قسەی نەکرد. بە تایبەت کاتێک باپیرە ڕۆیشت بوو من شەوانێکی زۆر مەحکوم بووم بە تەنیایی لە ژوورەکەی خۆمدا مەراقی ساتێک بوون لەگەڵ دایکم دەخوارد. دایک و باوکم هیچ کاتێک پێیان نەوتم کە بۆچی باپیرەت ڕۆیشت. وروژمی ئەسریم بوو کە لە چاوەکانی دەبارین. هەنسکی گریان دڵی منیشی هێنایە جۆش و چاوەکانمی شێدار کرد. بە زمانێکی پشڕ وتی دەزانیت من ئێستا بۆچی دەکریم؟ سوێن بەخوا بۆ تەنیایەکانی خۆم و لەو شەوانەدا دەگریم. نازانیت چەند ئازارم چێشت، نازانیت. دەستێکم هێنا بەسەر گۆناتەڕەکانیدا سێرێکی منی کرد و بینی کە منیش چاوم تەڕ و باراناویە. خۆی خستە بە وەشم و بە هەنسک و پڕمەی گریانەوە وتی ئاخر بۆچی باوکو دایکم هیچ تێنەگەیشتن؟ ئاخر بۆچی تەنها شەوێک یەک شەو دایکم سەعاتێک لەلام نەبوو؟ ئاخر بۆچی باوکم یەک جار بەڕێک و پێکی منی لە باوەش نەکرد؟ 1000 جار بە باوکم وت باوکی گیان یەک جار بم بە بۆ سەرگۆڕی باپیرە. باوکم وەگەوەی کە من هیچ تێناگەم چونکە منداڵم ڕووی لە دایکم دەکرد و دەیوت ئەو منداڵەش دڵی خۆشە. پاشەم بە منی دەوت زارۆڵە گیان من کاتی ئەم حەکایەتانم نییە، تۆش بڕۆ بۆ ژوورەکەت گشت جۆرە لە ئابەیەکت هەیە یاریای بەوانە بکە. سەربوردەی ژیانی تاڵی ئارەش شێوە شیرین و لاواز بوو بە جووتێ چاوی ڕەش و تیژەوە. بەرپرسان دەیانوت لەگەڵ هیچ کەس قسە ناکات. هەر لە ڕۆژی یەکەمەوە سەرنجی ڕاکێشام و وە کەسێکی مەزلوم لە دڵمدا جێی خۆی خۆش کرد. وەک بڵیت ئەویش هەمان حاڵەتی بۆ دروست بوو دوای دیداری دووەم قایل بوو لە ژوورێکی چۆڵدا قسەم لەگەڵ بکات. دەیوت من لەم ماوەیەدا قسەم لەگەڵ کەس نەکردووە چونکە دەیانەوێت پیا و ئیستیغلال بکەن و تەنها لاپەڕەی ڕۆژنامەکانی پێپڕ بکەنەوە. بەڵام ئێستا کە دەزانم تۆ ئیشت لێکۆڵینەوە نووسینە بە تایبەت کافتەی پێشوو کتێبەکەتم خوێندەوە زۆر گریام. تکایە مەبنەبەڕ منی وێران کرد، خراپ کرد، بەڵام دیسان بینای کردمەوە. باوەڕ دەکەی دەگەر 2 ساڵەوە پێشەم کتێبم بخوێندایەتەوە ئێستا لێرە نەبووم. ئەسڵەن ئەگەر تۆش نەداهاتی خۆم حەزم دەکرد لەگەڵ تۆ قسە بکەم و ئەم ڕستەیە کە لە لاپەڕی یەکەمی کتێبەکەتدا بۆ نووسی بووم ژیان تابلۆیەکی نیگارکێشانە کە تێیدا خەتکوژێنەوە بوونی نییە. حیف کە ئێستا ئەم قسانە دەبیستم. و ئیدی فرمێزگ بوو کە لە بەڕێی چاوەکانی پێی درێژ کرد و لە پەسا بەسەر گۆنەی لاوە ڕەنگ لە ڕووبڕاوەکەی ئێمەدا دەستکا. دەستماڵێکم پێدا. فرمێسکەکانی سڕی و بە چاوێکی چڕەوە سەیری منی دەکرد و وتی ئێستا هەر پرسیارەکەت هەیە فەرموو وەڵامی هەمووی دەدەمەوە. وتم دڵنیا بە هەندێک لە زانەرەکان یەکجار مەحرەمانەیە و بەنهێنی دەمێننەوە. وتی پێویست ناکات ڕوونکردنەوە بدەیت، متمانەم بە تۆ هەیە. پرسیارم کردنەوە و نازناوی خێزانیت. وتی ئارەش و درێژەیدایە. باوەڕ دەکەی یەکێک بووم لە قوتابیە زیرەکەکان و پۆلی شەشی ئامادەییشم خوێند. ئەگەر بە هەمان شێوە بچوومایەتە پێشەوە ئێستا 2ەم ساڵی زانکۆم بوو. نیگەی بڕیە پەنجەرە و کەتیبەکانی ئاسۆ دوورەکان و ئەو فرمێسکانی بەسەر گۆنایدا دەهاتە خوار هێمای ئەوە بوو کەوات دەزانی بەسەر مەزاری خەونەکانیدا شیوە نەکات. پەڕیمە ناوتۆڕی خەونەکانی و پرسییم تۆ منداڵی چەندەمی خێزان بوویت؟ وتی من لە بەدبەختیدا کۆتا منداڵ بووم. وتم دۆخی خۆتم بە تەواوەتی بۆ باس بکە. وتی باوکی من خاوەنی کارخانەیەکە و دایکم وا دیارە کابانی ماڵەوەیە، بەڵام هیچ کاتێک لە ماڵەوە نەبوو. کاتێک خۆم ناسی نازانم 4 یان 5 ساڵان بووم کە ئێواران باوکو دایکم دەڕۆشتن بۆ میوانی و منیان دەدایە دەستی دایانێک. براکەم کە منداڵی نۆسکە و گەورەتر بوو لە من و خوشکەکەم هەمیشە لە ژوورەکەی خۆیدا خەریکی سایکردن بوو یاخود لەگەڵ هاوڵەکانیدا سەرقاڵ بوو. من بە تازەیی باوکو دایک و هاودەم و هاوازیەکانی خۆم لەدەستدا بوو کە ئەویش باپیرەم بوو. زۆرم خۆش دەویست. کاتێک ئەو مرد ئینجا زانیم لەم دنیادا چەند تەنهام. هەر کاتێک بیری باپیرەم دەکرد و دەگریام دایکم دەیوت دیسان گێل بوویت. نەمدەزانی ئەم ڕەنج و ژانم چۆن بە دایکم بڵێم.
پێم دەوتدایە دەکرێت ڕۆژێک باپیرە بگەڕێتەوە. دایکم بە بێباکی دەیوت زۆر باشە، بەسە قسەی گەمژانە مەکە. و کاتێک چیرۆکی کروێشک و کیسەڵکە هەمیشە باپێرە بۆی دەخوێندمەوە، بە دڵگرانی و تووڕەیی و پەژارەوە فڕێدەدایە گۆشەیەک و هەندێکی تر لە کتێبەکانم دەدڕان. دایکم دەهات و دەیوت هەندی شێت بوویت کوڕە؟ مەخابن کە دایکم هیچ کاتێک دەستێکی گەرم و نەرمی بەسەرمدا نەهێنا، هیچ کاتێک منی خۆش نەویست، هیچ کاتێک بە چاوی خۆشەویستیەوە سەیری منی نەکرد، هیچ کاتێک بە سۆز و میهرەبانی دایکێک لەگەڵ من قسەی نەکرد. بە تایبەت کاتێک باپیرە ڕۆشتە بوو، من شەوانێکی زۆر محکوم بووم بە تەنیایی لە ژوورەکەی خۆمدا مەرەقی ساتێک بوون لەگەڵ دایکم دەخوارد. دایک و باوکم هیچ کاتێک پێیان نەوتم کە بۆچی باپیرەت ڕۆیشت. وروژمی ئەسریم بوو کە لە چاوەکانی دەبارین. هەنسکی گریان دڵی منیشی هێنایە جۆش و چاوەکانمی شێدار کرد. بە زمانێکی پچڕ پچڕەوتی دەزانید من ئێستا بۆچی دەگریم؟ سوێن بەخوا بۆ تەنیایەکانی خۆم لەو شەوانەدا دەگریم. نازانید چەندە ئازارم چەشت. دەستێکم هێنا بەسەر گۆناتەڕەکانیدا و سێرێکی منی کرد و بینی کە منیش چاوم تەڕووبارە ناویە. خۆی خستە باوەشم و بە هەنسک و پڕمەی گریانەوە وتی ئاخر بۆچی باوکو دایکم هیچ تێنەگەیشتن؟ ئاخر بۆچی تەنها شەوێک یەک شەو دایکم سەعاتێک لەلام نەبوو؟ ئاخر بۆچی باوکم یەک جار بەڕێک و پێکی منی لە باوەش نەگرت؟ 1000 جار بە باوکم وت باوکێکیان یەک جار بم بە بەسەر گۆڕی باپیرە و باوکم وەک ئەوەی کە من هیچ تێناگەم چونکە منداڵم ڕۆی لە دایکم دەکرد و دەیوت ئەو منداڵەش دڵی خۆشە. پاشان بە منی دەوت زارۆڵەگیان من کاتی ئەم حەکایەتانم نییە، تۆش بڕۆ بۆ ژوورەکەت گشت جۆرە لە ئابەیەکت هەیە یاریان پێ بکە. ئارەش خۆی لە ئامێزم دوور خستەوتی بیکە لە ڕێی خوا بۆ باوکو دایکەکان لە کتێبەکانتدا بنووسە کە منداڵی 5 و 6 ساڵە منداڵ نین و لە هەموو شتێک تێدەگەن. بۆیان بنووسە کاتێک کەسێک دەمرێت کە منداڵەکەیان ئەوی زۆر خۆش دەوێت لانی کەم ڕوونکردنەوەی بۆ بدەن، منداڵەکەیان بە تەنها جێنەهێڵن. بە خوددا من هەر لەو 6 ساڵیەدا بە ئەندازەی هەموو تەمەنم خەم و خەفەتم خواردووە. ساڵانێک تێپەڕین و من لەگەڵ بێسۆزی و بایەخپێنەدانی باوکو دایکم ڕاهاتم. هەرکە لەگەڵ باوکم قسەم دەکردەمی پڕ دەکردم لە پارە و یاری. لەگەڵ دایکمدا ئەوە هیچ کە نەم دەتوانی قسە بکەم، هەرچیەکم دەکرد دایکم دەیوت تۆ نابیت بە هیچ. دەزانیت بۆ لەبەرەوەی هەروەک گەمژەکان دەجۆڵیتەوە. دایکم تەنها لەگەڵ براگەورەکەمدا میانەی خۆش و باش بوو، ڕێزێکی تایبەتیشی بۆ خوشکەکەم دادەنا. 13 ساڵان بووم کە یەکێک لە هاوپۆلەکانم لەبەر ئەوەی من لەوانەکانمدا لەو باشتر بووم لەگەڵمدا کەوت بەڕقدا و کاتژمێرەکەی بردم و هەرچیەکم کرد نەیدامەوە تا ئەوەی کە شەقازلەیەکم سراوان دەبنگوێی و هیچ. کارگەیشتە بەڕێوەبەری قوتابخانە و هاتنی دایکم لەبەردەم بەڕێوەبەر و چاودێری قوتابخانە چەند زلەیەکی لێدام و من ئەو شەوەوە کەمیشە قەپم کردبوو بە بەتانێکمدا و بۆ خۆم دەگریام و گوێم لێ بوو. دایکم دەیوت نازانم ئەم کوڕە چی لێ قەوماوە. باوکم دەیوت هیچی نییە، چەند ڕۆژێک پارەی پێمەدە باش دەبێت. ئەوان نەیان دەزانی کە من پارەم ناوێت، کەرەستەی یاریم ناوێت. من تەنها نەختێک سۆز و میهرەبانی و بایەخپێدانم دەویست لەگەڵ داشکاندنی قسەی سووک و سوکایەتی پێکردنەکانی باوکو دایکم. کاتێک بە خۆمدا هاتمەوە هەم پارەم هەبوو هەم کاتی بەتاڵی و لەبەر بێپەروایی و شلگیری باوکو دایکم هەم لەگەڵ چەند کەسێکی وەک خۆم ئاشنا بووم. بینیم کەس لە ماڵەوە منی خۆش ناوێت، کەس ئاگای لە نەبوونی من نییە. دایکم لە دەست من ڕاحەت بوو و منیش لە دەست قسە سووکەکانی دایکم. بە کورتی سەرنجام معتاد بووم. یەکەم جار بۆ خۆشی بوو، پاشان بووم بە معتادێکی پیشەگەر. دواتر لەسەر پێشنیازی هاوڕێکانم دەستمان کرد بە دزینی کەرەستەی ئۆتۆمبیلەکان. بۆ ژیانی ناخۆشی من ئەم دزیانە خۆشیەکی گەورە بوو. خۆشیەکەی ئەوە بوو کە لە ئۆتۆمبیلی دراوسەکانمان کە هەر هەمویان مۆدێل بەرز بوون دزیمان دەکرد تا ئەوەی شەوێک توش بووین. وا دەزانیت کاتێک دایکم منی بە کەلەپچەوە بینی چی وت؟ هیچ. سەرەتا شەقازلێکی سراوان دەبناگوێم و وەکو خۆناغی منداڵیم دنیای قسەی سووک و فەزاحەتی پێکردم. وتی بێشعوری خەڵەفا و دەمزانی نابیت بە هیچ، عاقیبەت سرت لێرەوە دەرەچێت، حیف بۆ زەحمەتێک لەگەڵ تۆدا کێشام. و باوکم بە بێباکیەکەوە سەیری منی کرد و وتی هێندە لێرە بمێنەوە تا حاڵت بێتەوە سەرخۆت تا بزانیت بێپارەی یعنی چی. حیفە پیا و پارە بۆ گەمژێکی وەکو تۆ خەرج بکات، لێرە بمێنە تا بڕزەیت. ئارژ لە پەسا دەگریا، دەسماڵێکم دایە و دەستێکم هێنا بەسەریدا. ئارژ وتی سوێندت دەدەم بەخوا کە سەرنەوێشتی من هەمووی بنووسە تا دایک و باوکەکانی تر وەک دایک و باوکی من نەبن. هەمویان وا دەزانن پارە هەموو شتێک دروست دەکات. من کە باوکم زۆر دەوڵەمەند بوو کەواتە کێشەکە لەکوێدا بوو؟ هیچ. کێشەکە لە خۆشەویستی نەکردنی باوک و دایکم و تێگەیشتنی هەڵەی ئەوان بوو. ئەگینە دەبووە من ئێستا لە زانکۆ بوومایە و بم خوێندایە تو خۆ هەموو ئەمانە بنووسە. من بەدڵێکی هەوری نیگایەکی شێدارەوە خۆ حافیزیم لە ئارەش کرد.
سەیرە کە بزانیت من و ئارەش دواتر ماوەیەکی زۆر پێکەوە دانیشتین و گفتوگۆمان کرد. ئارەش دوای ئەوەی 18 ساڵی تەواو کرد ماوەی زیندانیەکەی بەخشرا و ئەو ماوەی کە لە زیندان بوو بە هەوڵی ئێمە خێزانەکەی لە زانکۆ قبول کرا و لە ئێستادا خوێندکاری قۆناغی دۆمی بیناسازیە و بەو توێژانەی کە لەگەڵ باوکودایکی کرا ئەوان کەم تەرخەمی ڕابردووی خۆیان بە سۆز و خۆشەویستی و گرنگیدان بە ئارەش قەرەبوو کردەوە و هەنووکە کەشێکی خێزانی گەرمیان هەیە. ئێستا پرسیارێکمان لە ئێوە هەیە بە بۆچوونی ئێوە باوکودایکی ئارەش چه هەڵەیەکیان هەبوو؟ لە دەرەکدا بە خۆتان بینوسن. باشە، باش بیر بکەنەوە. پێڕست ئاسا دەتوانین هەڵەکانی باوکودایکی ئارشتان بەم جۆرە بۆ بنووسین: گرنگی نەدانی پێویست بە منداڵ، نەبەخشینی خۆشەویستی بە منداڵ، دەرک نەکردنی منداڵ، تێنەگەیاندن لە مەسەلەی دیاردەی مردن لە کاتی پێویستدا، سوککردنی منداڵ، جنێودان بە منداڵ، تێمێکردنی منداڵان، جیاکاری لە نێوان منداڵەکاندا، پێدانی پارەی زۆر بە منداڵ، گۆڕینەوەی شوێنی پارە بە خۆشەویستی. و ئەنجامەکەی ئەوە بوو کە بینیتان باوکودایکی هێژە ڕۆژانە 5 منداڵی خوار تەمەن 18 ساڵ ڕەوانەی بەندین خانە دەکرێن. دڵنیا بن ئەگەر شێوازی ئێوەش هەڵەبێت ئەو کەسێ دیداری داهاتووی لەگەڵ ساز دەکرێت ڕۆڵەکەی ئێوەیە. باشە، ئێمە وا دەزانین هەموو ئەو بابەتانەی کلەیمانی ڕەشکردنی سەدان لاپەڕە و بە فیڕۆدانی کاتێکی زۆری ئێوە دەمانویست بێڵین لەم راپۆرتەدا بەیانمان کرد. تکایە جارێکی تر راپۆرتی ناوبراو دەتوانن بخوێننەوە پێڕستی هەڵەکانی باوکودایکی ئارشیش تاوتوێ بکەن. بەڵام لەو ڕۆوە کە قۆناغی سێمی پەروەردەی منداڵ بایەخێکی زۆری هەیە دیسان لەم بارەیەوە پێکەوە و توێژ دەکەین. لەبیرتان نەچێت کە قۆناغی سێمی پەروەردەی ڕۆڵەکەی ئێوە لە ڕاستیدا بەرەنجامی پەروەردەی قۆناغەکانی یەکەم و دووەم دەبێت. دەروونناسان دەڵێن ئەگەر دەتەوێت ڕابردووت هەڵبسەنگێنیت سەیری ئێستا بکە و ئەگەر دەتەوێت پێشبینی ئایندەشت بکەیت سەیری ئێستا بکە. ئێستا ئەوە خەریکن تەماشای بەرهەمی پەروەردەی دوێنێتان دەکەن و ئەگەر دەتانەوێت منداڵەکەتان سبەینەیەکی ڕووناکی هەبێت هەر لە ئێستاوە دەبێت قۆڵی لێ هەڵبماڵن و هەوڵێکی سەخت و بەردەوام دەست پێ بکەن. لەبیرتان نەچێت سەرکەوتنی شەوێک بەرهەمی هەوڵێکی 20 ساڵەیە. بەڵام بۆچی ئەم قۆناغە تەمەنیەی ڕۆڵەکەتان هێندە دژوارە؟ چونکە هاوکاتە لەگەڵ باڵغبوونی و ئەو ئەمەش کارەکە دژوارتر دەکات. ئێستا سێرێکی گۆڕانکاریە جستەی و ڕۆحەکانی ڕۆڵەکەتان دەکەین لە قۆناغی باڵغبووندا. قۆناغەکانی باڵغبوونی جستەی کچان و جستەی کوڕان لە دەوروبەری 11 ساڵیدا سینیان وردەوردە بەرجەستە دەبێت لە کچاندا و لە دەوروبەری 13 ساڵیدا لە کوڕاندا گەشەی باڵیان خێراتر دەبێت. لە کچاندا گەشەی قەد و باڵە خێرایەکی زۆرتری دەبێت. لە کوڕاندا دەردانی هۆرمۆنەکان دەبێتە مایەی گەشەکردنی ئێسکەکان. لە کچاندا لە دەوروبەری 12 ساڵیدا یەکەمین سۆڕی مانگانەیان ڕوودەدات. بەڵام لە کوڕاندا لە دەوروبەری 14 ساڵیدا تۆنی دەنگی گۆڕانی بەسەردا هاتووە و دەنگڕ و زبر دەبێت. لە دەوروبەری 14 ساڵیدا لە کچەکاندا ئێسکەکان شێو قەباری خۆیان وەردەگرن. لە کوڕاندا لە دەوروبەری 15 ساڵیدا شانەکان پانتر دەبن لە سمت. لە کچاندا بە تێپەڕبوونی کات سمت لە ناوشان گەورەتر دەبێت. بەڵام لە کوڕاندا سەوزبوونی مو سەرەتا لە دەوروبەری ورگ و پاشان بەرەو ناوک دەست پێ دەکات. سەوزبوونی مو لە دەوروبەری ئەندامی بەدەردان دەست پێ دەکات لە کچاندا. گۆڕانکاری لە دەنگدا دەبێتە مای ئەوەی تۆنی دەنگیان جوانتر و ڕوونتر بێت لە کچاندا. خاڵێکی گرنگ هەیە، هەموو ڕووداوەکان لە تافی باڵغبووندا هەرگیز وادەیەکی تەواو ورد و دیاریکراویان نییە. نیشانەکانی پێگەیشتنی ڕۆحی و تێکچوونە سۆزداری ڕەوانەکانی ئەم قۆناغا دڵەڕاوکێ، سەرەڕۆیی، زیادەڕۆی و شلگیری و نائومێدی، برسێتی ئەوین و سۆزداری، مەزاجی سادساتی پیا هەڵشاخان، ڕەتکردنەوەی باکودایک، ڕەتکردنەوەی کۆمەلگا، ڕەتکردنەوەی خێزان، گوساغی، ئارایشت، زۆرەنجان، خۆشەویستی خوازی، درۆزنی، ناهاوسەنگی لە زۆربەی کاروبارەکاندا، شەکەتی و ترس و قەیرانی ئاینی و نەئارامی و دزی. هۆکاری سەرەڵدانی زۆرێک لەم حاڵەتانە بە شێوەیەکی تەواو ڕوون دەکەینەوە، بەڵام هەندێک لە ئاڵۆزیەکان کە ڕەنگە بەلاتانەوە تەم و مژاوی بێت زۆرتر لێک دەدەینەوە. ڕەتکردنەوەی باوکودایک ڕۆڵەکەی ئێوە لە حاڵەتی حەزکردن بەچوون بۆ سینەما وای پێ باشترە بە تەنها یا لەگەڵ هاوڕێکانی بڕوات، بەڵام لەگەڵ ئێوە نایەت. هۆکارەکەی سوکردنی ئەو، ڕخنەگرتن لە جۆری جلوبەرگپۆشینی یان ئارایشتی مو، ڕخنەگرتن لە شێوازی گفتار و ڕەفتاری ئەو، خۆسەپاندن لە هەڵبژاردننی بینی جۆری فیلمەکە و حاڵەتی هاوشێوەی تر، شێوازی چارەسەرەکەشی بەهێڵە جۆری جلوبەرگ و ئارایشتی قژی خۆی هەڵیبژێرێت، تکایە نەختێک چاوپۆشی لێ بکەن. ئەم هەستی پێ بگەێنن کە ئێوە لە هاوڕێتی ئەو چێژ وەردەگرن، بوون لەگەڵ ئەو بگۆڕن بۆ شەوێکی پڕ لە یادەوەری،
دڵناسکی و ئەوداڵی خۆشەویستی باز دەکەین. ڕۆڵەکەی ئەوە لەم قۆناغەدا هەستەکانی ڕێک هەروەک کاسێکی کریستاڵی ناسک وایە کە بە کەمترین قسە یان ڕەفتار بە توندی دەشکێت و وردەبێت. ئێوە لەم حاڵەتەدا وا هەست دەکەن کە ڕۆڵەکەتان بە ئێوە دڵخۆش نییە، کە هەرگیز بەم جۆرە نییە، چونکە ڕۆڵەکەی ئێوە لەم حاڵەتەدا بوونەوەرێکی خۆشەویستی خوازە، واتە بە هەمان شێوە کە بە خێرایی دەڕانجێت ڕێک بە هەمان ئەندازە پێویستی بە میهر و خۆشەویستی ئێوە هەیە. لەیادتان بێت بۆ چوونە ناو مشکی ڕۆڵەکەتان دەبێت بڕۆنە ناو دڵی. زیادەڕەوی و شلگیری لەم حاڵەتەدا ڕۆڵەکەی ئێوە لە هیچ شتێکدا حاڵەتی هاوسەنگی و میانڕەوی نییە. بۆ نمونە لە دەوروبەری خۆتاندا بێگومان تێبینیم حاڵەتانەتان کردووە کە هەندێک لە کوڕان ماوەیەکی زۆر مووی سەریان بە درێژی دەهێڵنەوە و زۆر هۆگری ئەو سایلن و پاش ماوەیەک لە پڕێکدا دەبینن ڕۆژێک مووی سەریان وەکو سەربازەکان کورت کردوتەوە و ژمارە 4 لێداوە. خاڵێکی گرنگ، حاڵەتی زیادەڕەوی و شلگیری لەم قۆناغەدا زوو دەگوزارێت. ترسەکان لاو لەم قۆناغەدا ڕوبەڕووی ترسگەلێکی تایبەت دەبێتەوە، وەکو ترس لە مردن، ترس لە کۆمەڵگا، ترس لە پوچی، ترس لە بێنرخبوون، ترس لە حەقیقی نەبوون، ترس لە نەخۆشی، ترس لە داهاتوو، ترس لە نەگەیشتن بەجێیەک، ترس لە ترس خۆی، ترس لە مەسەلە جنسیەکان. خاڵێکی گرنگ هەیە، ترسەکان تەنها یەک چارەسەر و دژیان هەیە. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت لەم بارەیەوە دەفەرمێت ئیمان دژی گشت ترسەکانە. لەبارەی ئیمانەوە پێشتر قسەمان کردووە کە پێویستە ئێوە لە 7 ساڵیەوە ئیمان لە ناخی منداڵەکەتاندا بە دامەزراوەی بکەن. بێگومان ئەو کوڕوکچانەی کە بە ئیمان و باوەڕی ڕاستەقینە نەک ئەنگێزەی توندڕەوی ئاینی و شەخص پەرستی گەشە بکەن، لەم قۆناغەدا کەمتر تووشی قیرانەکانی زادەی ترس دەبنەوە. دەروونزانانی ئەمڕۆی دنیا باوەڕیان وایە لە 70% تاوانکاریەکانی لاوان و نەوجەوانان بەرەنجامی ترسەکانی ئەم قۆناغەیە. قەیرانی ئاینی ڕۆڵەکەی ئێوە لەم قۆناغەدا بە توندی بەدەست فەراغی ئایدۆلۆژیەوە دەناڵێنێت و بە دوای باوەڕ ئامانجێکەوە دەبێت کە کۆمەکی بکات لە دۆزینەوەی شوناسی خۆیدا تاوەکو چاک و خراپ لێک جیا بکاتەوە. خاڵێکی گرنگ هەیە، ئەگەر مێژوو بخوێننەوە تێبینی دەکەن کە بە درێژایی مێژوو ئەو سەرکردە و ڕێبەرانەی وەک ئایدۆلۆگ یان دامەزرێنەری قوتابخانەیەکی سیاسی پێیان ناوەتە گۆڕەپانی ژیانی سیاسیەوە، بەردەوام لە بوونی گەنجان لە پێناو گەوجاندنی هزری ئەوان و خەڵکی ڕەشۆکی سوودیان وەرگرتووە، وەکو هێتلەر و بزوتنەوەی لاوانی ئەڵمانیای نازی. باوکوداکی هێژا سەرنج بدەن ئەم مەسەلەی هەمان ئەو باسە بوو کە لە 7 ساڵیدا لەبارەی ئیمانەوە پێمان وتن و کورتەکەی ئەمەیەکە منداڵەکەتان هەر لە منداڵیەوە خواپەرست باربێنن تاوکو لە تافی لاویدا شەخص پەرست نەبێت. منداڵەکانتان فێر بکەن کە هەموو شتێک سەبارەت بە خودا مانا وەردەگرێت و بەس. بێگومان ئەگەر وا بکەن نە لە دوای دروشمە فریودەرە ئاینیەکان گیرۆ دەبێت و نە لە زۆنگاوی ئایدیا نیمچە ڕۆشنبیرەکاندا. ئێستا دەگەینە ئەم مەسەلە گرنگە کە ئێمە لە باسی گەورەدا پێویستە چی بکەین. ئێمە ئەم بابەتە واتە جۆرەکانی شێوازی پەروەردەتان بۆشی دەکەینەوە. بێگومان ئێوە دەتوانن خۆتان لە یەکێک لەو شێوازانەدا ببینەوە. باشە، ئامادە بن تا بڕۆینە سەرباسی ناوبراو. یەکەم، شێوازی پەروەردەی باوکودایکی سەرکوتکار. بەتوندی ڕەخنە لە کارکردی نەوجەوان دەگرێت. بەردەوام پێشبینی کار و بەهەڕەشان بە پاداشتکردن یان سزادان هەوڵی خۆسەپاندن دەدەن بەسەر نەوجەواندا. دەستوەردانی فەرماندارانە لە کاروباری خوێندن، دەستوەردانی فەرماندارانە لە دیاریکردنی جلوبەرگ و ئارایشدا، ڕێزنەگرتن لە نەوجەوان، متمانە نەکردن بە نەوجەوان، بەردەوام سیرکردنی بەنەرێنی و هەروەها گاڵتەگرتن بە توانای بیرکردنەوە و خەونەکانی. دووەم، شێوازی پەروەردەی باوکودایکێکی لێبووردا. پێدانی ئیمتیازی بەکارهێنانی ئۆتۆمبیلی خێزان بە شێوەیەکی سەرەمڕ بە نەوجەوان، پێدانی پارەی زیاتر لە ئاستی پێویست و باو بە نەوجەوان، بیرخستنەوەی بەردەوامی کاتەکانی تاقیکردنەوە یان بینینی هاوڕێیان، هەڵبژاردننی پۆشاک، جەموجۆرکردنی گشت کەرەستە و شتەوردەکانی ئەو، نەسپاردنی هەر جۆرە بەرپرسیارەتێک بە نەوجەوان، فراهەمکردنی کەرەستە و ئاتاجەکانی ئەو تەنها بۆ سەیران و سەرگەرمی بە هەر شێوەیەک بێت، ئازادکردنی نەوجەوان بۆ بەستنی پەیوەندی لەگەڵ هەموو هاوڕەگەزەکانی خۆیدا، بێجارکردنەوەی ئەو لە کاتێکدا کە کاتژمێری ئاگادارکردنەوەی هەیە، ڕێگەدان بە نەوجەوان هەر کاتێک خۆی دڵی پێوە بوو بگەڕێتەوە بۆ ماڵەوە. شێوازی پەروەردەی باوکودایکی هاوسەنگ، دەرکردنی دوولایەنە، ڕێزگرتنی دوولایەنە، ڕخنە قبوڵکردنی دوولایەنە و متمانەی دوولایەنە، بیرکردنەوەی ئەرێنی دوولایەنە، هاودڵی، هاوبیری و هاوڕێتیکردنی نەوجەوان لە گشت کاروبارێکدا، بیسەرێکی باش بوون بۆ قسەکانی یەکتر،
بەڵێندان بە هاوکاری و بەشداری دوولایەنە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان، گزارشکردن لە هەست و بیر لە بری کەپچکردن و شاردنەوەی بە شێوەیەکی دوولایەنە. باشە، ئەمەش بابەتی 3 جۆر پەروەردە لەلایەن باوک و دایکەوە. بەڕاست پرسیارەکەیە ئێوە خۆتان لە ڕیزی کام لەو دایک و باوکانە دادەنێن و بۆچیش بە خۆتان بینووسن. ڕەنگە پرسیار بکەن لە ڕوانگەی دەروونزانیەوە ئێمە چ کارکردێکی زانستی و استراتیژی دەتوانین ئەنجام بدەین. ئەم باسە بە دوو ناونیشان، ئەوەی دەبێت ئەنجامی بدەین، ئەوەی نابێت ئەنجامی بدەین. ئەو کارانە چی نابێت ئەنجامیان بدەین؟ ئازادی ڕیسپەرانەیە، واتە نەبوونی چاودێری تەواو بەسەر ڕەفتارەکانی نەوجەوان و کارکردی منداڵ لە دنیایەک بەبێ یاسایی باوک و دایک. پەروەردەی شلگیرانان نەبوونی نزم و تەرتیب یا بنیادێکی پەروەردەیی لەمەڕ نەوجەوان، هەژمون خوازی بە مەبەستی پارێزگاریکردنی سۆزداری و فیزیکی لە نەوجەوان کە دەبێتە مایی گەشەنەکردن و کامڵ نەبوونی کەسێتی ئەو، دەستوەردان لە گشت کار و بارەوەردەکارەکانی ژیانی تایبەتی نەوجەوان کە بێگومان تووڕەیی یا سوکردنی ئەو دەوروژێنێت، هەڵسەنگاندنی نرێنی، لێکدانەوە و تەرکیز خستنە سەر کارە نەرێنیەکانی نەوجەوان، دەرککردنی نەوجەوان بە بیانووی ئەنجامدانی هەندێک لە هەڵەکانی، کۆنتڕۆڵکردنی دوژمنکارانە، بیانوگرتن و سەختگیری لە ڕادەبەدەر و بێپاساو، جیاکاریکردن لە نێوان منداڵاندا. باشە، ئەمە ئەو کارانە بوون کە نابێت ئەنجامیان بدەین. ئێستا دەپرسین ئەو کارانە کامانن کە دەبێت ئەنجامیان بدەین. ئازادی هاوسەنگ، ئازادکردنی نەوجەوان لەگەڵ کۆنتڕۆڵکردنی لۆژیکی و ئاگایانە لە دوورەوە، هاندانی بۆ هاموشۆ، هاندانی نەوجەوان بۆ دروستکردنی پەیوەندی لۆژیکی لەگەڵ تاکەکانی کۆمەلگا، هاندانی بیرکردنەوە، بڕیاردان و ئەفراندن و چالاکی سربەخۆی نەوجەوان و ستایش بکرێت، هەڵسەنگاندنی ئەرێنی، ڕوانینی واقعبینانە و لێکدانەوەی ئەرێنی بۆ ڕەفتار و کردارەکانی نەوجەوان، بەشداریکردن، هاوڕێیەتی و هاوکاری لەگەڵ نەوجەوان لە ئەنجامدانی کاری ماڵەوە و هەتا دوایی، دەربڕینی خۆشەویستی، دەربڕینی هەستی خۆشەویستی لە ڕێی قسە و ڕوانین و دڵنەوەیەوە، پشگیری سۆزداری لە دۆخێکدا کە شەکەت و پەرێشانە سایەکی ئارام بن بۆ پشودانی، منداڵ سەنتەری، دروستکردنی ئەم مەستە لە خەیاڵدانی ئەودا کە بوونی بۆ خێزانەکەی بایەخێکی زۆری هەیە، تەرخانکردنی بودجە، پێدانی بڕێک پارەی دیاریکراو بە شێوەیەکی ماندانە تا بە هەر شێوەیەک کە خۆی مەیلی لێیەتی خەرجی بکات، ئازادی هەست و سۆز، ڕێگە بدەن جاروبار نەوجەوان ڕق و تووڕێی خۆی دەرببڕێت، ڕەفتاری یەکسان، نەکردنی هەر جۆرە جیاکاریەک لە نێوان منداڵاندا، ئاگاداربوون لە باڵغی، پیشانی بدەن کەمانە و مەفهومی گۆڕانکاریەکانی گەشە و باڵغبوون دەناسین و دەرکی پێدەکەین، قبولکردنی هەڵەکان، نەوجەوانەکەی خۆمان فێر بکەین کە هەڵە وەک بەشێک لە پرۆسەی فێربوونەوە بڵین هەر چەند دەتەوێت هەڵە بکە، بەڵام یەک هەڵە دوو جار دووبارە مەکەرەوە، چونکە هەڵەکردن کارێکی مرۆییە، بەڵام دووبارەکردنەوەی کارێکی حەیوانیە. بەڵام لە یادت بێت هەندێک جار تەنها ئەنجامدانی هەڵەیەک هەموو تەمەنی ئێمە بەبا دەدات، کەواتە لە هەڵبژاردننی هەڵەشدا ورد و وریابن. باشە، تا ئەم خۆنەغە بۆمان وتن کە بە چ شێوەیەک دەتوانین ڕۆڵە نەوجەوانەکەمان بە پاکی و ڕاستی بڕازێنینەوە. بەڵام ئێمە کاتێک باوکو دایکێکی سەرکەوتوو دەبین کە نەوجەوانەکەمان سەرڕای کۆنتڕۆڵکردن و ڕێکخستن لەسەر زەمینەیەک لە دەرک و ئاگایی، مرۆڤێکی ئامانجدار و ئاگا و سەرکەوتوو بەپاربێنین. بێگومان دەپرسن چۆن دەتوانین بەم گرنگە بگەین؟ لە بیرتان نەچێت باوکو دایک تەنها بە گۆڕینی خۆیان دەتوانن نەوجەوانەکەی خۆیان بگۆڕن. بۆ دەرککردنی ئەم گرنگیە دوو مەسەلە دێنینەوە. نمونەی یەکەم، باوکێکی معتاد هەرگیز ناتوانێت لەبارەی زیانەکانی خۆگرتن بە مادە سڕکارەکانەوە مۆچیاری و ئامۆژگاری کوڕەکەی بکات. نمونەی دووەم، دایکێک کە نەختێک لە بەها ئەخلاقیەکان لە ژیانی ژن و مێردایەتی بەهرەمەند بێت هەرگیز ناتوانێت سەرمەشقێکی باش و گونجایی بەها باڵەکان بێت بۆ کچەکەی. بەڵام ئەو کارانەی کە دەبێت ئەنجامیان بدەین خۆ دوورگرتنە لە بەناز و نوک پەروەردەکردنی نەوجەوان، دوورکەوتنەوە لە مامەڵەی سەرکۆتکەرانە لەگەڵ نەوجەواندا. نەوجەوانەکەتان فێر بکەن کە سەربەخۆیی و بەرپرسیارەتی دوو باڵی باڵندەی سەرکەوتنن. دڵنیە بن زەبر و زەنگ بەرهەڵسی بەرهەم دێنێت. چاوەڕوانی لە ڕادەبەدەر لە نەوجەوانەکەتان واتە جۆرێک لێبیرکردنەوەی نالۆژیکی. ئاگاداری ڕیتمی دەنگتان بن لەگەڵ نەوجەواندا. ئاگاداری تامی وشەکانتان بن کە پێی دەڵێن. ئاگاداری ڕەفتارە نازارەکیەکانتان بن لەگەڵ نەوجەواندا.
دڵساردی یەکێکە لە هۆکارە کاریگەرەکانی ناکامی هەوڵ بدەن بەهاندان ئەم دڵساردیەی نەهێڵن. ئاور لە تایبەتمەندی ئەرێنیەکانی نەوجەوان بدەنەوە بە پێدانی بەرپرسیارەتی بە نەوجەوان شکۆی دەرونی بەرز بکەنەوە. هەوڵ و پێشکەوتنە تەنانەت بچووکەکانی بنرخێنن. بە توانایی و متمانە بەخۆکردن لە ئەودا بەدامەزراوەی و بەهێز بکەن. لەبیرتان بێت متمانە بەخۆکردن یەکەمین و گرنگترین پایی سەرکەوتنە لە ژیانی نەوجەواندا. بەڵام ڕەنگە پرسیار بکەن چۆن بزانین کە منداڵەکەمان متمانەی بەخۆی نییە. بە شێوەیەکی کورت و پێڕست ئاسا بۆتان دەڵێین بەردەوام ئارەزووی ئەوە دەکات بریە لە جێیەکی تر بووایە. خۆی بە سووک و بێنەرخ دەزانێت. لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کارێکی نوێ زۆر دەترسێت. لە خۆبایی بوونی نییە، توانای بڕیاردانی نییە، بۆچینی پاسیڤ و نەرێنی لە مەرخۆی نییە، بەرگەی گومان و دوودڵی ناگرێت. بڕیاردان بەلایەوە زۆر گرانە. ئازاری خۆی دەدات، خۆی ناڕازێنێتەوە. لە ترسی هەڵا خۆی لە ئەنجامدانی زۆرێک لە کارەکان دەدزێتەوە. هیممەت و خۆڕاگری نییە. هەرگیز ڕێبەری گروپ لە ئەستۆ ناگرێت. فرەتر دوورە پەرێز و گۆشەگیرە. باشە، هیوادارین کە ڕۆڵەکەی ئێوە ئەم جۆرە گرفتانەیی نەبێت، بەڵام دووبارەکردنەوەی بابەتێک زۆر بە گرنگ دەزانین. باوکو دایک تا خۆیان نەگۆڕن ناتوانن نەوجەوانەکەشیان بگۆڕن. بەسەرنجدان لەم بابەتە ئێستا تێدەگەن لەوەی کە تا خودی خۆتان خاوەن بیرکردنەوەیکی زانستی و استراتیژی نەبن ناتوانن نەوجەوانەکەتان فێری بیرکردنەوەیکی پۆزتیڤ و سەرکەوتوو و ئامێز بکەن. هەر بۆیە بۆ دەرکردنی ئەم مەسەلەیە کە بە چ شێوەیەک لە نەوجەوانەکەی خۆمان مرۆڤێکی سەرکەوتوو بسازین پێشنیار دەکەین کتێبی تکایە باوەڕ بە سەرکەوتن بکەن بخوێننەوە تاوەکو تێیدا ڕۆڵی چارەنووسسازی وێنەی زەینی دەستەواژە دووپاتکراوەکان شکۆی دەرونی و متمانە بەخۆکردن بە پاشی دەرەکەن. بەڵام وان نەزانن کام ئاماژەیە لە پێناوی ڕکلامکردندایە بۆ کتێبی ناوبراو هەرگیز. وەلێگەر بمانەوێت هەموو ئەم حاڵەتانە کە زۆر گرنگ و بنەڕەتی و کاریگەرن بۆتان باس بکەین پێویستمان بەڕەشکردنەوەی لانی کەم 100 لاپەڕە هەیە و زایەکردنی لە ڕادەبەری کاتی ئێوەی ئازیز. باشە، تا ئێرە جۆری پەروەردەی ئەرێنی و دوجار تەواو ئاگادار بووین لە پەروەردەکردنی نەوجەوانێکی سەرکەوتوو کارا لە هەوراز و نشێویەکانی ژیاندا. باوکو دایکی هێژا 7 ساڵ لە 14 تا 21 ساڵی قەیراناوی ترین کات و سات و ڕۆژەکانی تەمەنی ڕۆڵەکەیەوە دەبن. قبوڵی دەکەن وەڵام دەدەنەوە. باشە، ئەم 7 ساڵە 61,320 کاتژمێر لە خۆ دەگرێت. ئێستا پرسیارەکەی ئێمە ئەوەیە باوکی هێژا لە ماوەی گوزەراندنی ئەم 61,320 کاتژمێرەدا ئێوە چەند خولەک ناڵم چەند کاتژمێر کاتت بۆ کوڕەکەت تەرخان کردووە تکایە لە دێڕێکدا بینووسە. بەڵام ئێوە دایکی هێژا لە ماوەی گوزەراندنی 2555 ڕۆژ ئێوە چەند کاتژمێر ناڵێن چەند ڕۆژ کاتتان بۆ کچەکەتان تەرخان کردووە تکایە لە دێڕێکدا بینووسن. باوکو دایکی هێژا ئایا وا دەزانیت ئەم ڕێژە کات تەرخانکردنە کە لە خۆگرتەی دروستکردنی پەیوەندی دڵسۆزانە لە ڕێی گفتوگۆ و سەیرانی خێزانیەوە دەبێت بۆ دروستکردنی مرۆڤێکی کامڵ و سەرکەوتوو بەسە تکایە لە دێڕێکدا بینووسن. لێکدانەوەی وەڵامەکەتان بۆ خۆتان بەجێدێڵین. ئێستا دەچینە سەر ئالۆزی و پشەویە گرنگەکان و تاوانکاری نەوجەوان. گەلێک مەسەلەی گرنگ کە ئێمە لەگەڵ نەوجەوانەکەمان ڕوبەڕووی دەبینەوە بریتین لە غەریزەی سێکسی، خۆگرتن بە مادە هۆشبەرەکان، خەمۆکی، خۆکوژی. لە ئێستادا ئەو 4 حاڵەتی سەرەوە یەکێکن لە باس و خواستە سەرەکیەکانی دەروونزانی سەبارەت بە لاوان و نەوجەوانان. نیگەران مەبن و هەراسان مەبن. هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوەی ڕۆڵە گەنجەکەی ئێوە ئەمڕێیە بگرێت ئەگەر ئەو بابەتانی باسکران پراکتیزە بکەن کەواتە جێگەی دڵگرانی نییە. بەڵام لایەتان بێت پەیامی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2001دا خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. ئێمە و ئێوە دەبێت ئەم مەسەلانە بزانین و دوای ئەوەی لیان ئاگادار بووین دەتوانین ڕێبگرین لە هەڵخلیسکانی ڕۆڵەکانمان لەم هەڵدێرگە ترسناکەدا. سەرەتا دەچینە سەرباسی پرۆسەسی غەریزەی سێکسی لە ڕۆڵەکانماندا و لەژێر ناونیشانی دەروونزانی ناسینی غەریزەی سێکسی. بە کورتی و بە کوردی ئاوڕێک دەدەینەوە لە پرۆسەی دروستبوون و سەرهەڵدانی غەریزەی سێکسی لە منداڵدا هەر لە سەرەتاوە تا کۆتایی. وتمان کە منداڵ لە دەوروبەری 5 ساڵی بەدواوە بە شێوە و فۆرمی ئالەتی سێکسی خۆی و ڕەگەزی بەرامبەر ئاشنا دەبێت و بە حەیرەت و لە ڕووی پەیجۆریەوە لە یاریە بە کۆمەڵەکاندا ئالەتی خۆی نیشانی هاوڕێکانی دەدات یاخود حەز دەکات ئالەتی ئەوان ڕەگەزی بەرامبەر بن ببینێت و کەشف بکات. کچان لە دەوروبەری 11 ساڵی بەدواوە دووچاری سوڕی مانگانە دەبن. ئێستا سێرێکی دەروون پەرێشانی کچان دەکەین لە کاتی سۆڕی مانگانەدا. هەستکردن بە خەمباری و نائومێدی یان بێنرخی،
هەستکردن بە گرژی و دڵەڕاوکێ و بێ ئەوقرەیی، گریانی زۆر و بێباری، کەم حوسەڵەی بەردەوام، تووڕەیی و زۆربوونی کێشمەکێش لەگەڵ تاکەکانی خێزان یان لەگەڵ دەوروبەر و دۆستاندا، و کەمبوونەوەی حەزکردن بە چالاکیە باوەکان کە ڕەنگە دوورکەوتنەوە لە پەیوەندیە کۆمەڵایەتەکانیشی لەگەڵدا بێت. گرفت لە تەرکیزدا، هەست بە ماندوێتی، خەواڵوویە لە دەستدانی وزە، فرەخەوی یان کەمخەوی، سەرێشە و هەستکردن بە هەڵاوسان یان زۆربوونی کێش لەگەڵ تسکبوونەوەی جلوبەرگ و پێڵاو یان ئەنگۆستیلا، ئازاری جۆمگە یان ماسوولکە، جاروبار بیری خۆکوژی لەگەڵدایە. خاڵێکی گرنگەیە کوڕان لە دەوروبەری 15 ساڵی بەدواوە بە شێوەیەکی سروشتی دووچاری هەندێک حاڵەت دەبن. کچووکوڕ لە نزیکەی ئەو تەمەنانە بەدواوە ڕەنگە جاروبار ئالەتی سێکسی خۆیان ببینن، چون کەمکارە هەستێکی خۆشیان لا دروست دەکات. ئەمەستە لە نزیکەی تەمەنی 16 ساڵی بەدواوە لای کوڕان دەگۆڕدرێت بۆ کارێکی تر کە ئەگەر کوڕەکەی ئێوە خۆ بگرێت بەم کارە ناشرینەوە، ئاسەواری نەخوازراوی جەستەیی و ڕۆحی زۆر بۆ ئەو بەدیاری دێنێت کە بریتین لە ناتەواوی لە گەشەکردن، لاوازی بینایی، لاوازی جەستەیی، ڕەنگپەڕیوی، قژڕوتانەوە و سەرنجام پیری درۆینە. بەڵام ئاساوارە ڕۆحیەکانی گۆشەگیربوون، دڵڕاوکێبوون، هەستکردن بە گوناه، ڕووخۆش نەبوون، نائومێدی، نەبوونی خۆڕاگری و کۆشش. بەڵام دەکرێت پرسیار بکەن ئایا کچانیش دووچاری ئەم چەشنە ئاساوارە نەخوازراوانە دەبن؟ ئەوان بە شێوەیەکی سروشتی تووشی هەندێک حاڵت دەبن. چانی باسە سەرجەم ئاکامە نەخوازراوە جستەی و ڕۆحەکانی کوڕان و کچانی توژوو بەم نەخۆشیە یەکسانن، بەڵام دەکرێت بپرسن چی بکەین تا ڕۆڵەکانمان تووشی ئەم ئاساوارە نەبن. وتمان کەم حاڵەتە سەرەتا بە شێوەی پەیجۆری یا فزولی لە منداڵدا دەردەکەوێت و دوای ئەوەی هەستیان بەخۆشی کرد و دڵخۆشی کرد لەم کارەدا ئەو بەدامەزراوەی دەبێت. باوکودایک لەگەڵ بینینی ئەوەی کە منداڵەکەیان ئەم کارە دەکەن دەبێت بە نەرمی و دڵسۆزیەوە هۆکاری نەشیاوبوونی ئەم کارەیان بەم جۆرە بۆ ڕوون بکەنەوە. دەبێت بڵێت بڕوانە نازدارەکەم، تۆ گەر بە شێوەیەکی سەرەمەڕ یاری بە چاوت بکەیت چی ڕوادات؟ بێگومان سوور هەڵدەگەڕێت و دەیەشێت. گشت ئەندامانی جەستەش بەم جۆرن کە هەرگیز نابێت بە شێوەیەکی سەرەمڕوو لە پەسا خەریکی بیت و یاری پێ بکەیت. کەواتە کاتێک بینیت کە منداڵەکەتان ئەم کارە دەکات، چاوتان بنووخێنن، هەرگیز بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەشەری لێ مەدەن. هەوڵ بدا بە تەنیا نەبێت و یاری و سەرگەرمی سەرنجڕاکێشی بۆ دەستەبەر بکەیت. خاڵێکی گرنگ هەیە، دەروونناسان بەم دوایانە ئاشکرایان کردووە کە لە سەدا 70 بێتواناییە سێکسیەکان لە گەورەیدا بۆ کۆنتڕۆڵکردن و سەرزەنشتی تاڵ و قسەی سوێری باوکودایک دەگەڕێتەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ڕۆڵەکەیان وتووە و لە پەسا و بەتووڕەییەوە قسەیان پێوتون. شانی باسە لە حاڵەتی درێژەکێشانی ئەم کارەدا کوڕان لە گەورەیدا تووشی کەمتوانایی جنسی دەبن لە کچان و لە کوڕانیشدا، هەردووکیشیان ئەو تووشی ئەو کارە دەبن. باوکودایکی هێژە زۆر ئاگادار بن هەر کارێکی ئێمە سەبارەت بە ڕۆڵەکەمان وەک چاندنی تۆوێکە لە باخچەی بوونی ئەودا کە ساڵانێک دواتر سەوزبوونی درەختێکی سەبەلاح دەبینین، کەواتە زۆر ئاگاتان لە موردەکاریانە بێت. بێگومان دەپرسن لە تەمەنی نەوجەوانیدا بۆچی ڕۆڵەکانمان پەنا بۆ ئەم کارە دەبن. ئێمەش دەڵێن مامەڵی ڕق و نەئاگاییانەیە لە سەرەتای کاردا، سوکسێرکردنی منداڵە، بەتەنیا جێهێشتنی لە ماڵەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ، ئاوڕنەدانە و دەرنەبڕینی خۆشەویستی بەردەوام لە منداڵ تا نەوجەوانی، تێکەڵاوی نەوجەوان لەگەڵ دۆستانی نالەبار، نەبوونی نزم و تەرتیب بۆ کەڵک وەرگرتن لە کاتەکانی بەتاڵی نەوجەوان. ڕوونکردنەوەیەکەیە لەم حاڵەتەدا نەوجەوان تووشی بێسەر و سامانی و گەڕاڵی دەبێت کە نازانێت ئەم ماوە توولانی بێکاری بەچی پڕبکاتەوە. واروە کەڵک وەرنەگرتنی شیە و لە وزەی نەوجەوان. پێشتر وتمان کە نەوجەوان لە تەمەنی باڵغبووندا لەپڕ دەکەوێتە بەر و ڕوژمی ڕوو لە زیادی و وزەی گەورە کە ئەویش وزەی فکری و وزەی جەستەییە. وزەی فکری دەتوانرێت بە تەماشاکردنی فیلمە گونجاوەکان و بەتایبەت خوێندنەوەی کتێبە سوودبەخشەکان کە زۆر کاریگەر دەبن ئاراستە بکرێت، چونکە متاڵاکردنی کتێبە گونجاو و سوودبەخشەکان ئەم کەڵک و تایبەتمەندی ئەرێنیانی خۆی خوارەوەی هەیە. بەکارهێنانی وزەی فکری ئەو بە ئاراستەیەکی ئەرێنیدا، گەشە و کامڵبوونی فکری ئەو، بینینی وێنەی فیلمی و ڕوژێنەر. باوکودایکی هێژە تکایە زۆر ئاگادار بن. تەماشاکردنی هەندی وێنە و فیلمی و ڕوژێنەر یەکێک لە هۆکارەکانی بێدارکردنەوەی غەریزەی جنسین بە شێوەیەکی کوێرانە و هێرشبەرانە لە نەوجەواندا. تکایە نەختێک بیر لەم مەسەلە بکەنەوە، هەرچەند پێشتر دووبارەمان کردوتەوە. ئێوە بەلەوایەکی ئاو لە بەرچاو بگرن کە بەستراوە بە سۆندەیەکەوە. ئێستا بەلوای ئاوەکە بە تاوەتی بکەنەوە، سۆندەکە لە ناوەڕاستدا بچەمێنەوە و دەزانن چی ڕۆدات. پێتان دەڵێن هیچ، حاڵەتێکی تەقینەوە ڕۆدات و ئاوەکە بە پەستانێکی زۆرەوە لە دەمی بەلەوەکە دەردەپەڕێتە دەرەوە.
وای دابنێن دوو کاتژمێر لەوە پێش نانت خواردووە و بڕێک شیرینی تازە و سەردەمەنیشت خواردووە. ئێستا وای دابنێن کە خەریکی تەماشاکردنی تەلەڤیزیۆن و بینینی فیلمێکی زۆر خۆشن دەربارەی شیرینی و کێک و جۆرەها سەردەمەنی. بێگومان دوای ئەوەی بە ماوەیەکی زۆر سەیری فیلمەکە دەکەی دەمت پڕ دەبێت لە ئاو و گلاندە ڕژێنەکانی ناودەمت لیک دەڕژێن و هێدی گەدەتان ئامادە دەبێت بۆ پێشوازیکردن لەو شیرینی و بەستەنیە بەتام و خۆش و ڕەنگانە. باشە، سیرکردنی فیلمی نابەجۆریش بە لێوەشاوەیەکی تایبەتی دەروونزانی ئامادە دەکرێت، ئەوانیش بەم جۆرەیە کە دوو حاڵەت لە نەوجەواندا دێنێتەکایەوە. هەستی شەرەوە و پەنهانی غەریزەی جنسی نەوجەوان بە تەواوەتی بێدار و ئاشکرا دەکات. کاتێک نەوجەوان لە ژێر و ڕوشمی ئەم وێنانەدا بۆمبارانی غەریزەی دەکرێت، ئەم باوەڕی لا دروست دەبێت کە دەبێت ئەم غەریزەیە لە یەکەمین دەرفەتدا خاڵی بکرێت و نەهامەتێکە لێرەوە دەست پێ دەکات. شایانی بەسە لە تاوتوێکردنی دۆسی نەوجەوانانی تاوانکاردا گەیشتم ئەنجامەی کە فاکتەری گرنگی شەڕەنگێزی و لادانی ئەوان ئاشنایی ناوەخت و ناباوە لەگەڵ مەسەلە جنسیەکاندا لە ڕێی وێنە و فیلمی نەگونجاوە. خاڵێکی گرنگەیە باوکو دایکی هێژا، ئێوە جیاوازی خۆشەویستی و خۆشەویستبوون لەگەڵ غەریزەی سێکسی و هەروەها شێوازی خۆشەویستیکردن و ئارزوبازی فێری نەوجەوانەکەی خۆتان بکەن. هانی بدەن بۆ دروستکردنی پەیوەندیەکی لۆژیکی و شایستە لەگەڵ ڕەگەزی بەرامبەری خۆی لە سنووری ئاشنایی یان هاوپۆلەکانی. لێبیرتان نەچێت کاتێک کە دەتەوێت مەمکەمژەیەک لە منداڵێک بسێنیت دەبێت چوکلێتێکی بدەیتێ. خاڵێکی گرنگ باوکو دایکی هێژا لە ئەنجامدانی پەیوەندی سێکسەکانی خۆتان بەتایبەت ئەگەر نەوجەوانەکەتان بە دووری بلۆکێک لە ژوورەکەی تەنیشتیەوەدا بێدار بێت زۆر وریابن. پرۆفیسۆر مایکل رانز لەمبارەیەوە دەڵێت ئەو منداڵانی بە شێوەیەک لە شێوەکان ژوان و سەرجەی باوکو دایکیان دەبینن بێگومان لە ئایندێکی نزیکدا دەبنە تاوانباری سێکسی. خاڵێکی گرنگ هەیە ئەگەر دەبینن کە لە دووتوێ نووسینەکانماندا فەرمودەکانی پەیامبەر وتەی پێشەوایانتان بۆ دێنینەوە و نەزانن کە دەمانەوێت بە نرخی ڕۆژ نان بخۆین، هەرگیز، چونکە نە بە دوای نانەوەین نەناونیشان. بەڵام بۆ یەک بەیەکی ئەم بابەتانە و باسە زانستی و ئاینیەکان چەندین مانگ لێکۆڵینەوە و توێژمان کردووە. کەواتە بە هەمان شێوە کە ئێمە لە هەڵبژاردننی ئەوانەدا زەحمەتێکی زۆرمان کێشاوە، تکایە ئێوەش بە وردی گوێیان لێ بگرن. ئەوە کاتێک سەردانی پزیشک دەکەن و ڕەچێتێکی دەرمان وەردەگرن فڕی دەدەنە قوشبنێک چاک دەبنەوە و باش دەبن. بێگومان نەخێر، بەڵکو بە خواردنی دەرمانەکانەکەیەوە چاک دەبنەوە. کەواتە بە خوێندنەوە هیچ شتێک ڕوو نادات مەگەر ئەو دەمەی کار بە خوێندنەوەکەدا بکەن. لەبیرتان نەچێت پانتایی جوگرافیای تێگەیشتنی ئێوە پەیوەستە بە خوێندنەوە زائیدەن کردار. قسەکانمان بە وتەیەکی ئیمام جعفەری سادق بە پایان دەگەێنین کە دەڵێت کاتێک لە ژوورێکدا منداڵێک حەزوری هەیە لەگەڵ هاوژینەکەتدا هەرگیز یاری مەکە، چونکە ئەم کارە دواتر منداڵەکەی ئێوە بۆ سەر ڕێگەی بێبەندوباری زینا پەلکێش دەکات. ونووسەری ژووتەکەی سادق پێشڕاست دەکاتەوە دەڵێت زیاتر لە نیوەی لادانەکانی لاوان و نەوجەوانان بەرەنجامی کەم تەرخەمی و شلگیری باوکودایکە لەم جۆرە حاڵەتانەدا. باشە، لە بەشی دواییدا دەچینە سەرباسی ئەو زیانانەی کە لە ئەنجامی پەروەردەی هەڵەی باوکودایک بەڕۆڵەکانیان دەکەوێت، وەکو خەمۆکی و معتادبوون و پێکەوە بەرەو دیاردەی خەمۆکی و معتادبوون و خۆکوژی بەڕێدەکەوین. تکایە باوکودایکێکی باش بن، بەردەوامی دەبێت. خۆتان لەگەڵ.